وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. بەردەوامین لە بەرپاکردنە دادگاکانە هەڵەبجە و بەردەوامیان دادگاهە قیامەتیانە هەڵەبجە دادگاهی 21. هەدەف من ئەوە بوو کە ئەمشەو بە مێژوویەکی دوور و درێژا بێم تا بزانم ئێمە بۆ ئەگەین بە هەڵەبجە و پاشان کە لە هەڵەبجە تێ ئەپەڕین بۆ بە ئیمڕۆ ئەگەین و ئیمڕۆی ئێمە چۆن دروست بووگە. هەر بۆیە محاولەم نەکردم شەو شاهدێک بەشدار بێت، بەڵکو ئەگەر مەجال بوێت و ئەگەر بکرێت و ئەگەر لە مقدمەکە و لەم گوزارە تاریخیەکە قەرارە بیکەم دەرفەتێک بمێنێت و هیلاک نەبم، کاک هەورامان بەشدار ئەبێت و خاتراتە ئاغای حاتەمە منبەریمان بۆ خوێنێتەوە ئێمە تەحلیلیەکەی کە ڕەبتی بە هەڵەبجە هەست. ئەمە هەر بۆ ئەوەی کە فرشتێک لە سەرزەمینە ئێمە ناموس و بە ئیسڵاح ئێمەمانان لە چۆنیەتیە ژیانە ئەمڕۆژین بێجگە لە مەسرفکردن چۆنیەتی داڕشتنە دنیای ئەمڕۆ، چۆنیەتی گەیشتن بە ئەمڕۆ تەقریبەن ئەکسەریەتمان ئاگادار نین و ئەگەریش ئاگادارین بە غەڵەت ئاگادارین و سەوادێکی غەڵەت وا لە مێشتمانە، واجب بوو دادگای 21 اختصاص بدەین بەم شیکاریە. بەڵام پێشووتر بەهرامە بەیزایی کتابێکی نووسا و نەمایشنامەیەکی بڵندی نووسا، درێژی نووسا لەژێرە ناوە مەجلسە زەربەت زەدەن. بەهرامە بەیزایی لە داستانە زەربەت خواردنە عەلی بن ئەبی تالەبە و داستانە شێعە نەمایشنامەیەک ئەنووسێت و لەم نەمایشنامە من تیکەهایەکم هەڵبژاردگە کە ئەخوات بەم داستانە هەڵەبجێ ئێمە و ئەخوات بە فاجعەیە هەڵەبجێ ئێمە. من ئەمە هەر بە زوانە یەدیشە فارسیەکە ئەخوێنمەوە و تحت اللەفزی تەرجمەیشی ئەەکەمەوە و هەدەفەکەم بەحسەکەم. بزانن لە ناوە جامعەی شیعە کە لەسەر ئەساسە حبە خاندانە عەلی دروست کریاگە و عەلی بن ئەبی تالب و تەکایای شیعە و مەکاتبە شیعەیە کە لی تێتە دەرەوە حادسەهایەکی بەرجەستە مەوجودە لە دانە مەقامە ئیمامەت و دانە هەمان بارە مەعسوومیەتە پێغەمبەرانە بە ئیمامانە شیعە و ئەلە الخصوص بە عەلی بن ئەبی تالب و پاشان بە کوڕەکەی حوسەین بن عەلی اتفاقێک لە جەوامع شیعە کەوتگە بە تایبەتی لەو کۆرپۆرێشنەی کە پێئێژن ئێران. مەراسمیەکیان هەست تحتە ناوە تەعزیەخانی، مەراسمە مەجلسە زەربەتزەنی کە لە نەوحەکان و لە ڕۆژەکانی بۆنە مەسەبیەکانی شیعە بە تۆخی ئەیهۆنەوە. بەهرامە بەیزایی لەگرا مەسئلەیەکی تر بەحسەکە. معمولاً شمر خوێن ئیبنە موجرم خوێن زۆر بەناوبانگترن لە داستانە تەعزیەخانیە تەشەیوعە و ماجەرایە زەربەت خواردنە عەلی بن ئەبی تالب و لە ماجەرایە تاسوعا و ئاشورا حوزورە حوسەین بن عەلی و عەلی بن ئەبی تالبیش هەروە لە نەمایشنامەکانە نییە. ئەوەی وا خەڵک ئەیوێنێت بکوژانە عەلین، نە عەلی بن ئەبی تالب یا حوسەین بن عەلی و اتفاقاً بەهرامە بەیزایی ئەڕواتە سەر ئەوە. بزانن مەسەلەن شخصیەتە محوەریە دینێک بە ناوی دینی ئیسلام محەممەد بن عەبدوڵڵاه
بەڵام وەختێ فیلمێک دروزەکەن دەرمۆردە تاریخە سەدرە ئیسلام چهرەیە محەممەد بن عەبدوڵڵا مطلقاً لە فیلمەکان نییە. چهرە ئاسمانگی ئەکرێت و ئەهەنرێتە ئاسمانگ و ماجەراهای دوای ئەو دەرتێت. خب من ئەمە ئەخوێنم و دەست پێەکەین. ئەمە لە زوانی عەلیە بنی ئەبی تالبە. ئەژێ من کۆجا هەستم؟ حەقیقەتە من کۆجاست؟ ڕووزگاری ساکەنە شەهری بوودم بە ئینەک قەرن هاست سەرگەشتەیە بیابانە هەزرە ئیلیاسم. من وامە کوێ؟ حەقیقەتی من وا لەکوێ؟ ڕۆژگارێک من دانیشتووی شارێک بووم و ئێستا قەرنگەلێکە کە سەرگەشتەی بیابانی خزر ئیلیاسم. شما مرا از من گرفتید. طبیعتاً علی بن ابی طالب مخاطبی شیعیانە و ئەوانەی کە علی بن ابی طالبیان خۆشکەرەکە بەظاهر. خەریکە پێیان ئێژێ شما مرا از من گرفتید. ئێژێ ئێوە منتان لە من سندەوە. خیالات خود را به من چسباندید. وەحمەکانی خۆتان و خیاڵەکانی خۆتان بە من نووساند. خون از شمشیرم چکندید و سەرهای دشمنان بە تیغ زولفقارم بریدید. ئێوە خیاڵەتەکانە خۆتانتان بە من چەسپاند. خوێنتان لە شمشێرەکەم چکاند و سەری دوژمنەکانتان بە شمشێری زولفقارم براند. قەلعگیر و خەندەق گداز و معجزە سازم کردید. بە من وتتان قەڵاگیرە و خەندەق تێپەڕێنەرە و معجزە گەرە. ئێوە محیبانی عەلی بن ئەبی طالب لە من ئەمتانە دروست کرد. لە منە ئینسانێکی عادی کە عەلی بن ئەبی طالب بم ئەمەتانە دروست کرد. منتان کردە قەڵاگیر، منتان کردە خندق تێپەڕنەر و معجزەگەر. شاه مردان و شیر خدا گفتید و من وتان شای پیاوەکان و شێری خدا. از زمینم به چهارم آسمان بردید. ئێوە منتان لە زەمین هەڵکەند و برتانە ئاسمان بە چوارم. بە خودایی ڕەسەندید و منتان نیشاندە جێگەی خوا. آخر تەشەیوع باوەڕمەندە کە عەلی تەجەلیە ذاتە خوداست. بەڵام شیعی قولات و غولات معتەقدن کە عەلی خودە خوداست. هەروە کە تەکایای عەلی اللهی معتەقدن کە ذاتە خاوەنکارە ئەوەڵ عەلی بن ئەبی طالبە. پس ئالەگا عەلی بن ئەبی طالب خەریکە شکاتەکایەژێ ئێوە منتان لە خۆم سەندۆ. ئێوە خیاڵات و وەحمەکانە خۆتان بە من چەسپاند. ئێوە منتان بردە ئاسمانگە چوارەم و منتان کردە شاوی مردان و شێری خوا و لە ئاخریشەوە کرتان بەخوا. خەریکە بە خەڵکەکە ئێژێ یا بە محبانە عەلی ئێژێ. پدر خاک و خون خدا خندید، در شهر علمم خندید و از آن به درون نرفتید. ئێوە منتان باوکە خۆڵ و خوێنی خوا ناونا. خۆڵ و خوێنی خوا حوسەین بن عەلیە، هەمان لەقەبێک کە سارەڵڵای پێئێژن. شیعەیان بە حوسەینە بە عەلی ئێژن وەکو چۆن مەسیحیەکان بە مەسیح ئێژن. ئێژێ ئێوە منتان کردە باوکە خاک و خوێنە خوا. منتان کردە دەروازەی شارە عیلم، بەڵام هیچ کات لەو دەروازە تێنەپەڕین بێنە ناو شارە عیلمیش. شما با من چه کردید؟ خەریکە بە محبینە خۆی ئێژێ ئێوە لەگەڵ منا چیتان کرد؟ وای بەرەن کە پەردەکەنەت
و آن که بردگی خواهد. وای بەوەی کە حەزی لە کۆیلێتیە، وای بەر آن که نام و خون کسی را نان و آب خود کند. وای بەر ئەو کەسەی کە خوێن و ناوی کەسێک بکاتە نان و ئاوی خۆی. شما با من چه کردید؟ ئێوە لەگەڵ منا چیتان کرد؟ سوگند خوردید به فرق شکافته من برای رواج سکه های قلبتان. ئێوە قەسەمتان خوارد بە فەرقی سەری قەڵاش هەرگرتووی من بۆ خاتری ئەوەی کە سکە تەزویرەکانتان ڕەواجی پێ بدەن. بە زۆلفەغاوڕ خونچەکان بەراوی کوشتن ڕوح زندگی سوێنتان خوارد بەو زۆلفەقارەی کە خوێنی لێ ئەچکا و ئەبوایە هەنە من بوایە بۆ کوشتنە ڕۆحە ژیان. بە ئاشک ریختید بەر مەزلومیەتە من تا ساودە دلان را کیسە تۆهی کنید. و ئێوە فرمێسکتان ڕژاند بە مەزلومی من بۆ خاتری ئەوەی ئەو ئینسانە دڵپاک و سادە دڵانە گیرفانیان بەتاڵکەن. ئەی تەبلی ئەس شەکەم ساختە. منزوری ئەو کەسانە سەوا لە ژێرە فرۆشتن حب عەلیە خەریکن کاسبی ئەکەن و جنایەت ئەکەن. بەناو عەلی خەریکن جنایەت ئەکەن و سکیکی زلیان وەکو تەپڵ هەس و قەناعەت بە دیگەران ئاموختی تا خۆت شەکەم بیەنباری. تۆ خەڵکە فێرە قەناعەت کرد بۆ خاتری ئەوەی کە وەرگە خۆت زلکەی. ئەی ڕەگە گەردەن بەراوەردە، ئەی ئەو کەسەی کە ڕەگی ملت دەمارەکانی ملت هەستاوەتەوە. یعنی وەختی تۆ هاوارەکەی لە حوبی عەلیا و فریاد دەکەیت و دەمارە ملت تێتە دەرۆ، ئەو کارە بۆ خاتری ئەوە ئەکەی گەردەن زەدەن ئاوین کردی، بۆ خاتری ئەوەی مل بفڕووکێنی، مل پڕووکەندنت کرد بە ئاین و دین. کە گەردەنت نەزەنند تا کەسێک ملە خۆت نەپڕووکێنێت. ملە خۆت لە نەفاقە، لە درۆە، لە فەسادە. تۆ هەرچی دەروونە فاسدانەی خۆتە داد بە من و لە پشتە من و بەناوە من خەریکی جنایەت ئەکەی. ئەمە عەلی بن ئەبی تالب بێژێتی. ئەی باڵانشین کە حەیا ئەفکەندی، ئەی ئەو کەسەی کە لەسەرەوە دانیشتگی و حەیات نەماگە. دوور نیست کە ئەفکەندە شەوی، دوور نییە کە بتکێشنە خوارەوە. بە ئەی سەتەمبەر و ئەو کەسەی کە زوڵم قبوڵەکەی، کە دەر مەزلومیەتە خیش پنهانی، کە خۆت لە ناوە مەزلومیەتی خۆتا شاردگەسۆ. تاو کەی سەناویە سەتەمگەر، تا کەی تۆ مەدحوو سەناوی ستەمگەر ئەکەی. و تۆ ئەی سەوار بەر ڕەهواورە تۆ بەرسینەوە سەر زەدی ئەگەر کەسی میدید تا ڕکابەت گیرەند و چون بەرزین نشستی بەر پیادەگان خەندیدی. ئەی زادەی درووغ، ئەی لە درۆ بووگ و باولیدە دەر ڕیا و گەورە بووگ لە مەکرا. به شمار بارهایی که به نامم سوگند خوردی برای فریفتن خویش و دیگری و من و خدا. بە ئەندازەی تەواوی ئەو کاتانەی کە سوێندت خوارد بۆ خەڵەتاندنی خەڵکی بە ناوی من و ئەوی تر و خوا، بە هەمان شمار کە دانستم بە ڕوویەت ناوەردەم. بە تەمامی ئەو دانانە زانیم و
نەمهێنایە ڕوت. شەرمی ئەسفەردا کۆن لە بەیانیت شەرم کە ئاوێنە ڕووبەڕوویەت بگیرن کە ئاوێنە بەرامبەرت بگرن یعنی یەکێکی یعنی ئاوێنەیەک بگرن و دروزنی و حقارەت و سەخافەت و جنایەتکاری و بێشەرەفیشت بۆ خۆت دەرکەوێ. زولفەقار این است نە تیغە دوودەم. زولفەقار ئەو ئاوێنە سەوا لە بەرامبەرتی ئەگرن و تۆ ئەزانی چ میزان حەقیری، چ میزان پەستی، چ میزان داڕزیاگی، چ میزان جنایەتکاری بەمە ئێژن زولفەقار نەبشم شێرێکی دوودەم. شما با من چه کردید؟ ئێوە لەگەڵ منا چیتەن کرد؟ ئەی شما کە دووستدارانم منید، من کجا هەستم؟ ئێوە لەگەڵ من چیتان کرد ئەی ئەوانەی کە منتان خۆش ئەوێت؟ من لەکوێم؟ بەرسەحنەی شما و حەقیقەت من کجاست؟ لە ساحەی ئێوە و لە ساحەی نەمایشە ئێوە حەقیقەت من کووە؟ حەزبم میکنید بە خاوتر نیکیهایم، لە بینم ئەوەن بۆ خاتری چاکەکانم. نیکی را حەزب میکنید چاکە لە بینەوەن. ئاری نیکی بەر سەحنەی شما مرده، چاکە لە سەحنەی نەمایش و ژیان ئێوە مردگە. با سەربڵندی نشان میدادید شما دوستداران، شما که دوستداران منید با من چنین کنید، دشمنان چه باید بکنند؟ ئێوە کە دوستداران منن و خۆشەویستان منن و منتان خۆشگەرەکە وا ئەکەن داخم دوژمن چی بکە. ئیستا لە بەرامبەر عەلی بن ئەبی تالەبە ئیبن مولجەم قسەکە، ئەوەی وا قاتڵە عەلیە. ئێژە من بە شما میخەندەم، ئێژە من بە ئێوە پێ ئەکەنم بە خەڵکەکە. شما کە گویا نیکیت، ببەخشە بە ئەمسال عەلی یا ئەوانەی کە وەکو عەلین یعنی ئینسانی چاکن، شما کە گویا نیکیت، ئێوەی کە ئیمکانی هەست خاسون، شما نیکان هەمگی ئەس سەحنەهای ئایەندە حەزب میشەوید. ئێوە چاکەکان هەمووتان لە ساحەکان و لە سەحنەکانی داهاتوو حەزب بن، لە بین ئەچن، لە ناوتان ئەبن. و تەنها من میمانم کە بەدتەرینم و بە تەنیایی من ئەمێنێمەوە کە خراپترین. هیچ سەحنەی شما را نشان نەخواهد داد بە خاوتر این هەمە نیکیەتان. هیچ نەمایشێک، هیچ سەحنەی نەمایشێک ئێوە نیشان نادات بۆ خاتری ئەم گشتە چاکەیە کە کردتان. منم کە دەر نورم و بەرسەکو، منم کە وامەژێرە نور و وامە سەرسەکوە. من بە نیکی شما میخەندەم، من بە پیاو چاکی ئێوە پێ ئەکەنم. ئەگەر مایەی حەزب شماست، ئەگەر ئەبێتە هۆی لە ناوچوون و لە بیرچوونتان. آنها که شما را حذف می کنند کاری جز این نمی کنند که من کردم. ئەوانەی کە ئێوە لە ناو ئەبەن هیچ کارێک ناکەن بێجگە لەو کارەی کە من کردم. خب ئەوەی کە ئێوە دیتان عەلی بن ئەبی تالب معمولا منتم لە تەعزیەخانیە لە عاشورا و تاسوعا حوسەین بن عەلی غایبە. لە مراسم مجلس زربەتزەنی عەلی بن ئەبی تالب عەلی بن ئەبی تالب غایبە و کەسێ باسی خاسیەکان عەلی بن ئەبی تالب ناکە، بەڵکو بەناوە عەلی بن ئەبی تالب هەرچی جنایەتە ئەو ئەوەسنۆ و لەگرا ئەوەی دەرئەکەوێ ئیبن مولجەمە و خەڵکی گشتی ئیبن مولجەم ئەناسێ تا عەلی بن ئەبی تالب. جالبە ئینسانە باشەکە کە ئێشی ئینسانی باش بێت حەز بەکرێ ئەیکەن بەخوا ئەیوەنە ئاسمانگەکان و ئیتر کەس دەسی بۆ ناوە، بەڵام خراوەکە ئەمێنێت و خراوەکە دائیمەن نەمایش ئەدرێت.
ئەمە تکنیکێک بووگە کە حکام کردگیانە بزانن خەڵکە حەڵەبجە خەڵکە کورد بە تەورە مطلق لە ناوچووگە لە هیچ سەحنەی نەمایشێکان نییە بەڵام سەدام حسەینت بۆ بەرجەستە ئەکەن و هەر نەمایشێدەن ئێستا کێ بە ناوی خەڵکی کورد و مەردمی حەڵەبجە سکیزلەکە گەردنی ئەستورەکە کێ محبینە کورد محبینە حەڵەبجە کێ نەمانە هەمان جنایەتکارانن کە لە ژێرە سایەیە ناوە مەردمە هەرچۆن ئەو شیعە بازانەی کە حکوومەتە شیعەیان هابەدەسۆ ملیان ئەستور کردگە و سکیان زل کردگە و ورگیان زل کردگە و گیرفانە خەڵکی خاڵی ئەکەن و بەناوە شمشێرە خوێنچکێنەکەی عەلی بنی ئەبی تالب گەردن ئەوڕن و مل ئەپەڕێن و بەناوە خەیبەرکەنە عەلی بوون و بەناوە خودابوون و شێرە مەردان بوون خەڵکی دەمکوت ئەکەن و سەرکوت ئەکەن و هەمان کار ئەکەن کە ئیبن مولجەم کردی ئیبن مولجەم عەلی بنی ئەبی تالبی حەزف کرد کوشتی ئەمانیش شخصیەتی ئینسانی عەلی بنی ئەبی تالبیان حەزف کرد لە سەحنەی نەمایشە کەس باسی نیکی ناکە کەس باسی خاسی ناکە ئەوەی باسی ئەکەن باسی جەنایەتە و ئەوەی نیشانی ئەدەن ئیبن مولجەمە هیچ کەسێک باسی کوردی نەکرد باسی مەردمی نەکرد مەردم بریا ئاسمانگ مەردم مقدس کریا ئەوەنە مقدس کریا کە زاتی نەودەسی بۆ بوات ئەوەنە مقدس کریا کە مەردم نەیتوانی قسە بکات وەلێ لە کناریا سەدام حسەین بە هەموو سەحنەیەکی نەمایش مەوجودە و جنایەتکاران نانخوەرە بە خوێنە مەردم تەئاترە سەدام حسەین ئەگێڕن وەکو چۆن ڕەهبەرانە شیعە تەئاترە ئیبن مولجەم ئەگێڕن و شمر ئەگێڕن لە مەراسمە تاسوعا و ئاشورا ئاوا بوو کە مەردم حەزب بوو ئاوا بوو کە مەردم بووگە بە خودا ئەواسە کە مەردم سکوتی کردگە ئەواسە کە تۆ ناتوانی دەست بۆی بۆ خوا ناتوانی لە ئاسمانگۆ بیریتیە زەمین و زەمینی تەماشایکەی مەردم مقدسە مەردم هەموو شتێکە کورد زۆر مقدسە کورد هەموو شتێکە ئێستا بۆ کوردیان بردە ئاسمانگ لەبەرەوەی کورد لەبەین بوون ئەو جۆرەی واسەرانە شیعەگەرەکیانە عەلی لەبەین بوون هەمان کار کە ئیبن مولجەم کردی سەرانە شیعەیش کردیان تەرەفداران و بەناو دۆستدارانە شیعەیش کردیان عەلی و خاسەکانە عەلی پیاوێ وەکو عەلی حەزف بوو عەلیان کردە خوا بردیان ئاسمان ئەم شەیاد و کڵاو بەردار و جنایەتکارانە مەردمی کوژیاگی لە بینچووی نابود بوویان کردە خوا و بردیان ئاسمانگ کوردی لە بینچووی نابود بوویان کردە خوا و بردیانە ئاسمانگ نەکەی خەڵک مقدسە نەکەی شەهیدانی خەڵکی نەکەی خەڵکی نەکەی کێ ئەم قسە ئەکا لەبەرەوەی خەڵکێ نەمێنێت هەمان کار کە سەدام حسەین کردی ئەمانیش کردیان خومەینی کردی ئەمانیش کردیان ئاتاتورک کردی ئەمانیش کردیان حافز ئەسەد کردی ئەمانیش کردیان و ئەوەی کە ئیمڕۆ لەسەر سەحنەی نەمایش ئەگێڕێت کێس سەدام حسەینە داعشە و مەردمە کوردێک مەوجود نییە ئەسڵەن و قسە ناکات و ئەمە بووگە بە کاسبی بە مەردمکردن بە خوێنە مەردمکردن خوێنە باوک خوێنە برا و بردنەوەی ئەم مەردمە ئاسمانگ بۆیە ئێمەمانان تەبعەن
مەجالە ئەوە پەیدا ناکەین ئاوڕێ لە خۆمان بدەینەوە و خۆمان زەمینی بکەینەوە و ئەحیانن لە تەوەهمە محتەرەم بوون و قارەمان بوون و دلێر بوون و بەڕێز بوون بینە دەرەوە. ئەمانە هەمووی ئەو شتانەنەوە فویان تێکردگین ئێمان برگەسە ئاسمانگۆ کە دەمی ئێمەی پێدا بخەن. تعقیب فاجعەی هەڵەبجە احتیاجی بە خوێندنەوەیەکی قوڵی مێژوویی هەست کە ئێمە بۆ بە ئەگراگەیین بۆ خاتری ئەوەی کە من لەمە دەست پێ بکەم ئێشێ قیاس بێرم. مەسەلەن بڕۆم لەسەر ئەو شتەی کە پێی ئێژن جینۆساید و لەسەر ئەوە کەلەمەی جینۆسایدیان دروست کردگە بکۆڵمەوە لەسەر ماجەرای یەهودیەکان تا بزانم بەم قیاسە ئەتوانم کارێ بکەم. ئەوانەی کە پێیان وایە مەتۆدە قیاس باش نییە، مەسەڵەن هەڵبگەڕێن و بێژن نەکاکە جینۆسایدە یەهودیان کواتە کە هەڵەبجەوە کووردا بەڕەسی ئەکرێ، ئەوە خۆی قیاسێکە. یعنی تۆ ئەزانیت کە جینۆسایدە یەهودیەکان چه شکلی بووگاتە وەسەتە ئاڵمان و ئەزانی هەڵەبجە چ شکلی بووگا و ئیستا خەریکی هەڵیە سەنگێنی و قیاسیەکەی وێژی ئەم دوانە ڕەفتیان بە یەکتری نییە و تۆ دیسانەوە لە قیاس کەڵکۆڕێگری. وەرن با ئێمە قیاسێکی لێ بکەین. ئەزانی چی مهمە؟ من لەگەڵ ئەو پرسیارە ڕوبەڕوو بووم هەر لەم دادگانە کە خەڵک ئەپرسێ بۆ کورد، بۆ هەڵەبجە، بۆ کورد، بۆ هەڵەبجە. بەخەوڵە خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی و تەحەدا ئەکەم یەکێک بتوانێت بنیادەن تۆزێ فشار بۆ خۆی بێرێت و جوابە ئەمە بداتەوە یا محاولە بکە جوابی بداتەوە کە بۆ کورد، بۆ هەڵەبجە. هەر کەسێ پێی وایە گەرە کێسی محاولە بکاوە جوابێ بداتەوە، من کامێرای بۆ ئازا دەکەم و بێتە سەرەوە لەم دادگا بێژێت بۆ هەڵەبجە و بۆ کورد. بەڵام نە بە تەعاتوف و ئەوەی کە خۆی هەڵیە سەنگێنێ. مەسەڵەن خەڵکی هەڵەبجەیەژێ خەڵکی هەڵەبجە چوون قارەمان بوو، چوون شۆڕژگێر بوو، چوون چی بوو وەمانە و بەر تۆڵەی سەددام کەوت. نەم جۆرە قسانە نە. بتوانێت یەکسری ئستدلال بکات بۆ کورد و بۆ هەڵەبجە. ئایا کەسێ گەرە کێسی قسە بکات؟ ئایا کەسێ فکر ئەکات ئەسڵەن ئەم پرسیارە مهمە؟ مەگەر هەدەفە ئەم دادگا ئەوە نییە کە ئێمە ئەبعادە جنایەت بزانین، مەگەر هەدەفە ئەم دادگا ئەوە نییە کە ئەفکار عمومی و پابلیک ئەپینیەن بتوانێت شەفافتر و زەلالتر فاجعەکە بوێنێت، بڕیار بدات، حکم بدات و حکمەکەی جێبەجێ بکات. و یەکێک لە هەدەفەکانی تر ئەوە نییە کە ئامادە بین لە ئیمڕۆمانە، لە ساعەتێکی ترمانە، لە بەیانیمانە دیسانەوە نەمان بنەوە ئەو قەتڵگا و خۆمان ڕزگارکەین لە شێوە جۆرا و جۆرەکانی جینۆساید. مەگەر ئەمە هەدەفی نییە. دێ ئەگەر ئەمە هەدەفێسی خۆ تەبیعەتەن ئێمە ئێشێ لێکۆڵینەوەیەکی زانستیانە بکەین، بزانین محاولە بکەین، بزانین بۆ هەڵەبجە، بۆ کورد. بۆیە من ئێژم قیاسێک بکەین لەسەر ئەو کارانەی و یەهودیەکان کردگیانە و لەسەر ماجەرای یەهودیەکان کریاگە. هەنا ئارێنت بە جۆرێک، کەسانێکی تر هەرکام بە جۆرێک ئەو لێکۆڵینەوەیان کردگە. وەختی ئەگەڕێیتە سەر ئەوەی کە بۆ
کورد و بۆ هەڵەبجە ئێشێ بڕۆیتەوە بزانیت اتفاقێکە جۆرجیۆ ئاگامبێن بەحسیەکە لە دروستکردنە ئوردوگاکان خەریکە چی باسەکە. جۆرجیۆ ئاگامبێن تێت ئێژێت کە لە یۆنانی باستانە دوو چمک مەوجودە، یەکێ چمکە زۆی کە هەمان بەزەییە و یەک چمکە بایۆس کە هەمان بیاو بەسە بە کوردەواریە ئێمە. ئاگامبێن ئێژێت ژیانە ئینسان دوو جۆرە و دوو مەقتەعی بووگە، یعنی لە یۆنانی کۆنۆ مەقتەعێک کە ئینسان ژیانی سیاسی ناکات، یعنی نێ لە ناوی کۆمەڵگایەکی شاریە یا کۆمەڵگایەکی ئینسانی گەورە کە سازماندەهی کریابێ. تا ئەو وەختەی نێ لە ئەگرا ئەوەی کە لەشی ڕووتێتی و خۆیەتی و ئەم بوونەوەرە سەکناوی ئینسانە وا لە ژیانی زۆیە. بەڵام بە مەحزێک ئەم ئینسانە تێتە ناوی مەجموعەیەکی گەورەتر لە ئینسانەکان و ئەڕواتە ژێری نۆڕم و یاسا و قانونە ئەم جامعە و ئەم کۆمەڵگا، ژیانە بایۆس ئەگرێ. ژیانە بایۆسە ئینسان ژیانە متەمەدنانەیە ئیجتیماعی و شاریە، یعنی ئیجتیماعەتە گەورەس بە جۆرێک ژیانە گرێبەستی. ئاگامبێن ئەمە کە مەترەح ئەکات ئەگاتە سەرە ئوردوگاکان و لە کۆچاندنی ئینسانەکان لە بریتانیا لە ئوکراین و لێو دواتێتە سەرە کەنستراکشن کەمپەکانە ئاڵمان، ئەڕواتە سەرە کەمپەکانە سیبری ئەوانەی ڕووسیا. لەگەڵ مەقولەیەک مەترەح ئەکات ئاگامبێن. ئەو مەقولە چییە؟ ئەو مەقولە ئەوەسە کە ئەووەڵین کارێک کە ئەیکەن بزانە ئەم دنیای جەدیدە، ئەم دنیای جەدیدە لەسەر داڕشتنە نیشن ستیت کارەکە، یعنی ئەبزاری دابەشکردنی ئەم جەهانە و سیستەمە ئەم جەهانە شتێکە بەناوە دەوڵەت میلەت کە ئینسانەکان لە ژێرە گرتنە شوناسە دەوڵەتیە ئەڕۆنە ناوە ژیانە بایۆس. وەلێ ئەگەر هیچ ئینسانێک سەر بە هیچ دەوڵەتێک نەوێت لە ڕوانگەی ئەوانەی کە ئەم جەهانەیان گرکەوە بستێ خاکیان نەهێش کەسۆ کە ئازادوێت و بستێ خاک نییە کە لە ژێرە سازمان و سیستەمێکانەوێت. ئینسان ئەگەر سەر بە هیچ دەوڵەتێک نەوێت هیچ ئەرزشێکی نییە، وەکو ئەم پەنابەرانەی کە تێنە ئەوروپا، ئەم کوردانە هەمومان تا زەمان مەسەڵەن تۆ دەوڵەتە ئێرانی شوناسی پێداگەوی تۆ ئێرانی، بەڵام ئێران بەجێتێڵی و ئەو شناست ناوێت، حتا وڵاتێکی تر شناسێک بە تۆ نەدات و تۆ حاکمیەتی وڵاتێکی تر بەسەر خۆتۆ قبوڵ نەکەی، تۆ مافە مرۆڤی شمول ناکە سرفی ئەوەی کە تۆ ئینسانی یا بوونەوەرێکی کە پێت ئێژن ئینسان. خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەن عێراق و پێی ئێژن ئیقامە، تا تۆ ئیقامە وەرنەگری مافی مرۆڤی شمول ناکە، بۆیە تۆ حەقی ئیشت نییە، حەقی پارەت نییە، حەقی حسابی بانکی نییە، فرە حەقێکت نییە، حەقی سەفەرکردنت نییە، نیتە مافی هیچەکە هیچ کامێنی وایتە ناوی بێمافی مطلقە. وەلێ وەختی ئیقامە وەرەگری یعنی سەروەریە دەوڵەتە بریتانیا، ئاڵمان، نەمسا و تریش بەسەر خۆتۆ قبوڵەکەی، ئەو جار تۆ حیاتە بیاو بەس یا حیاتە بایۆس ئەگریت. تەوەجۆکەن. ئاگامبێن ئێژێت ئاڵمان یەکەم هەنگاوێکە بۆ جوولەکەکان کردی ئەمە بوو هەسێرەداری کردن بەبەر ماڵی هەر جوولەکەیەک و هەسێرەیەکیان لێدا، هەسێرەی داود.
یەکەم کارێکە کردیان سیتیزنشیپیان سندەوە لیان، یعنی کریان بە لە شارۆمەندی دەرهاتن. کە لە شارۆمەندی دەرتێن قەوانینە نیشن ئستەیتە ئاڵمان لەسەریانۆ حکوومەت ناکە تەوە. یعنی تۆ ئەم خەڵکە لە حیاتە بایۆس دەرتێری ئەیوەیتە حیاتە زۆیی ئەیکەیتە لە شێ گۆشت، هەچی شمولی ناکەیت. و هەر کەسێک بیکوژی تەعەدای پێ بکەی تەجاوزی پێ بکەی لە بینی بووەی مەیلتەوە ئەیکەی. پس ئەوەڵین کارێکە ئەیکەن هەسێرەداریان ئەکەن و حەقی شارۆمەندی و سیتیزنشیپی ئەسێنەوە لە جوولەکەکان. وەختی ئەمانە ئەوەنە ئوردوگا ئەمانە دوورۆ ئەکەنەوە لە جەمعیەتی شاریە کە شارۆمەندن ژیانە بایۆسیان هەست. هەروەکو ئەو جۆرەی وا دەوڵەتە ئێرانی خەڵکە هەڵەبجە ئەکاتە ناوی ئوردوگاکان، هەر ئەو جۆرەی کە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقی خەڵکی ئێمەی خڕۆ کردگەسەوە لە ناوی هەنێ شارە بزەبت ئوردوگاس و من تێمەسەری. هەر ئەمە کەسانێکی تریش باسی یەکەن. چۆن باسی یەکەن؟ چون ماجرای هۆلۆکۆست مەقاتە جۆرا و جۆری هەست. بزانن حزب ناسیۆنال سۆسیالیستە ئاڵمان و ئادۆڵف هیتلەر 1933 تێنە سەر دەسەڵات، بەڵام جوولەکەکان لە 1940 ئیتر ئەیان بەنە ناوی ژیانی کۆیلایەتی و بە لێشاو ئەیان گرن. تا 1942 جوولەکەکان ناکوژن، بەڵکو ئەیان خەنە ناوی گێتۆکان بۆ وانە ناوی کانستراکشن کەمپەکانە کارەکەن وەکو کۆیلە. لە 1942 ڕێگە حەلی نهایی تێتە دەرەوە، چون نازان چیان پێ بکەن. کەواتە ئەڵمانی هیتلەری بیری لەوە نەکردگەسەوە جوولەکە بکوژێەوە پاکی کاتەوە، بەڵکەم بە مێژوویە کاتێ ئەپەڕێکە منی سە وردە باسی یەکەم هەنگاو سندنەوەیە شارۆمەندی بوو، بۆ چون ئەساسی ئەم جەهانە ئەم دنیا لەسەر سیستەمێک کارەکە کە نظامە سوڵتە داینیاگە. من معزەرەتم ئەگەر لە کاتی قسەکردنە دووکەڵی سیگارەکەشم تێتە دەرەوە، چون یەک نەفەری خەریکم دیبیتەکەم و ناوێ قسەکەم بپەڕێت وە سیگارەکەیشم بکێشم. بزانن لەگرا نکتەیەکی مهم مەوجودەکە منیشی باسیکەم. ئەکسەریەتی ئەو جوولەکانە و ئەکوژرێن لە هۆلۆکۆس و لە ئاشڤیتسا خەڵکی لە هەستان، ئوکراین و وڵاتانی ئوروپای شەرقین. ئەمە خیلی مهمە. ڕێژەی جوولەکەیە کە کوژریاگە و خەڵکی ئوکراین، پۆڵەند و وڵاتانی ئەوروپای شەرقی بووگن، ئەسڵ مقایسە ناکرێتە کە جوولەکەکانی وڵاتەکانی ترە، وەکو بچوێ وەکو جوولەکەکانی فەڕەنسا، جوولەکەکانی بلژیک، جوولەکەکانی هۆلەند، جوولەکەکانی نۆروێژ، جوولەکەکانی دانمارک، جوولەکەکانی سوێد. بۆ ئەو جوولەکە کوژیەی کە لە پۆڵەندا ئەکرێت لە فەڕەنسا ناکرێت؟ ئەمە سوالێکی گەورەست و ئەسنادی خۆیشیان هەر ئەمە ئێژێت، ئەسنادە خود جوولەکەکانیش هەر ئەمە ئێژێت. دەسامبری 1939 ئەڵمانە هیتلەری حەملە ئەکاتە پۆڵەند و نیوەی خاکی پۆلەند داگیرەکە. جوولەکەکان 9 ملیۆن جوولەکە هەڕا ئەکاتە بەشەکەی تری پۆڵەند. لەوێ بەحەسێتەوە لەو بەشی تریش و ئەرتشی سووری ڕووسیا حەملەکە شەوروی. پۆڵەنەکەنە دوو بەشۆ، ئەرتش سوور و ئەڵمانەکان. تا ئەم دەقیقە جوولەکەی پۆلیشی نەکوژریاگە. 1942 ئەگەر اشتباه نەکەم ئەڵمان پەلامارە ڕووسیا ئەدات. تەبعەن یەکەم جەبهەی شەڕیان پۆڵەندە
وەشکەستە خوا ڕووسیا و لەگرا جوولەکەکانەکەوێتە دەسە ئاڵمان. بەڵام یەک اتفاقا کەفێ حکوومەتە پۆڵەند نامێنیت لە هەر کوێ جوولەکە کوژی کریاگە حکوومەتە دەوڵەتەکە نەماگە، ئەو وڵاتە نەماگە. بزانە ئاڵمان فەڕەنسەی گرتووە، بەڵام فەڕەنسەی ئەو جۆرە نەگرت کە پۆڵەندی گرت. ساق و ساڵم فەڕەنسەی گرت. لە جبهەی شەڕا لەشکرە فەڕەنسە شکیا تانکەکانی هاتنە ناوی شارەکان، حکوومەتێکی دەستنیشاندەیان دانیا، مارشال پەتەنیان دانیا. اتفاقێکە کەوت ئەمە بوو، ئەم دەوڵەتی فەڕەنسە کە لە ژێرە اختیارە ئەڵمانە نازی بوو حاضر نەبوو سیتیزنشیپی بسێنێتەوە لە جوولەکەکانی خۆی. گەرچێ مەقامیانی هاوردە خوار و گەرچی ژیانیان سەخت بوو، بەڵام نەیان کوشتن. بەڵام ئەو فەلاکەتەی کە بەسەری جوولەکەکانی تر هات بەسەر ئەمانە نهات. لە هەر کوێکە جوولەکە کوژی فرە کریاگە دەوڵەت نەماگە، یا ئەو بەشە دەوڵەتی تیا نەماگە. دانمارک دەوڵەتی دەستنیشاندەی تیاوگە، هۆلەند دەوڵەتە دەستنیشاندەی تیاوگە، بلژیک دەوڵەتە دەستنیشاندەی تیاوگە. لەگرا یەک اتفاق توانی قیاسکەی بۆ کورد. ئەمە سوالێکی گەورەس بۆ کورد. من کات مەسەلە دەوڵەت ملت تۆ ئیشێ بگەڕێتەوە بۆ کورد. ئەو جار با بگەڕێنەوە بۆ کورد. کورد مردمێکی کۆچەریە. من کە ئێژم کۆچەری وەختی وا هەست کورد بە ئیلتیجایەکە ئەڕوات کۆچەکات 1000 کیلومتر ئێڵێ کۆچەکات، ئەم لە وەرگە ئەداتە دەمە ئەو لە وەرگە، ئەم لە وەرگە ئەداتە دەمە ئەو لە وەرگە. بۆ نمونە مەسەڵەن تۆ لەک ئەوێنیت، لەک هەنی لای لۆڕەسانە، ئێستا وا لەکوێ وا لە لای کوردەوارە داگیرکریاک لایەن کۆرپۆرێشنە تورکیا. ئەکسەریەتی کورد کۆچەری بووگە. بە پانتایی ئەم جوغرافیا کەواتە لە کەراچیەوە بێت حتا کەنارەکانی مەدیتەرانە کورد بەم سەرزەمینە کۆچەریە کۆچی کردگە، ئاڵف جەڕی بووگە. و بە شێوەی شەڕە گریلایی و عەشیرەی هیچ کەسێ نەیتوانیگە ئەم سەرزەمینە داگیرکە لە کورد. قەبایل تر هاتگن، کەسانێکی تر هاتگن، بەڵام بەعام ئەم سەرزەمینە لە وەرگەی کوردە. بۆیە تۆ کورد ئەوێنی لە ئیلتیجای کابولا، لە بوجنوردا، لە چراس، هەرەوەی کە بەخۆی قەومی ئیتنیکی ئێژێ کورد. کورد مەفهومە، کورد چمکە، کورد قەوم نییە، زمان نییە، لباس نییە. کورد شێوەی ژیانە، خسڵەتە، خووە. پانتایی ئەم سەرزەمینە ئەگرێ. اتفاقێکە ئەکەوێت لەم سەرزەمینە گەورە، یە اتفاقێکە کەفێ. وەلێ بۆ ئەوەی کە ئێمە ئەم اتفاقە بفەهمین چییە، ئێشێ من ئێوە بێرمە ئوروپا دیسانەوە. بزانن پەیمانە حەیدەری مێژووی ڤیلدۆرانتی هەست، مێژووەکانی تری هەست. من مێژوو ئەوە ناخوێنمەوە پادشاکان چیان کرد فقط، و پێم توڕەهاتە مێژووی پادشاکان دروست. من حەز بە چیەکەم؟ حەز بە مێژووی خۆراکەکەم، حەز بە مێژووی دروستکردنی شیرینی ئەەکەم. کەی خەڵکی شۆکۆلاتی خوارد؟ کەی خەڵکی قاوەی خوارد؟ قاوە لەکوێ دروست کریا؟ یەکەم جار شیرینی کێ دروستی کرد؟ چۆن دروستە کریا؟ من ئەم مێژووەم پێ مێژوویەکی دروستە. من تەمەدون لە نەزمی ئیجتیماعیە ئاوێنم، لە فەرهەنگە مردمێکە ئاوێنم. بەمە ئێژم تەمەدون، نە بە شمشێرە فڵانە پادشا. با ئێوە بێرمەوە قەڕنی حەڤدەی و قەڕنی هەژدەی ئەوروپا. لەگرا یەک اتفاقە گەورە کەوتگە کە ئەکسەریەتی ئێمە بە موهیمی نازانین. بۆیە من وتم مێژوویە کە من ئەی خوێنمەوە تەکە ئەو مێژووە کە خەڵک ئەی خوێنێتەوە فەرقەکە. خەڵک حەزی بە پادشا و سەردار و درۆکردن و چاخان و عشق و عشقبازی و سەکسەلێنی وانێتی. وەلی من شتێکی تر گەرەکمە تەبقی بکەم. بزانن ئینقلابی سەنعەتی لە بریتانیا لە 1790 اتفاقە کەفێ، یعنی دروستکردنی ستیم ئنجن، مۆتۆرە بخار،
داستانت جەمزوات. ئەمە مهمە، یعنی ئەواخرە قەرنە هەژدە ئەمە بریتانیا لە ئەوایلە قەرنە حەڤدەوە دەستی کردگە بە ئیستێعمارگەری. ئەمە زۆر مهمە. یعنی چی ئیستێعمارگەری؟ یعنی بریتانیا پەلام وەکو ئیسپانیا، وەکو پورتۆگال، وەکو هۆڵەند، وەکو فەڕەنسا، بریتانیایش پەلی هاوێشتگە بەشێک لەم گۆی زەمینە بۆ خۆی بگری. ئێستا پرسیار بۆ سەبەبەکەی ئەوەسە ئەمە فەناوەری و ماشینی بخار و ئینقلابە سەنعەتی نییە کە بریتانیا ئەتەقێنێت بە تەنهایی، بەڵکو اتفاقی تر کەوتکە کە بریتانیا ئەتوانێت ئینقلابە سەنعەتی بکە. ئەویش چییە؟ بریتانیا هەر بەو کەرەستە کۆنەی قەدیم، هێش و ئەسپ و چوزانم هەرە شتێک کە لە سەرزەمینی ئێمەشا بوو و بریتانیا شەی بوو، تا ئاخرە قەرنە هەژدە بریتانیا محاولە ئەکا بەرهەمە زیاتر بهێنرێنت. یعنی هەرە و جۆرەی کە خەڵکی لادیەکانی ئێمە حتا 50 ساڵی پێش و 100 ساڵی پێشیش هەموو شتێکی خۆیان بەرهەمیان هاورد و شتێکی ئەو تۆیان نەبوو کە ئیزافە بێەوە بیفرۆشن. یعنی پێئێژن تەولیدە ئەنبوو، مازادە تەولیدێکی زیاتر، بەرهەم هاوردنێکی زیاتریان نەبوو. خەڵکی بریتانیا شوا بوو، زەمین کەم بوو، ئەوە نایانە دروستە کرد کە خۆیان بیخۆن و ئەربابەکەیان بیخوات، یعنی بازرگانی گەورەی پێ نەیەکریا. بریتانیا وە وڵاتە ئێستاعمارەکان ئیسپانیایەکان کە چوون بۆ دزینی پوڵ و زێ و زێر، بەڵام بریتانیایەکان بیریان لەوە کردەوە بەرهەم بهێنن هەر بەم کەرەستانە، بەڵام بە زۆری زەمین. مەسەلەن تۆ وەختێک علم و پێشکەوتنە نەکەوت کە پێشۆ کەشاوەرزی میکانیزەت نییە، دەستکاری تۆت نەکردووە، تراکتۆرت نییە، بۆ خاتری ئەوەی کە گەنمیش تۆم و دائەدا، مەسەلەن بۆ خاتری ئەوەی کە تۆ 100 تۆن گەنم بگری، ئێشێ مەسەڵەن 1000 هکتار زەوی بۆیتە ژێرە کەشتە گەنم. بریتانیام کارە لە ئەمریکاکە. یعنی بریتانیا بە کەرەستەی کۆن کالای فرە بەرهەمەهێنێت. ئەگەر ئێوە لەمە تێبگەن ئەو جار ئەفامن بریتانیا بە یەک کێشەی گەورە بەرەخوا، و بەس بریتانیا بەمە بەرەخوا. یەکەم جار خەڵک بریتانیا زەمین ئەگرێ، بەڵام ئەم زەمینە خەڵکی تیانە، بۆیە ناچار ئەوێ خەڵکی بۆ کۆش بە. ئیسپانیایەکان کە ئەمریکای لاتین ئەگرن، مایاکان و ئینکاکان و ئاستەکەکانی تایە، بۆیە ئێوە سەیری خەڵکی ئەمریکای لاتینەکەن هەندیە سوورەکانن، ئەکسەرەن برزیلی و ئێلکوادۆری و ڤێنزوێلایی و سەیریان کەن، ئەمانە دروسە بە ئەسپانیایی قسە ئەکەن، بەڵام لە ئەسڵا ئینکاکانن، ئاستێکەکان و مایاکانن. سوورپێسەکانی ئەمریکای شۆمالی بۆ ئینگلیسیەکان نابن بە کۆیلە. ئینگلیسیەکان مەجبور ئەون خەڵکی بریتانیا و کەمینەهایە کە لە ناو ئوروپا حاڵیان باش نییە کۆچیان با بە ئەمریکا و زەمینیان پێبا، لەبەرەوەی تەولیدی بۆ بکەن و خەتی بازرگانی دروستکە. ئەگەر ئێوە لەمە تێبگەن بە مەسئلەیشی گەورە بەرەخۆن. بریتانیا خاکی وا لە بەردەسات جەمعیەتی گەرەکە، جەمعیەتێک کە کاری بۆ بکە، کە بۆ ئەو کار بکە، بۆ ئەو بەرهەم بهێنێ، ببێ بە بازاڕی ئەو، ببێ بە بەرهەمهێنەری ئەو. تەبیعەتەن کە تۆ ئێژی بریتانیا لەگەڵ شەبەکەیەکی گەورەی بانکداریە ماڵیە یەهودی مەوجودە و کلیسا و کنیسە مەوجودە لە نێوانی هەموو ئیستعمارگەرەکانە. من لە دیبەیتەکانی ترا وتم نیشن ستیت یان دەوڵەت میلەت هیچ کاتێ لە ئوروپای غەربیە یەک لەحزە لە تاریخا نەبووگە. ئەم مەسەڵیستە کورد دانیشێ و بەناو ئێرانی دانیشێ و خۆی فشەکات و ئێژێ دەوڵەت میلەت و نیشن ستیت و ئەوروپایەکان بەڕاستی وایژن و ئەدەم سمیت بەڕاستی وایژێ و ئەنتۆنی گیدینز بەڕاستی وایژێ و ئەم چرت و پرتە کە ئێژنی
وە گویا ئەوروپایەکان بۆ ئێمە هاوردگیانە یەک چرکە لە مێژووی معاسری 300 ساڵە، یەک چرکە. ئەم دووە لە ئەوروپایەی کە لە ژێرە دەسە کلیسا هاتگنە سەدەرەوە یەک لەحزە دەوڵەت میلەت نەبووگن، ئیمپراتوری بووگن، ئیمپراتوری ئستعماری بووگن. بریتانیا پەنەمیاگە بە جەهانە، جەزیرەی هەست لە وەسەد ئۆقیانوسە ئارامە پەرچەمە بریتانیا بە خەڵکانێکی ترۆ نە ئینگلیسیش ئەزانێ نە ئینگلیسیش قسەکە، بەڵام بۆ بریتانیا کارەکە وە بەشێکە لە ئیمپراتوریەتە بریتن، گریت بریتن ئیمپراتوری ئاغاگیان. ئینگڵند هیچ ناسیۆنالیزمێکی نییە، تا بە ئەم دەقیقەیشە یونایتد کینگدۆمە، اتحادە پادشاهیە. ناسیۆنالیزمە ئینگلیسیە موجود نییە. چییە؟ فیشەن چیپسە، بازی فوتباڵە، کریکەتە نییە. درۆ جەعلە گەورەی تاریخە. فەڕەنسا هەروە، بلژیک هەروە، هۆلەند هەروە، ئیسپانیا هەروە. ئەمانە مهمن تۆ بیفەهمی. هەر ئەمانە تێنە سەرزەمینە ئێمە، هەر ئەمانە تێن ئەوێنن سەرزەمینێکی پان و بەرینە، وا لە ژێرت دەسم مردمێکە، وا ئەم مردمە مل بە کەس نادا، ناتوانی بە قووەتە نظامی ناتوانی بیگری بە هیچ شێوەیە. خب تۆ ئەم خاکە ناتوانی بەردەی، تۆ بازاڕەگەرەکە کالات بێری بیفرۆشی، کالایان پێتەولی بکەی، تۆ بازرگانیشێ بکەی بەسەر ئەم دنیا. ئەم سەرزەمینە وامتم کورتیا کۆچیە کرد، هاتن تێیا یەکەم ئیقدامیان هەمان کار بوو کە لە ئەمریکا کردیان و شاری جیمستاونیان دروست کرد. بزانە ئەمانە هەر کوێیەکیان گرتگە شاریان تیا دروست کردگە. تەوەجۆتان کرد فەتحیان نەکردگە بە نظامیگەری، سەرزەمینێکی گەورەیان دۆزی گەسۆ چوون شاریان تیا دروست کردگە. بریتانیا کە بە 2 کەشتی ئەڕوا بە 2000 نەفەرەوە ڕواتە ئیاڵەتە متحدەی ئەمریکا، یەک کۆمپانی بریتانیایی ئەم کارەکە، نە دەوڵەتە بریتانیا، و ئەڕۆن شاری جیمستاون دروزەکەن. ئەوەڵ دەفعە نیشتەجێ ئەون بە نیشتەجێبوون سەرزەمینی خەڵکی ئەخۆن. دەی هێندێ سوورەکانی ئەمریکای شمالیش هەر وەکو کورد کۆچەرین، تێن و ئەڕۆن و کۆچەرین و تێن و ئەڕۆن و ملنادەن و بەڵام ئەوان کەمترن لە کورد، وە سەرزەمینەکە زۆر وەسیعە. بۆیە ئەمریکا حتا ئەوای لە قەرنە بیستیش هەر قەبایلە ئاپاچی مابوون و هەر قەبایلە ئاپاچی شەڕیانە کردەکە ئەمریکایەکانە. ئاخرین نەفەسەکانیان لە ئەوایل لە قەرنە بیسا کێشە ئاپاچیەکان، قەبیلەیەک بوون لە سوور پێسەکان. لە سەرزەمینە ئێمەیش دەق هەمان کاریان کرد. هاتن مێژوویان جەعل کرد بە پرتۆک. دوو قەومی تورک و فارسیان بۆمان دروست کرد کە ئەسە معلومی چیە نەمانە. هەنێ هندیان کۆچان. بزانن هندیەکان هاوکارانە جنایەت بووگن، هندیەکان مشتی کۆی لە زادن وا بەدەسە بریتانیایەکان جیهانیان بۆ بریتانیایەکان فەتح کرد و لە هەر کوێیەکا کە بریتانیا هێزی کاری کەم بوو، جەمعیەتی کەم بوو، هندیە ورد. بۆیە هندیەکان بە هەموو دنیا بڵاون، لە کنیا و لە ئافریقا و ماداگاسکارەوە تا کارایی بوو تا ئەمریکا و تا کانەدا هندی واتیە. هندی بە هندوستان و بەنگلادێش و پاکستانی ئمڕۆوە، ئەمانە هندین گشتیان. لە تەمامە شەڕەکانە بریتانیایی سەربازە هندی بۆ بریتانیا شەڕی کردگە. تەوەجۆکەن نیوەی سەرزەمینی ئێمە بەشی ئەو کەویرەی کەوا لە ناوی دڵی کوردەوارە کە ئمڕۆ پێژن ئێران بە هندیە پارسی پڕکریاگەسە و ئەوانەنە زەردەشتی گەری تێرن ئە سەرزەمینە ئێمە. خب بریتانیا چی ئەکا؟ بە دوو چ تێتە سەرزەمینە ئێمە. یەک ئەبێ بۆ ئەم خەڵکە وا کۆنتڕۆڵ ناوێ کۆنتڕۆلیکەی بە دوو چت. وەختی ئیسپانیاییەکان ئەڕۆنە سەرزەمینی ئینکاکان، ئنجیلێکیان واوە دەسە و تفەنێ. وەختێ تێنە سەرزەمینە ئێمە ئیسلام تێرن. ئیسلام یەهودی و مەسیحی تێرێتی بۆ ئێمە. بەچی تێرێتی؟ بە تەکیە و خانەقا. ئەمە یەکەم پێگەیسی.
دووەم پێگەی ئەمانە لە ناوت دڵە ئەم شارە دوورانەی کە لە دەستڕەسە ئێمە دوورن شار دروزەکەن، تاران دروزەکەن، ئەسفەهان دروزەکەن، جوولەکەی واتیا و خەڵکی تێتێرن، لەوێ حکوومەت دروزەکەن. عمرە ئیمپراتوریەت عوسمانی وە حکوومەتە قاجاڕیە ناگاتە 200 ساڵ، ناگاتە 200 ساڵ. لەگرا لە پڕێکە ئیدەیەک بە ناوی کورد ئەوونۆ پاشا لە بەشە عوسمانیە تازە دروستکریاگە و ئیدەیەک لە لای ئێمە ئەبن بە دەولە، سارار و دەولە و مخبر دەولە و فلانە کەس و دەولە و ئەمانە شروعەکەن بە شار دروستکردن. بنیادە سلێمانی ئیبراهیم پاشاس نەزانم کێس دایانێ بابان معلوم نیە ئەم پاشایەتی لە کێ گرتەگە تێ سلێمانی دروزەکە. لە کنارە ئەوە ئاسفەکان کە ئەسفەهانین ئاسف و دەولە تێت شارە سنە دروزەکە، بەم دەسە کرماشان دروزەکەن، بەم دەسە حەڵەبجە دروزەکەن. ئەمانە ئەبێ بە مۆڵگەیە کە خەڵکی تێبێرن. یەکەم ئیقدامە بریتانیا لە 300 ساڵە پێش ئەمەسە. ئیقدامە دووەم 100 ساڵی پێش، وەختێک ئەمانە دەسەڵاتیان فراوێت، تەکنۆلۆژی تێت، ڕێگەی ئاسە کێشن، ئەسلحەی جەدید تێت، قودرەتیان فرەترەوە ئەوێت و ئەم جارە شکڵەکە ئەگۆڕن. دوای جەنگ جەهانی ئەوەڵ بە قەوڵ خۆیان، دوای جەنگ جەهانی ئەوەڵ ناگەهان یەسری دەوڵەت دروزەکەن. لە سەرزەمینە کوردەوارەکەنە چوار بەشەوە: دەوڵەتە ئێران، دەوڵەتە عێراق، دەوڵەتە تورکیە و دەوڵەتە سووریە. لەگرا یەک ئەتفاقەکە فێ ئەم دەوڵەتانە لەبەرەوەی بتوانن میلەت سازی بکەن پێویستیان بە دوژمنە. ئەم دەوڵەتانە لەبەرەوەی بمێنێنەوە میلەت سازی بکەن پێویستیان بە دوژمنە. دەی لەگرا سەرزەمینە کوردەواریان بردگە. ئەووەڵین کارێک کە ئەیکەن ئەمەسە: بێن هەمووی مەفهومی کورد فاسدکەن، کورد بکەنە قەوم، هەروە کە قەومە بەلوچ دروستەکەن، قەومە تالشی دروستەکەن، قەومە مازەنی دروستەکەن. تەوەجۆکەن هەروە کە ئەم قەومانە دروست ئەکەن کوردیش ئەکەنە قەوم. ئیستە ملەتە ئێران، ملەتە تورکیە، ملەتە عێراق، ملەتە سووریە دژمنی گەرەکە. ئەگەر دوژمنی نەوێ خۆ ناکرێ تۆ دەوڵەتی دروستکەی دوژمنی نەوێت. لذا لە ڕووبەری خارجیوە بە ئیستلاح ئیستعمار ستیزی ئەکەن و دوژمنێکیان ئەز بە ناوی ئیستعمارگەر. لە ڕووبەری داخلیوە دوژمنیان کوردە. ئەساسی دەوڵەتی یعنی قەومێکی کورد دروست ئەکەن، تێن خڕی و ئەکەن و ئەیخەنە ئەم چوار گۆشە. ئێوە لە خۆتانێشێ بپرسن بۆ ئەم کوردەوارە چوار بەشە وا لە ناوی ئەم چوار کۆرپۆریشنە؟ بۆ نێرە ناوی دوانیانە؟ بۆ وا لە ناوی ئەم چواردانە؟ لەبەر ئەوەی ئەم بەشەیج کە ئەیکەی بە قەوم هیچ کاتێ نەتوانێت قەت هەڵسێنێتەوە و بۆ هەر کام لەم دەوڵەتانە دوژمنەکە مەوجود وێت. بۆ خاتری ئەوەی سووریە، عێراق، تورکیە، ئێران ئێش دوژمنەکەی تیاوێت. دوژمنەکە کێس؟ قەوم کوردە. خودە ئینگلیز تێت بۆ ئێمە بەحسە ناسیۆنالیزمە کوردیەکە. بڕۆن تاریخەکان بخوێن و فلانە کەس ئینگلیسیەکان پارەی پێدان، فلانە کەس ئینگلیسیەکان فێریکردن کورد بازی بکە، فلانە کەس فلانە شۆڕشی دروست کرد. شروع ئەکەن بە شۆڕشە عەشایری دروستکردن لە ژێنە ناوە کورد. کوردە قەومی. ئیستا چه اتفاقی کەوت؟ هەمووی سەرزەمینە کوردەوار لە بین چوو، مەفهومە کورد کریا بە قەوم، قەومەکە دریا. کێ بە ئێمەی وت؟ مێجەرسۆن، ئاغای فاسۆم، مشتێ جوولەکە بە ناوی میسیۆنەر هاتنە سەرزەمینە کوردەوار بۆ ئێمە تاریخیان نووسا. ئەمانە هاتن گرامەرە زوانە کوردیان نووسا، زوانێکیان بە ناوی کوردی تعریف کردو وتیان ئێوە قەومن و هەر ئەمانە هاتن ساپۆرتی عیدەیەکیان کرد کە تحتە ناوە شۆڕشە کوردی بێتە دەرەوە. ئیستا ئەوەی مەوجودیەتە دەوڵەتە تورکیە تهدیدەکە چییە؟ کوردە، کوردۆفۆبیا. ئەوەی مەوجودیەتە دەوڵەتە ئێران تهدیدەکە چییە؟ کوردە، تەجزیە تەڵەبی کوردە. ئەوەی مەوجودیەتە دەوڵەتە عێراق تهدیدەکە چییە؟ کوردە، دوژمنە. بۆیە تۆ ئەوێنی ئەووەڵین اتفاقی کە ئەکەوێ ئەمەسە:
لە قاپین و خواردنە سەرزەمینە کوردەوارە کورد لە دەوڵەت میلەت سازیە ئەکرێتە دوژمن و ئێشێ دوژمن بمێنێتەوە لذا کورد وا لە وەزعیەتە تعلیق قانونیە نالکێ بە دەوڵەتە ئێران نالکێ بە دەوڵەتە عێراق نالکێ بە دەوڵەتە تورکیە و نالکێ بە دەوڵەتە سووریە کورد وا لە وەزعیەتە تعلیق قانونیە عینە جوولەکەکان کە لە جەنگی جەهانی دووەمە وای پێکەنە خۆیان وا ئەکەن کە کورد لە وەزعیەتە تعلیق قانونیاوێ چون کورد بە قەبارەی قەومی ناتوانێت بلکێت و دەوڵەتە ئێران نالکێ پێیە هەرچی ئەکا نالکێ خۆیشیان نایەڵن چون ئەگەر کوردێنەوێ کە تەهدیدوێت ئەی چی تەهدیدە ئەی چی ئەمانە تەهدیدەکە هیچی تۆ بەم خوێندنەوە پەی ئەوەی کە بە بیانووی کورد نابوو دەکەن فارس سەردەرتێریت تورک سەردەرتێریت دەوڵەتە تورکیە دەوڵەتە ئێران دەوڵەتە عێراق و دەوڵەتە سووریە مەعنا پەیاکە ئیستە تۆ تەحتە ناوە شۆڕشە کوردی وا تیئۆری نییە وا جوولەکە پوڵەکەیەدا بارزانی دروزەکە جەلال تاڵبانی دروزەکە فلانە کەس دروزەکە بیسانە کەس ساپۆرتەکە پولی پێدا لیرە و پۆندی ئینگلیسی پێدا تفەنگچی جەمکا لە دۆرە خۆی شەڕکە تۆیەکی لەق لە دەمیان کوردەشکێنەوە کورد هیچ تێئۆریەکی نییە نازانێ خۆی کێس نازانێ مێژووەکەی کێس نازانێ میراسەکەی کێس نازانێ سەرزەمینەکەی کێس کێوت کێسی ئەمە کوردستانە ئاغایە فاسۆم نەقشەی کوردستانی کێشاگە وت کێسی ئەگرا کوردستانە کاملا مەفهومێکی انتزاعی معلوم نییە بۆ لۆر کورد نییە معلوم نییە بۆ تالشی کورد نییە معلوم نییە ئاغای فاسۆن بۆ یەکێشێ خب ئیستە ئێشێ هەر ئەم بەشە قەومیەشە کۆچ بدرێتە ناوە شارەکان بۆیە ئێشێ شەڕە ساختە دروستکەن لە ژێرە ناوە چی لە ژێرە ناوە ئەندێشەی چەپ لەولاوە بە دەوڵەت سازی هاوردن موئەسسات ئەناوە ئەم سەرزەمینە ئێمە خەریکن خەڵک کۆکەن و لەولاوە لە ژێرە ناوە شۆڕشە کرێکاری و دێحقانی و شۆڕشێ بەناوە شۆڕشە کوردی چەپ شێوەی ژیانە لادی کورد ئەگۆڕن و کۆچیان نەدەن لە ژێرە ناوە تەقسیمە زەمینکردن لە ژێرە ناوە مبارزەکردن تۆ لەگرا ئەوێنیت ئەوەی شەڕە بەناوە شەڕە پێشمەرگەز ئێشێ شەڕێکی بێهەدەف بێ فقط تەقە بکاتەکە کە لادی وێرانکەن تا خەڵک کۆچ بدرێتە شارەکان مەجمەعەکان ئاوا دەوڵەتە عێراق مەعنا پەیاکە دەوڵەتە ئێران مەعنا پەیاکە دەوڵەتە تورکیە مەعنا پەیاکە دەوڵەتە سووریە مەعنا پەیاکە ئەوەی ئەمانە لێ ئەترسن هەستانەوەیە کوردە بۆ گرتنەوەی دەسەڵات سەروەری و میراسە تاریخی خۆی بۆیە بە شێوەی مطلق کورد ئێشێ دەستەمەوە بکرێ بریتانیایەکان لە فیلمێکا کە ئێمە بڵاومان کردەوە کە تێنە ڕواندز ئێمە ئێشێ وەکو چۆن ئەدەن لە دەرەقنە مناڵ بەم بۆمبە فۆسفۆریانە بین لە کورد تا کورد فێلە civilized behavior بوێت ڕەفتارە متەمەدنانە بە بۆمبە فۆسفۆر بە چەکە شیمیایی بە بۆمبە نەپاڵم ئەدەن لە کورد لە ڕواندزە ساڵ 1920 خەلەبانە ئینگلیسیەکە فیلمەکەی موجودە لە دیبیتەکانە ئێمە ئێشێ کورد فێر ڕەفتارە متەمەدنانە بکەین ڕەفتارە متەمەدنانە یعنی چی؟ یعنی دەستەمۆبوون یعنی یاخینەبوون یعنی مطیع و ڕامبوون یعنی بەڵێ قوربانکردن یعنی سەروەریە ئەوان قبوڵکردن خۆت بن بە نۆکەرکردن ئەو بە ئەربابکردن هەرچی ئەوتی بێژی بەڵێ گەورەم کورد مەشای فێرە ئەمە بکریایە تا ئەم دەقیقە کورد لە خۆی کوردی دەرتێرن تا کورد بێژە چی سوالکە تا کورد چی بکات تا کورد خۆی بگۆڕێت و فەرمان بوات تا کورد دەستەمۆ بوێت
تا دەوڵەتە عێراق معنا پەیاکە، دەوڵەتە ئێران معنا پەیاکە، دەوڵەتە تورکیە معنا پەیاکە، دەوڵەتە سووریە معنا پەیاکە. ئەمەمانە کەوت ئێمە ئەفەهمین کورد لە وەزعیەتە تعلیق قانونیە بۆیە حەچیە کە بەسەر کورد بێرن هاوردگیانە لە جەهانی جەهان بۆی مهم نییە، ئاسڵەن بۆی مهم نییە، چون تۆ نالکەی بە هیچ کامیانەوە، قەراریش نییە بریکەی، نێشانگەرەکە بریکەی، مێژووی ساختت بۆ دروستەکەن، دەوڵەتی ساختت بۆ دروستەکەن، پیلانی ساختت بۆ دروستەکەن، حیزبی ساختت بۆ دروستەکەن. ئێوە لە خۆتان بپرسن چۆن ئەم حیزبانە هەرچی ئیشە زانستیە بۆ ئەوەی کە تۆ لە بەشە پرۆپاگاندا بۆ گۆڕینە ئەفکارە عمومی بیکەی کە مەحبوبیەتت بۆیتە سەرۆ بە پێچەوانەی ئەکەن وەماگنۆ بۆ ماگنۆ. حزب دموکراتە کوردستانە ئێران لە کۆیە پاڵی داگەسۆ ئەم گشتە جنایەتەی کردگە بەسەر جنازەی مردمە بازی داگە و دەرچووگە ماڵە کوردی وێران کردگە چی حزب دموکراتی هێشتگەسەوە لە کۆیە چی هێشتگیسیوە پەیمانە نێودەوڵەتی شۆڕش گێڕیە خۆیان ساپۆرتە خەڵکە کوردەواری داگیرکریاک لەلایەن ئێرانۆ چی هێشتگنیوە بۆ ماگنۆ مچەی هجری و خالەدە عەزیزی بۆ ماگەسۆ بۆ پەرواری وەخوێگەکەن کەڵەگا وەخوێگەکەن بۆ ماگنۆ لێ پاڵیان داگەسۆ هەرچی ڕۆژە خەریکی کەبابکردنن ویسکی خواردن و کەبابکردن و فەساد بڵاوە پێدان و بۆ ماگنۆ پەکەکە بەو شاخ و داخە بۆ مەوجودە چی ئەکا لەوێ چنی وەکو ورچ چنی داگە و بەردانە و چووگە لەوێ دانیشتگە و خەریکی گومڕوکات و قاچاخ و پارە کۆکردنەوە و خەریکی چییە لەوێ دەوڵەتە تورکیە بۆ پەکەکە کۆ ناکاتەوە بۆ ئەم ناڕوا لە ئەستەمبوڵە شەڕی گری لای بکات تا بتوانێ قیامی گەورە لە تورکیە دروستکە بۆ نایکە کێ هێشتگێسیوە چەکی لەکوێتێت خۆراکی لەکوێتێت لۆجستیکی لەکوێتێ کێ ئەمانە هێشتگەسەوە بۆ ئێشێ ئەمانە بوون بەڵێ خۆپ واجب بوو من ئەم مێژووە بێرم تا بفەهمی بۆ کورد بۆچی کورد بۆ هەڵەبجە بۆ ئەنفال یەکێتی کێس پارتی کێس بزوتنەوە کێس پەکەکە کێس کۆمەڵە کێس دموکرات کێس ئەمانە لە دڵە هیچ مشت و مڕێکی کۆمەڵایەتی نهاتگنە سەدەرەوە. من تیکێکی ترم لەبیر چوو سەبارەت بە کوشتنە جوولەکەکان. یەکشت بابزانن لەم دەوڵەتانەی کە پێی ئێژن دەوڵەتە ئێران تورکیە عێراق سووریە تۆ ئەنستیتۆت نییە. یعنی چۆن ئەنستیتۆ مەسەلەن پارلەمانە ئامریکا، مەسەڵەن نەهادە دادگستەری ئامریکا، مەسەلەن تەمامە دام و دەستگاهای حکوومەتی ئامریکا خەڵکە ئامریکا ئێژێت ئێمە 300 ساڵە بە مەچەکە خۆمان بە قیامێکە کردگمانە دروستمان کردگە بۆیە ئەم ئەنیستیتوانە پارێزەرە ئێمەن، پارێزەرە خەڵکە ئامریکان، پارێزەرە لیبرالیزم و دموکراسی ئامریکان. نەهادە پارلەمان، نەهادە دادگستەری. بەڵام نە لە تورکیە، نە لە ئێران، نە لە عێراق و نە لە سووریا تو نەهاد و ئەنیستیتۆی مەردەمیت نییە. خەلەعە قودرەت و خەلەعە دەسەڵات ئەم وڵاتە ئەشێوێت بۆ چون هیچ نەهادێکی لەسەر خواستە هیچ مەردمێ دروست نەکریاگە. جوولەکەی جیهانی نظامە سوڵتە بریتانیا و ئەمریکا دروستی کردگن. ئەمانەی وانە ئەوێ دەستنیشاندەی ئەوانن. هیچ وەخت ملەتێ بە ناوی ئێران مەوجود نەوگە کە دادگستەری دروست کات. ملەتێ بە ناوی ئێران مەوجود نەوگە ئەرتەش دروست کات. ملەتێ بە ناوی ئێران مەوجود نەوگە. ئەمانە خۆیشان ئێژن ئەگەر نظام لە بین بچێ خەلەعە قودرەت دروستوی ئێران تەجزیەوێ. خۆیان وایژن. تورکیە تەجزیەوێ، عێراق تەجزیەوێ، سووریە تەجزیەوێ. بۆ چون ئەوەی کە ئێرانی هێشتگەسۆ مەفهومێکی انتزاعیە بە ناوی دەوڵەت، سیستەم، بروکراسی، بازار و دەوڵەت. ئەم سیستەمە بترازێت تۆ هیچ ئەنستیتۆیەکە نییە. با ئێستا من نوکتەیەکتان پێبێژم. لە توولی جەنگی جیهانی دووەمە ئەنستیتۆهایە کە لە وڵاتەکان هەبوون و
و نەهادەکانە خودە یەهودیەکان لە کوشتنی یەهودیەکان دەستیان بوو. ئامە خیلی مهمە بیزانن. یعنی چی؟ یعنی پۆلیسی لە هەستانی وا پۆلیس بوو 4 ساڵ بەر لە شەڕەکە لە ماڵی جوولەکەکان پارێزگاریە کرد. 2 ساڵ دوای شەڕەکە پۆلیسی لە هەستانی و پۆڵەندی ئەگەڕیا بە شوێن گرتن و کوشتنی جوولەکە. هەمان پۆلیس، هەمان کەس ئەربابەکەی گۆڕیا بوو. بنکەکانی یەهودی وا لە یەهودی جیهانی فەرمانیانەگرت. کەمایەتی یەهودیەکانیان ئیدارە کرد، زەواج و تەلاق و چوزانم حەلی اختلافات و پارەکۆکردنەوە. ئەمانە هەر ئەمانەی کە ڕئیسی ئەم جوولەکانە بوون، نهادی ئیدارەکردنی ئەم جوولەکانە بوون، هەر ئەمانە لێ و دوا خەڵیان ئەبژارد کێ بنەماڵە بەهەنێرن بکوژێ، کوێ بەهەنێرن بۆ کوێ. ئاڵمانیەکان وایان لێکرد بوون. ئەمانە تا دوێ کە خوێنیان خۆشەکرد لە ناوی جوولەکەکانە و کێشەکانی جوولەکەکانیان بەرتەرەفە کرد، ئیمڕۆ بۆ دەوڵەتی ئاڵمان کاریانە کرد. ئەمتانە لەبیر نەچێ. خاندانی شیوخ و خاندانە دەولەیە دروستکریاگە تەوەسۆت نظامە سڵتە، پاشاکان، دەولەکان و شێخەکانە کوردستان کوردەوار. هەر ئەمانە لێ و دووە لە ژێرە ناوە دەوڵەت ملەتە تازە دەوڵەت ملەتیان دروست کرد. هەر ئەمانە ئیستەیشە شتێکیان بە ناوی حیزبەوە دەسۆ. جەلالە کوڕە شێخ حەسامەدین، جەلالە کوڕە شێخ حەسامەدین، مەسعودە کوڕە مەلامەچەیە خاندانە ئەولسەلامە بارزانیە شێخە نەقشبەندی. تەوجۆکەن یا کوڕە دەولەکانن. هەر ئەمان ساختارە قەدیمی کە بۆیان دانیاگەن، هەر ئەمە ئیستەتێت لە شێوەی جەدیدا نەقشبازیەکە، نەقشێکی تربازیەکە. بۆیە تۆ لە جینۆسایدە هەڵەبجا ئەبعادێکی وەسیع لە تاریخێکی تەوتەئە و تاریخ نابودکاری دەستەمۆکردن، حەپەلوشکردن سەرزەمینە کوردەوار و ئومەتە کوردی ئەدۆزیتەوە تا ئەگا بە لەختەیە هەڵەبجە، ئەگا بە ئەنفال زەق ئەیبینی، زەق ئەیبینی، ئەگەر تەختە قاپوو نابینی، ئەگەر دەرسیم نابینی. وا 220,000 نەفەر بە ئەتلافە خۆیان 220,000 نەفەر بە واتەی خەڵکی 1 ملیۆن نەفەر کوردیان کوشت. بۆ ئێوە جالبە لە هیچ کوێی دنیا دەوڵەت ملەت بەم شێوە دانانرێت کە لە ئەم 4 وڵاتە دائەنرێت و بە کوشتن و کورد دەست پێکات. کوردە قەومی ئیتنیکی و تا بە ئیمڕۆ بەردەوامە. دوژمنە عەرەب کێس کورد، دوژمنە فارس کێس دەوڵەتە ئێرانی کێس کورد، دوژمنە دەوڵەتە تورکیە کێس کورد، دوژمنە سووریە کێس کورد. دەوڵەتە و ئیتحادە ملیە دەوڵەتە ئێرانی ئیشە دژمنێکی بێ بە ناوی کورد تا ئێرانیەکان کە معلوم نییە کێن لە بەرامبەر ئەم دژمنە یەک بگرن. عێراقیەکان ئیشە دەرمقابلە مەقولەیە کوردی یەک بگرن. تورکەکان لە مقابڵە کورد ئیشە یەک بگرن و ئینکاری بکەن کە کوردیان هەزۆ تورکی کێویان هەست. تەوەجۆکەی ئەوا سەرزەمین ئەخورێت، ئەوا ئێمە ئەکەنە قەوم و ئەوا بەرەو ئەگرا ئێمە تێرن. بۆیە بەڕەسیکردنە ئەمانە فرە واجبە کە ئێمە بفەهمین بە کامە مەسیرا خەریکین تێ ئەپەڕین، لەگەڵ کیا دەستە و یەخین. نەهاتهای بینالمللی فرە قەشەنگە بڕین دادگای لا هەیە ئەمریکا لە پشتمانە. ئەمریکا بۆچی لە پشتمانە؟ لە پشتە کێس معلومە ئەمریکا لە ڕۆژ ئەوەڵ لە پشتە شێخ عەبدولسەلامە بارزان بووگە. بریتانیا یەهودیەت و مەسیحیەت لە پشتە شێخ عەبدولسەلامە بارزان بووگە، دروستیان کردگە. لە پشتە شێخ حەسامەدینە باوکە ئاغای شێخ جەلالە تاڵەبانی بووگە. تۆجۆکەن تۆ ئیشت بفەهمی ئەمانە پشتە کێن و تۆ ئیشت چیت لێ بسێنرێتەوە. تۆ ئیشت بفەهمی ئەمانە چۆن ئەم دنیایە نەگرت، کار کردەتۆ وەکو حەشیمەت و جەمعیەت چییە. تۆ ئیشێ دەستەمۆویت بخۆی نوزە لێوەنەیەت بەکاربێری بەرهەمبێری ئەپەیشەنەیەت ئەگرا بە تۆ ڕەبتێکی نیە، تۆ ئیرادەیەک نیە، تۆ کەسێک نیە، تۆ فەرهەنگێکە نیە، تۆ حیچێکە نییە. تا ئەگرا ئەیگرم لە مقدماتە ئایندا
بەشێکی تر لەم داستانە بەحسەکەم. کاک عەبدوڕەحمان ئەگەر تەشریفتان هەست بفەرمونون تا ئێمە بڕۆینە سەر کتێوەکەی ئاغای حاتەمە منبەری و نەقدە حیزب دموکرات. ئەگەر ئێوە ئەمە نەزانن وەخت نافەهمن ئەم حیزبانە کێ دروستی کردن، کاکە لە ناو دڵە هیچ مشت و مڕێکی اجتماعیە نەهاتنە سەدەر و جامعەی کوردەوار هیچ وەخت دوو قوتبی نەوگە، هیچ بەحسێ بە ناوی بەحسە کەی لە وەتەنبوون و پاتریۆتیک بوون لە کوردەوارە مەترەح نەبووگە. ئەمانە کێ ساپۆرتی کردن، کێ چەکی پێیاندا، کێ پولی پێیاندا، کێ ئەسڵحی پێیاندا، لە خۆی و چۆن ئەم ڕێکخراوانە دروست کردیان، کێ دروستی کردن؟ هیچ کەم پرسیارە ناکە. هەر لە خۆی وژی شۆڕشە کوردی، چه شکلی شۆڕشە کوردی، چۆن شۆڕشە کوردی؟ کاک عەبدوڕەحمان وەختان وەخێر. ئەم کاتتان باش. سڵاو کاک پەیمان، دەنگم هەیە؟ بەباشی کاک عەبدوڕەحمان من تیکێکی تر ئەزافە بکەم. من ئەم مقدمە هاتم ئێوە بفەهمن وەختی ئێمە ئیستە تحلیل خاطرات ئاغای حاتەمە منبەری ئەەکەین، ئێوە بزانن حیزب دموکرات کێس عەزیزم، حیزب دموکرات ئەنیستیتۆی دروستکردیاگە نەهادە. تو ئێش ئەم نەهادە بناسی، ئەم نەهادە ئێشێ بمێنێتەوە ئەفرادی مهم نیەن، ئەوانەی کەوانە ناویان مهم نیەن. حیزب دموکرات مهمە. حیزب دموکرات ئەو جار ئادرسە بۆ کورد، بعد حیزب دموکراتەکە بناوە کورد قسە ئەکا. حیزب دموکراتە ئێشێ بمێنێت و مێژوویەکی بوێت و بە مێژوویەکە هاتووێت و چێت، ئەمە هوڤیەت دروستکردنە. بزان خەڵکینە ئێوە ئێستا فرە کەسێکەوێنن لە شاری سلێمانیە لە پڕێکا بوو گەسۆ کوڕێ بە دزی و فزی و بە درۆزنی و بە هەرچی. ئەم کاورا ماوەیە هەر دۆلار ئەخوات و وڵمە گۆشت و سێکس، ماوەیەکی تر بیر لەوە ئەکاتەوە بۆ خۆی ناسنامەیە دروستکا بێژێ من بەگی کوڕی بەگ بووگم، ئاغای کوڕی ئاغا بووگم، لە خۆی وامە پێ نەهاتکە. تەوەجۆکەن لە خۆی من بەم پارە نەگەیگم بۆی لەقەبی گەرەکە ئەڕوا مێژوو دروستەکا بۆ خۆی. تۆ هەروان لە پڕێکا ناتوانانی بوویتۆ کوڕێک، ئیشت بە مێژوویەکا تێپەڕیت. بۆی ئەم نەهادە حیزب دموکراتە یەکێتی نیشتمانە پارتی دموکراتە ئەم پەکەکە ئێشێ بە مێژوویەکا تێ بپەڕێن تا ببن بە ئادرسی خەڵکی کورد. بەڵێ فەرموون کاک عەبدوڕەحمان. بەڵێ کاک پەیمان، هیوادارم دەنگم باش بێت. بەڵێ باشە، زۆر بەباشی. بەڵێ ئەم کاکە حاتم منبەریە لە کتێبێکی خۆیە کە بە ناوی ئازار و ئەزمون کە هەڵبژاردەی بنەوەریەکانی پێشمەرگایەتی خۆیەتی لە لاپەڕەسی و هەشتی 398 لەژێر سەردێڕی لە پەراوێزی خنکانی هەڵەبجەدا و چۆڵکردنی ناوچەی هەورامان بۆ هەمیشە وا دەڵێت. چەند مانگ پێش کارەساتی هەڵەبجە جگە لە هێزی شاهۆی حیزبی دموکرات کە دایمەن لەو ناوچەیەدا بوون، مەڵبەندی یەک و هێزی زاگرۆس لە دەرەتفێ و مەڵبەندی دوو هێزی دووی ڕێبەندان و هێزی بەیانیش لە هانەگەرمڵە نیشتەجێ کرابوون و بە قسە خەریکی حەسانەوە بەڵام بەکردەوە لە بەرەی شەڕێکی پڕمەترسیدا بوون. ئەوە زۆر باشە، ڕای بگرە کاکەگیان. کاک عەبدوڕەحمان، ئێمە تا ئەم دەقیقە زانیمان لە زارە ئاغای حاتەمە منبەریوە، نەک فقط هێزە شاهۆوا لەوێ. پەس شاهدیە کاک تەهای خوسرەوی دروست لاو دەرهات. تبقام قسە جارێکی تر هێزەکان بخوێنەوە. ئاغای حاتەمە منبەری ئێژێ لە ژێر بیانووی حەسانەوە، خۆیش ئێژێ درۆست، قرارە بکەوینە ناوی شەڕێکی گەورە. ئەمیشە تەخەیوڵە خۆیسی نەخێر، قرارە ئەم شەڕێک تەواو بووگە، کاریان تەواو بووگە، ئیستە ئێشێ بگەڕێنەوە. ئەربابە گەورە دەستوری داگە پێیان کەسی تر بەسە تەواو، ئیستا لە قۆناخێکی ترا تێپەڕین، لوتفەن بیان کێشنە دەرەوە. وەکو ئەم ڕاستانەی واجە دیدەن مچە کردی 85 داوە کوشتوتیان تر بەسە بڕۆ جارێ مچە دووبارە پێتێژین کەی بێرۆ. تەوەجۆکەی خۆ ئێستا دیسانەوە بیخوێنە کامە هێز بوون. دەڵێ هێزی شاهۆ حیزبی دیموکرات کە دایمەن لەو ناوچەیەدا بوون، مەڵبەندی یەک و هێزی زاگرۆس لە دەرەتفێ و مەڵبەندی دوو هێزی دووی ڕێبەندان و هێزی بەیانیش
لە خانەگەرمڕە نیشتەجێ کرابوون بە قسە خەریکی حەسانەوە بەڵام بەکردەوە لە بەرەی شەڕێکی پڕمەترسیدا بووین کە هیچ بڕیارێکی لە دەست و دەسەڵاتی خۆمادا نەبوو. سەرجەمی پێشمەرگەی حیزب لەم ناوە ئەگەیشتە نزیک 500 کەس 500 تا 700 کەس. پس لەگرا کاک هەورامان ئێمە ئەفەهمین کاکتەهای خوسڕەوی دروست وتی ئەویش ئێژێ 500 تا 700 کەس. تەوەجۆ بکەن خەڵکی کوردەوار 500 تا 700 کەس پێشمەرگەی ئامادەی ڕەزم مەیدان دیدە شەڕکەر ئامادە نا پیر و پاتاڵ نە پەکەوتک نە هێزە ئەلەکی نا پیرەژن و پیرە پیاک پێشمەرگەی شەڕکەر عەقبەیە ئەمانە ئێشەی 1500 نەفەر وێ. پس لەگرا باس لە ئامارە 500 تا 700 نەفەر کاکتای خوسڕەوی وتی 800 ئێمە وتمان 500 ئێستا نێوانەکەی بگری لە قسەی ئەمانە 600 بەسەرەوەیە. هێزی مسلحی مەیدان دیدەی شەڕکەری ئابدیدە وا لە ئەوێ دانیشتگە. ئەم ئێژێ واینە ناوە پلانێکی مەترسیدارە. ئیسە با بڕین مەترسیەکان بەڕەسیکەن. بەڵام ئاغای حاتەمە منبەری کە خۆی لەوێ مەوجودیەتی بووگە نایژی ئەو ئێژێ لە ژێر ناوە حەسانەوە چییە تۆ تەمامە نیروەکە و خارج کردگە. بزانە کاکە هەورامان ئێمە ئیشێ لەگرا شتێ مشەخەسکەین. ئەمانە ئەیانوت ئێمە شارە سنەمان چۆڵ کرد وتمان با خەڵکە سنە نەکوژێت. ئێمە وتمان دێ باشە بوو تەپۆڵکەکانتان چۆڵ کرد خۆیتر نەترسیان گاشە بەردەکان بکوژرێن ئەترسیان جوابێنەتەوە و نەمانتوانی و نازانین و نازانین چی بوو دێ بەڕاستی و شەڕە و ئیستا بۆ ئێمە دەرکەوت سەرکردایەتی حیزبی دموکرات و هێزەکەی خۆی وا هێزە گریلاییە وا لە ناوە ناوچەکە ئەسوڕێت و بەسەر ماڵە مردم و گیرفانە مردم و لادێ خراو ئەکات. ئیستا بە فەرمانە خۆی وت کەسی بکێشێنە دواوە گشتی هاتکەس و وەڵا بێن دەگرا پاڵکەون بۆ خۆتان ئستراحەتکەن. یەک سوعالێشێ بکرێت لەوانەی کە پێشمەرگە بووگن. کاکتای خوسڕەوی بنووسە ئایا هیچ وەخت لە تو لە تاریخە ئەم چەندین ساڵە کۆمەڵە و دموکرات بە تەمامە هێزەکانیان وتیانە بێنەوە بۆ پشوو ئەمیانە وتکە کە ئەمە جاری مەسەڵەن پەنجۆم وێ شەشۆم وێت من فکر ناکەم. خۆ بە بەهانەیەوەی کە بێنەوە پشوو بدەن بە قسە قەوڵە ئاغای منبەری ئەمانە ئەیان کێشنە دەرەوە. بەڵێ فەرموو کاکە. دەڵێ جگە لە پێشمەرگە ژن و مناڵ و پیاوی پیری ژمارەیان ئەگەیشتە شتێک لەو بابەتە خواردن و ئیمکاناتی ئەم جەمعە لە شاری سلێمانی و هەڵەبجەوە دەهات. خۆ بێسە کاکەجان لەگرا ئێمە تێگەیشتین کە ئەوەنەی کە هێزی شەڕکەر بووگە ئەوە نیشە پیر و پاتاڵ و ژن و مناڵیش بووگە قسەی من دروست و 1500 نەفەرێک بەگشتیانەوە ئەوە بووە 800 تاو لە ناو پایگاکانی دەوڵەتی عێراقەوە تێپەڕ دەبوو پاشان ڕێگای سەعاتێک بە کۆڵی هێستر و کەر دەگەیشتە بنکەکانی ئێمە. هەرچەند زۆر جار هات و چۆی پازدار و کاربەدەستانی ئەرتشی ئێران بۆ بنکەکانی یەکێتی ئەبووە هۆی نیگەرانی و ناڕازی بوونی ئێمە، بەڵام چەند کەس لە بەرپرسانی یەکێتی نیشتمانی کوردستان ئێمەیان لە هەموو جموجۆڵێکی دەوڵەتی ئێران ئاگادار ئەکرد و لە بەرامبەر ڕەخنەی ئێمەشدا بۆ هاتوو چۆی ئێرانیەکان بۆ بنکەی ئەوان بە پێکەنینەوە ئەیانوت کە دەستان بۆ بەرن دەستیان ئەبڕین. بەڵام پەیوەندی ئێمە و سپای عێراق لە چوارچێوەی هاتوو چۆکردنی ئێمە بەناو سەیتەرەکەی ئەواندا تێ نەدەپەڕی و هەڵبەتە ئەوام کردیانی لە بینی دوو کەوانەدا نووسیوەتی ئەواندا تێ نەدەپەڕی و قەت سەربازێکی عێراق نەهاتە نزیک بنکەیەکی ئێمە و هیچ پێشمەرگە و هیچ پێشمەرگە و بەرپرسێکی ئێمەش بە ئاشکرا هاتوچۆی سەنگەر و بنکەکانی ئەوانی نەدەکرد. 2 هەفتە پێش هێرشی ئێران بۆ سەر شارە زور و هەڵەبجە 2 بەرپرسی یەکێتی هاتنە لای ئێمە و بەرپرسانی ئێمەیان ئاگادار کرد کە ڕژێمی ئێران بەنیازە هێرشێکی بەرین بکاتە سەر هەموو پارێزگای سلێمانی. ئەم بەرپرسە ئێمەی دڵنیا کرد کە نەک هەر هەڵەبجە و سەید سادق بەڵکو و دوور نییە سلێمانیش بگرن و یەکێتی پارتی و حرەکەی ئیسلامیش کاکە بیگرە بێزەحمەت بیگرە.
لەگرا نوکتەیەکی مهمی وتوتی بە بەرچاوی ئێمەوە هێزەکانی یەکێتی ئەفسەرەکانی سپای پاسدارانیان هاوردە ناوە بنکەکانە خۆیان لەو جێگەوە ئەمان سەنگەریان گرتکە. حزب دموکرات ظاهران تەکە ئێران شەڕەکە تەکاتش ئێران شەڕەکە. حزب دموکرات ئەگەر واقعەن تەکە ئێرانە شەڕەکە ئێشێ تەحمل نەکات ئەفسەرەکانە سپای پاسداران تحت ناوە ارتباطە تەکە یەکێتیە بین شناسایی منطقە بکەن. ئەفسەرە سپای پاسداران چیەکە لە مەقڕ یەکێتی ئەگەر بۆ شناسایی منطقە نهاتکە؟ سوئالی ئیسە. حزبی دموکرات مەگەر تۆ لەو منطقەی نەوسوە نیتە بەری شەڕە چۆن ئیجازە ئەدەی دەمە قۆپان لە پێیەکی تر ئەفسەری دوژمنێک کە تۆ وا لە سەنگەرا تەکی تۆ بێرێت سەنگەرەکانی تۆ شناسایی بکە بۆ ئیجازەی پێدەی؟ ئەمە سوئالە نە؟ تەوەجۆکەن پس تۆ لەگرا ئەوێنیت یە هەماهەنگیەک بین حزب دموکرات و دەوڵەتە ئێرانی و یەکێتی مەوجودە. ئەنا من کاکە عەبدوڕەحمان هەموو عەقڵێک ئێژێت من لەگرا سەنگەرم گرتگە تەجهیزاتم وا لەگرا وامە بەرەی شەڕەتەکە ئێرانە ئەویشە بنکەی یەکێتیە. ئەفسەرە ئێرانی بۆ تێتە بنکەی یەکێتی ئیلا ئەوەی کە شناسایی منطقەکە بکە بزانێ چەک و چۆڵ چۆنە و ئیستحکامات چۆنە و جەبهەی شەڕەکە چۆنە مەگەر بۆ ئەوە نایێت. من چۆن تەحمل ئەەکەم لە یەکێتی ئەو دوژمنەکە کە من وامە سەنگەراتەکیا بیریتی ئەو بزانێ من چەندێ چەکەمەز چەندێ هێزە مەز دەگرا چۆن من ئەمە تەحمل ئەەکەم؟ تۆ لە ژێرە ناوە چی ئەمە قبوڵەکەی؟ دەی ئێمە یا ئێشێ قبوڵکەین ئەوانەی حیزبی دموکرات مشتی ئەحمەق و کەرن یا ئێشێ قبوڵکەین سەرکردایەتی حیزبی دموکرات هەر لە ئەوڵەواتە سپای پاسدارانە. دروستە؟ ئەمە ئەقلی جەنابوو ئەیگرێت؟ ئێشێ خەڵکی لە خۆی سوئال کاکە ئەمە مەگە شەڕ نییە؟ حتا بێژین یەکێتی بێژێ کاکە من وابەستەم و ئێران فشاری باوگم ئاغای یەکێتی تۆ حەقەتەز بۆ هەرکوێ بێریتی ئەمە منتەقەی ئێمە نایریتی تۆ هێزە ئێرانی بێری تەگرا بۆ شناسایی ئێمە تێت ئەدەین لە هێزەکەت و ئەدەین لە ئێرانەکەی کوژین هەواسە دوێ کاریوانەکەی. درۆسە کاکە گیان کاکە ئەمە چۆنە هیچ قانونێکی شەڕ دەرمەوردی ئەمانە سادق نییە؟ بۆ سادق نییە؟ بۆ هەمووی قاوقەوانینی شەڕیان ئەمانە ڕژانگە سوویەکە کەس حاڵی نییە ئەمە چی؟ ئەمە شەڕە گاگەلیە؟ ئەمە چییە؟ هیچ پرەنسیبێکی تیان نییە. خۆ کاورای حاتەم من بەریش نازانی باو کڕۆ لەم بەحسە قۆڕە. بەڵێ بەڵێ وتی دنیا سلێمانیش بگرێ دیسان بەوتەی ئەم هەواڵە یەکێتی کاکە ببەخشە من کە تەوزیح حەدەم جەنابە تێپەڕیگی من لەو جێگە گرتگمە دووبارە بێرۆ چوون نە من لە بیرمما نە خەڵکی لە بیریما. بەڵکو دوور نییە سلێمانیش بگرن و یەکێتی و پارتی و حرەکەی ئیسلامیش هاوکاری ئێران دەم هێرشەدا دەکەن ئەلەراوەستانی دیسان بەوتەی ئەم پس بۆ بۆخشە کەواتە ئیستا ئێژێ هەواڵێکی یەکێتی نیشتمانی هات بە ئێمە خەبەریدا. ئێمە کێس ئێمە حتمما سەرکردایەتی حیزبی دموکراتە ئەو گشتە هێزە ئەو گشتە نیر و مسەلحەسە بە ئەوانی وت کاکە گیان ئێمە بەنیازین بین هەڵەبجە بگرین. ئیستا سوئال ئاغای یەکێتی چۆن سڕە ئەمەلیات نایژی؟ براکەم با من مثالێکتان بۆ لێ بم. هیچ کەسێک لەم دنیا ئەمەلیاتی ناکات و تا دقیقەی ئاخر بە سەربازەکانی نایژی ئەمەلیاتەکەین لەبەر ئەوەی ئەمەلیاتەکە لەو نەچێ. مەسەڵەن گەرەکیانە مەسەلە نێژم گەرەکیانە لە حاجی عومران و ئەمەلیاتکەن هاوکات کە هێز ئەوەن بۆ حاجی عومران هێزیش ئەوەن بۆ ئیلام هێزیش ئەوەن بۆ پەروێزخان. بۆچی؟ بۆ خاترەوەی دوژمن نەزانێ هێرشەکە لەکوێ ئەکرێت. ئەمە یەک. دوو حتا شەوی ئەمەلیات نایژن بۆیە ئێژێت بە ڕەمزی مەسەڵەن یا زەهرا شەو ئەمەلیات دەست پێیەکە کەوتیان یا زەهرا ئەمەلیاتە یا ئیتەخۆ نایکەنەوە قاڵ عالەم و ئادەم بزانێ کاکە ئەمە چه ئەمەلیاتێکە تۆ لە پێش ڕوو بە عالەم و ئادەمێژی. کاورای یەکێتی هاتکە بە حیزبی دموکراتی وتکە تەبعەن حیزبی دموکرات دەشێوە بەعەس بێژێ وانییە دەی ئەمە چه ئەمەلیاتێکە تۆ لەبەر و ئەمەلیاتەکەت فەشەل پێ هاور بگە و عێراق زانیگیسی.
پس لەگرا ئێمە ئەزانین بە 100 شاهید بە قسەی هەموو شهود عێراق ئەزانێ کاکە خەڵکە وەبجە ڕواتە قایمەقامەتی ئێژێ ئێران هێرشەکە بیستکمانە هێرشەکە چەکمان پێ بە ئێژی بڕون بەیوە ڕەبتی نییە. عێراق ئەزانێ ئەسڵ قەرارەم هێرشە بکرێت. خب تەبیعەتەن ئەمانەی سەرکردایەتی حیزبی دموکرات وتکیانە بە قاسملو ئەی ئەو بۆ حرەکەتێ ناکە، بۆ هیچ کامیان حرەکەتێ ناکەن چون گشتیان مطمئنن معاملەکە هەیە ئستێشە سناریۆ قەشەنگ بخولقی لە وەسەتە ئەما و داستانە حماسە و قەهرەمانی و ئەمانە بێتە دەرەوە تەوەجۆکەی ئیدامە بە. پس ئێمە تا ئەگرا زانیمان ئەمەلیاتە ئێران هەنووز دەسی پێ نەکردگە لەو چووگە گشتی ئەزانێ و ئاشکرای عالم ئەوەی نازانێ خاجە حافزە شیرازیە چون مردگە گشتی ئەزانێ. بەڵێ فەرموو ئیتر لەگرا ڕازداری و ڕەمزداری و باسیمەکە و تاپسیکرێت و ئەمانە هیچ معنایەکی نییە. ئەسڵ ئەمانە کاکە هەموو شتێکی شەڕیان ژێر و ڕوو کردبە بە هیچ کوی دنیا وا شەڕ ناکرێ و ئەکرێنێ. دیسان بەوتەی ئەم هەواڵە یەکێتی قەراریشە دوای ئازادبوونی واتە ئازادبوونی ئەو ناوچانە ناوچەکە بدەنە دەست هێزە کوردیەکان. جا ئالەگرا دووبارە ئەمیش خونجاندی ناوچەکە بۆ ئێشە بیدەنە دەسە هێزە کوردیەکان. من خۆم کەڵم کوشتگە بۆ ئێشە بیدەمەوتو لەسەرجی من خۆم فیشەکەم تەقاندگە کاکە گیان ئەسڵەن ئوسولەن ئێژێ کارە ئینسان کاری با لە هەرچە هینی ئەوە. مەسەلەن تۆ ئێستا ئەڕۆی پارچە زەمینێکە دۆزی تۆ هەنی کەس نییە پڕە لە بەرد هەموو بەردەکەی کۆ ئەەکەی تۆ دیوار بە دەورای کێشی ئێژی هینی منە خەڵک تێ ئێژێ بۆ ئاتەکردگە ژی کاکەم زەمینە من دەرم هاوردگە ڕاوکردن جناب ئەڕۆی بۆ ڕاو فیشەکی ئەتەقینی کەوێگە کوژێ هەرکە دەستی بۆ با فیشەکی دوومی لێدەی بۆ چون تۆ ئەم فیشەکەی کە داکتە لەوکەوە ئەو کەوتە بێگیان کردگە کارت کردگە و ئەو کەوە هەنە تۆسوانیە. دەوڵەتە ئێرانی فیشەکە تەقینی خومپارە ئەتەقینی خەڵک تێرێ سەرباز تێرێ پارەی تیا سەرفەکە بۆچی ئێشە بیداتۆ تۆ پرسیارە بۆ ئێشی بیداوە تۆ بۆ تۆ فکرەکەی تۆ ئازادیەکەی تۆ ئەم شایعە بۆ ئەەکەی لەبەرەوەی لەگرا ببێ بە سەنەدی تاریخی ئەیداتە دەسی ئێمە حکوومەتەکەین بۆ خۆی ناتوانێت حکوومەتکە خۆی گەوجە خۆی دەی تۆ کێی ئەی تەبیعەتەن ئاڵمانیش وەختیش و فەڕەنسەی گرت دانێ فەڕەنسەوی دانیا سەرە دەوڵەتە فەڕەنسا بەڵام لەژێر دەست ئاڵمانە بوو بۆ ئێستا ئامریکا ئێران هادی عامری دانانێ عێراق ڕێک وا لە ئیستعمارە ئێرانە ئەسم بەشێ لە خاکە ئێرانە تۆ خوات یەکێتی ئیستا سپای قودس هەیەیانی سپای قودسی تر هەر ئەو وەختیشە سپای قودسوگی ئازادی ئەکا بوو کێ کورد تۆ کوردی چۆن تۆ کوردی کێ بە تۆ وتکێسی تۆ کوردی تۆجۆکەی لەگرا دووبارە دروێت ئەم هەواڵە وتی ئازادی یەکەین ئەیدا دەسی ئێمە حکمی یەکەین تۆ بەچی تۆ حکمی یەکەی بەچی تۆ حکمی یەکەی بە پلان تۆ بە پلانە ئابووری تۆ بە پلانە پاراستنە خەڵک تۆ بە کامە پلان کاکە گیان بۆ خاتری ئەوەی لە دیبەیتەکە دەرتان نەکەم ئەوڵان هەم ئەدەبتان بوێت هەم بفەهمن کاک هەورامان میوان نییە کاک هەورامان هاتکە کتێبی بخوێنێتەوە و من تەفسیری بکەم حاڵی ناوی تا بنێەوەم لە گوێچکەت فڕە بەمە دەرەوە خۆ برزیلی قسە ناکەم خەریکە مۆزوانە دایکی قساکەم دروستە کاک هەورامان جەنابە قەرار بوو بخوێنیتەوە من تەفسیری کەم وانە بەڵێ وایە بە تاکید دەی فەرموون گوێمە دەرێ ئەو شتانە شەرە بن گەشتینە ئەوەی ناوچەکە بدەنە دەست هێزە کوردیەکان بۆیە پێشنیارتان پێ دەکەین کە هێزەکەتان یان هیچ نەبێژن و مناڵەکەتان لەم ناوە دوور ئازار و دوور خەنەوە با تووشی لە گەمارۆ کەوتن و گیر و گرفتی خراپ دەبن ئەمە کابرا یەکێتی بەمانی هێزەکان لابووە ئەگەر هێزەکان لاناوەی ژن و مناڵەکان لابووە تۆ تەوەجۆ بکە لەمە تۆ سەیرە ئەم بەزمە بکە دەی لێ دوات چی ئەم هێزە شەڕ بکات تەکتانە ئەم هێزەی شتەکە تووا شەڕ بکات معلوم نییە وەلێ ژن و مناڵەکان گیانە خۆت بوەرە دواوە جاری تەوەجۆکەی
فەرموو. ئێمە پێمان وان نەبوو لە دەسەڵاتی سوپای ئێراندا هەبێ شنروێ سوونێ و باڵام بۆ کە هەر کامەیان هەزاران سەرباز و سەنگەری بتۆنی و کاناڵ و جێگای سەختی سوپای عراقی لێ هەڵکەنرابوو دەربێن، چونکە پێشتریش دەیان جارێریشیان کردو بوو تێشکا بوون. بەڵام ئەم جارە دۆستانی یەکێتی زۆر بە دڵنیاییەوە قسەیانە کرد و زۆریش دڵخۆش بوون کە حتمما ناوچەیەکی بەرین ئازاد ئەبێت و ئەوان ئەبنە حاکمی. من بەش بە حاڵی خۆم ساڵێک دواتریش هەر کات بیرم لەم ساکارڕوانینەی دۆستانی یەکێتی نیشتیمانی ئەکردەوە قسەیەکی خۆشی فتاح گاویانم کاویانی فتاحی کاویانی وەبیرە هاتەوە. بەڵێ کاویانی بەبیرە هاتەوە و لەبەر خۆمەوە بەو پەڕی دڵ برینداریەوە نەم ئەتوانی پێشی پێکەنینی خۆم بگرم، یعنی زۆر پێکەنیوە. کوڕێکی بەتەمەنی ڕەبەن دایکی زۆر نەخۆش بوو، کوڕە ئاواتی بوو دایکی بمرێ و باوکی ژن بێنێ. ڕۆژگار وای کرد پێچەوانەکەی ڕوویدا و بەجێ دایکی باوکی مرد. دایکی شوو کرد و ئۆکێ. کاکە عەبدوڕەحمان ئێستا ئالەگرا ئاغای حاتەمم مەمبەری کاک هەورامان ئێژێت من فرە پێکەنیم بە ساکاریە یەکێتیە نیشتمانی وە بیری قسەیەکی کافتاحی کاویان کەوتمە و گویا کوڕە جوانێک پێی خۆش و گە باوکی بمرێ دایکی بمرێ تا باوکی ژنێکی تازە بخوازێ جوان بخوازێ ئەم دڵی دا و حەسان دەسێ بێرێت و ژنەکە خوا کردی دایکی نەمرد باوکی مرد. ئەم جارە دایکی چوو شوویەکی هاوردە ماڵەکە، یانێ بە پێچەوانەی. یانێ تۆ سیرکە لەم خوێندنە و لەم تەوجیهکردنە خۆ ئەم یەکێتی نیشتمانە و ئایشە شۆڕشە مردمە کوردوێ شۆڕشە نەوشیروان مەسەفای واتیە مەلا بەختیاری واتیە مەلا ڕێوی جەلالی واتیە مام جەلالی واتیە و گەورەترین سیاسەت مەدارە خاوەرە میان نەسوو. ئەمە نەیفەهمیگە من و تۆ ئەفەهمین تۆ هیچ ئێرادەیەکە بەسەر دەوڵەتە ئێرانان نییە. ئەمە گەوجوبن و گێژوبن و فرە سادەوگن و تەوەجۆ ئەەکەی بزانە ئێمە چۆن هەرچی شتە ئاسانیەوەکەینەوە بۆ خۆمان، چۆن ئاسانیەوەکەینەوە و حەزی پێەکەین خۆمان گەوجکەین و خۆمان ئەحمەقەکەین. یەکێتی نیشتمانی لە ئەووەڵە دەوڵەتە ئێران دروسیەکە دەوڵەتانە منتەقە دروسیەکەن بە وجودە ئەوانەوە. کاکە هەورامان من یەک دقیقە بە لە وەسەتە کاک تاهای خسرەوی چییە ئەزیزم تەوەجۆی چی بکەم بە کێ بیکەم بکەومە بلۆکردنە خەڵکی نازانم تەوەجۆ بە چی بکەم گەرەکتانە بێن بەشداری بکەن لە دیبیتەکە. ئاخر بابگیان ئێمە لە وەسەتە دیبیت ئەم عادەتمانەنەوە وەکو شتێ بوو گەس و عادەت هەر بنووسن ئێمە قسە بکەین. کۆمنتی خەڵمە خوێنەوە کاک پەیمانەگیرا کاک هەورامان با من یەک تەکلیفێ لەگەڵ ئەم یارانە مشەخصکەمەوە براکە من مبسرە کلاس نییە ئیستێشە دادگای هەڵەبجەز قسە ئەەکەم تەکە دیبیتەکانەوە تەکە خەڵکا وەگەنە من هەر دیبیتەکەمەوە مبسەر خۆ نییە ئەدەبی نییە ئەدەبی نییە چی بکەم گەورە بووگن دانیشن شعورە خۆی دەرەخات ئەدەبی هەز دایک و باوکی هەز بوێت نییەسی چاوی دەرەهات ئەخۆ مبسر نییە من حەد دانیشم خەڵکی دەرکەم. بەڵێ کاکە هەورامان بەڵێ دایکی باوکی مرد دایکی شووی کرد گەشتی ناوێ. بەهەرحاڵ ئێمە بە قسەی دۆستانمان نەکرد ژن و مناڵ و پیر و پەککەوتە لەوێمانەوە و ڕۆژی دەستپێکرانی شەڕیش تازە کار لە کاترازا بوو. وەزعەکە وای لێ هات کە نەک دەربازکردنی ئەو گشت خەڵکە بێدیفاعە بەڵکو ڕزگاربوونی خۆشمان کەوتە مەترسیەوە و خەریک بوو هەموو لە بین بچین. کاکە بێسم لەگرا دەرکەوت ژن و مناڵەکە نەوردە دواوە و ئێمە ڕاستمان کرد 450 نەفەر لەوانە هاتنۆ عیدەیەکی فرایان ئەدام کریان ئاغەیان تەوەجۆ ئەەکەی ئەمانە مەشەیە ئەم چیانە بدایە ئیستا ژیانە خۆیان کەوت کەسە مەترسی بۆ کەوت لە مەترسی 700 دانە پێشمەرگەی شەڕکردن
مەتۆ هەمیشە لە مەترسیانەوەگی بزانە کاک هەورامان با من نوکتەیە بێژم ڕۆژە پرسیارێکمان کرد لە یەکێ لەمانە ئەرێەوە ساڵی 96 بۆ معاهیدەتانی ئیمزا کرد لەگەڵ سوپای پاسدارانە وتی وەڵاو معاهیدێ لەژێر تۆپبارانە بوو ئەرێ سوعال ئەمەسە کاکەمە تۆ پێشمەرگەنی مە دروست نەکریاگی لە جپەی شەڕاوی مەگەر ناوێت تەقەی فیشەک بێ خۆتە پێشمەرگەنیە بەسەر جادەی شۆستا دێمەگە تۆ نایژی من شەڕم کردگە و قارەمانم و گوت لە ناو چەبووگم و داوای من خەریکی شەڕوگەم دەیستی چه شەڕە ئەم شەڕەتەکە و شەڕە چ فەرقێکەکە لە ناوچوونە چی سێرکە ژیانە خۆش ماکەوتە مەترسیەوە بۆ تۆ وەختی ئەچووی تۆ منتەقەیە هەورامان و ئەچووی تۆ منتەقەی کامێران و منتەقەی سنە ژیانە لە مەترسیان نەبوو ئەی ئیستە بۆ تەواو مەترسیدار بووی بۆ تۆ چ فەرقێکەکە قەوشەکانە هەڵکێشەوە بەو شاخانە کوشتن نییە و کوشتنە لەگات دەسە خاسێ بۆشێنە وەسە تاپڕێ بیکەی بە ناوی مۆڵگەیەک چۆلەکە بۆ نایکەی سیر ئەەکەی ئەم سوعالانە جوواونانە و ژیانمان کەوت کەسە مەترسی و کاوراجیجی ئۆخەی و دەڕازەکە و دەژیانی کەوت کەسە مەترسی و دێمە تۆ پێشمەرگە نییەی مەگەر نەچوودی بۆ شەڕ مەگەر تۆ چیت واپێ خۆ گوڵی سوورە پێ نییە کلاشینکۆف و واپێ و خەشا و واپێ و نارنجەک و واپێ و پێڵاوە گیلاسە کردگەسە پێت لە بێروی شەڕکەی وانە ئەی بۆ لە شەڕ دەرەچیت بۆ لە شەڕ دەرەچیت عەجیبە خەڵکی ئێمە ئێژێ من شەڕکەر نییەم شەڕ کەروێری گرتگەم ئێوە شەڕیش کەروێر تانەگرێ شەڕ ناکەن دەرەچێت عەجیبە ئێژێ من شەڕکەر نییەم شەڕ دەری ماڵی پێگرتووم کابرا بە پێی خۆی هات کەسە بەردەمە لێبەی بۆ لێ نادەی وەڵا ژیانمان کەوتە مەترسی و خوا هەڵی ناگری ئەدامە بە خەریک بوو هەموو لەبین بچین و گەورەترین کارەساتی مێژووی پێشمەرگەی کوردستان لەسەر ئێمە تۆمار بکرێ 3 ڕۆژ پێش دەستپێکرانی هێرشی ئێران جارێکی تر بەرپرسێکی یەکێتی نیشتمانی کوردستان هاتە بنکەی کۆمیتەکەی ئێمە کۆمیتەی کرماشان و بە وردی باسی هێرشی ڕژێمی کرد و وتی زیاتر لە 20,000 کەسی هێناوەتە پاوە و مەریوانیش پڕە دڵنیابن هێرشەکە جددیە کاکە گیان ئەمە چنۆ ئەمەلیاتێکە تەمامە دیتەڵزی ئەم ئەمەلیاتە پێشمەرگەیەکی تێ هەڵگریاگی یەکێتی زانیت بۆچی ئێشێ پێشمەرگەیەکی تێ هەڵگریاگی یەکێتی تەمامی ئەمە بزانێ ئەمە چه حفاظەتە کاکە حفاظەتە ئیتلاعات ناوی واوەقەی خۆیوە حفاظەتە ئیتلاعات ئەمە چه پاراستنی ئیتلاعاتێکە وا دانەیە پێشمەرگەی یەکێتی بەڕاحەتی ئەتوانێ بێت ئەم قسانە بۆ حیزبی دموکرات بکە بۆ پاشان ئەمانەی حیزبی دموکرات مەگەر ئەمیانە بە قاسملوو نەوتکە بۆ قاسملوو هیچ حرەکەتێکی نەکردگە هیچ جوابێکی نەداگەسەوە کاکە تۆ قسەی ئاوایشی جددی بیگری وانە بۆ جددی نایگرن مەگەر ئەوەی کە تۆ مامەڵەیەکە لەسەرا کردوێت مەگەر ئەوەی کە تۆ ڕێکەوتنە مامەڵە نییە ڕێکەوتنە فەرمانیان پێ داگەڕ دانیشە هەر وەختی وتمان بڕۆ دروسە کاکە هەورامان خەڵکینە دروسە بەڵێ فەرموون دڵنیابن هێرشەکە جددیە وتی من نازانم بەرپرسانی ئێمە چۆن ئەم وەزعیان بۆ دەفتەری سیاسی و شەخصی دکتۆر قاسملوو باس کردووە و ناشزانم کە ڕێنوێنی و بڕیاری ئەوان چی بووە بەڵام دڵنیام لەوەی کە هەنگاوی پێویستیان بۆ ئەو وەزعە تەسناکە هەڵ نەگرت کامەن دروسە خۆشی دانی پێیانە بۆ هەڵیان نەگرت هاتەمە منبەری بۆ هەڵیان نەگرت خۆت مەگەوجنە لە خۆت بپرسە بۆ هەڵیان نەگرت گەرەکیان و قڕ بوون خۆ قڕنەوەن دیت خۆ قڕنەوەن ئەی ئەگەر قڕنەبوون ئەی چی بوو بۆچی بوو دەی چۆن حیزبی قاسملوو پیاەک گەورە و کە و ڕەحبەرێکی گەورەی کورد بووگە و چۆن ڕەحبەرە کورد بووگە و ئینسانە مهمێک و بە چۆن خۆ لەگرا مشەخەس نییە ئێوەش جوانانەوە خۆ ئێدامە بە کاکیان سەرنجام ئێمە هەروە لە جێگای خۆمان داماینەوە ئەو ئێوارەیە کە بەیانیەکەی هێرشەکە دەستی پێ کرد کەم کەم ژمارەیەک ژن و مناڵ بەرەو هەڵەبجە بەڕێکران کە من وەک سەرپەرستی بنەماڵەکانی مەڵبەند لەگەڵیان چوون بۆ هەڵەبجە بەڵام بە نیسبەت سەرجەمی خەڵکەکەوە تازە دێر بوو
دێر ببوو و بەیانی سەعات چوار شەڕ لەم هەر چوار لاوە دەستی پێکرد و ناوچە بوو بە یەک پارچە ئاور هەر وەک پێشبینی دەکرا یەکەم هێرش لە لای هێزەکەی ئێمەوە دەستی پێکرد هێرشکەران کەوتنە داو و کەمینی پێشبەرگە و شەڕێکی سەخت و دەستە و یەخە هاتە ئارام شتی وا بووە بەڵێ کاکە تەها ئشارە پێ کرد یەکەم شەڕ حیزبی دموکرات نەیانزانی و شەڕیان کرد بڕێدە پێشمەرگەکانیان و هەفتا نەفەریان کوشت کاکتاهای خوسرەوی ئەمەی وت سادقانە وەلی ئێستا ئامانجەکەی بوێ لەوێت تووچی لەگرا نیشان ئەدا ئەو هێزەی حیزبی دموکرات ئەگەر نیەتی بوێ شەڕ بکات لە محوەری تەرین جێگەوە توانی یەسی هێرشە ئەوەڵ بشکێنیت لاشەیەکی فرە بخە ئەویش کەمینێکی حیزبی دموکرات کەمینێک نە حەفسە نیروی شەڕکەر کەمینێ چەند نەفەرە 10 نەفەرە 15 نەفەرە ئەم دەسەی وەشان دەگە تەوەجۆ بکە ئەمە بڵاوەی پێ بکردایە تەمامی ئەو منتەقە عەمەلیاتی بگرتایە کە تاهای خوسرەوی وتی ئەگەر ئیرادەیان بکردایە تا پاوایان نەگرت خۆ ئەمە یەکەم زەربە نیشان ئەدا کە ئەمانە توانی گیانە و دەسە بۆشینن وەلێ چی ئەیان خەسێنیان هێنێتە دواوە ئادێ سەرڕای ئەوە شنروێ بەسەر گشت ناوچەکەدا زاڵ بوو هەزاران سەربازی عێراقیشی لێبوو بەڵام نەتەقەی لێ دەکرا و نەکەس هێرشی بۆ دەکرد بۆ ئێمە کە هێشتا هەموو وەزعی شەڕەکەمان نەهات بووە دەست جێگای سەرسوڕمان بوو کە بۆ ئەم سەنگەرە گرنگەی دەوڵەتی سەدام بێدەنگە یان بۆ ئێرانیەکان تۆپێک بەرەو ئەوێ هەڵنادە زۆر جالبە ئێستا ئێمە تیمان ئەم ئاغایە حاتەمە مندەری و پێشمەرگەکانە حیزبی دموکراتی سەریان سوڕماگە ئەرێوە بۆ شەڕناکەن ئەم هێرشە گەورە چییە؟ فەریدون نامدار وتی کاکە 1500 نەفەر نەبین و بەرەی کوردستانی و هێزە ئێرانەوە 1500 نەفەر نەبین تەقەیشیان نەکردە لە یەکتری ئەمانە چۆن تا هەڵەبجە هاتن خب ئەمە خەریکە دەقیقەن ئەو ئیتتهامی کە ئێمە وتمان پشڕاستیەکاتەوە عێراق ئێران ئەمریکا و بەچەکانیان ڕێکەوتگن لە خەڵکە هەڵەبجە کوژیاک بگرن لە خەڵکە قەزای هەڵەبجە بە هەموو ئەو کەسانێتی یادانیشن ئێستا خەڵکی نەوسووە خەڵکی پاوەز خەڵکی جوان ڕۆز خەڵکی هەڵەبجەز خەڵکی خوڕماڵە کوژیاگیان لێ بگرن و ئەم اتفاقە ئەم فاجعەیە هەڵەبجە اتفاق بکەفێت تا بیگێڕن تا نیشانی بدەن و شەڕەکەی پێڕابوەسێنن ئیدامە بدە هەر سەرسوڕێنەرە بۆ ئەمانە سوال ناتوانن بکەن لە شەڕی نێوان ئێمە و ڕژێمدا دەیان کەس لە هێزەکانی ڕژێم کوژران ژمارەیەک چەک و چۆڵیش کەوتە دەست ئێمە و دژمن بە تەواوی لەبەرەی لای ئێمەدا تێکشکا یەکێک لە کوژراوەکانیان لەم بەرەیەدا کۆنە پێشمەرگەیەکی خۆمان بوو بە ناوی ئەسعەد وەڵابەگی کە ساڵانێک پێشمەرگایەتی کرد بوو نزیک بە 10 کەس لە ئەندامانی بنەماڵەشی لە ڕێزی پێشمەرگەدا گیانیان لەدەستدا بوو کە ئەمە خۆی حکایەت لە تراژیدیایەکی تاڵی مێژووی کورد دەکات دوو پێشمەرگەی خۆشەویستی ئێمەش بە ناوی عیزەت و عوسمان لەم بەرخۆدانە ئازایانەدا گیانیان لەدەستدا کاک عیزەت کە بە عیزەتە کوێر لە ناو خەڵک و پێشمەرگەدا دەناسرا یەکێک لە کۆنترین و ئازادترین پێشمەرگەکانمان بوو لە قسەخۆشی و ڕۆحسووکیدا وێنەی کەم بوو ڕژێم پاش تێکشکان لەم بەرەیەدا بنکەکانی ئێمەی بە خەستیدایە بەر تۆپ و خۆمپارە کە لە ئاکاندا پێشمەرگەیەکی هێزی بەرگری بە ناوی مەحموود گەلێنی بەرکەوت و گیانی لەدەستدا داستان و بەسەرهاتی مەحموودم لە بەشی پێشوو لە پەیوەندی لەگەڵ گوندی گەلێندا نووسیوە و سەرنجی خوێنەر بۆ ئەم بەشەدا ڕادەکێشم شەڕ لە بەرزایەکانی تر و لە دەوروبەری هەڵەبجەش بەتوندی بەردەوام بوو ئەمە دەری دەخست کە جالبە کاکە هەورامان لەگرا شاخە شنروێ ئستحکاماتە محکەمە ئەرتەشە عێراقی یەک فیشەک ناتەقێنێ بەڵام شەڕ بە خەستی لە دەوروبەری هەڵەبجە دەسی پێکردگە ئەویش 200-300 دانە ئەسکەرە بەبەخت ئەکەونە شەڕەتەقەتەکە ئەمە ئێمە چی فیلمە سپای پاسداران دووربینە سپای پاسداران ڕەوایەت فەتح ئەوێنین هێزە ئێران هیچ چەکێکی قورسی پێ نییە کلاشینکۆفی قۆڕ مشتێ لە پێ لوتیان بگری گیانیان دەرچێ لوتیان بگری گیانیان دەرەچێ
خۆ ئەم 700 نەفەر هێزی دموکراتە ئەیتوانی تاپاوە بگری هەمووی بەدەست بگرێت. نەخۆ کاکە بڕۆ ئەگەر ئێوە فیلمێکتان هەست لە هەڵەبجە ئێران بە دەبابە و هەلیکۆپتەرە کوبرا و هەواپەیمای F4 و F4 دێتە ناوە بە من نیشان بن بێژین ئەشۆبی لا فرەچتە قەرقەش سەنگینێ بوو دێ من هەرچی فیلمەوێنم مشتێ بە سیجی خەشاوێ پڕ خەشاوێ خاڵی لعلێ لە پێ لعلێ لە پێ نەوە خەریکن تێنە ناوە بەڵێ ئەمە دەری دەخست کە قسەی دۆستانی یەکێتی ڕاستە و ئێمە لە ناوەڕاستی شەڕێکی قرسدا گیرمان خواردووە. کاکە ببەخشە کامە شەڕی قورس خۆ دێژی تەقەی نەکرد دێم درۆ چیەکی شەڕ قورس دەکەکیە تاکە دوژمنە فەرزیە سریاڵێکیان لە ئێران دروست کردو بە ناوە بەرەرە مشتێ ئینسانی حیوان لە ناوی دەیەکا کۆبوونەوە بە ناوی بەرەرە مانۆڤر نظامیان بوو تاکە دوژمنە فەرزی مانۆڤر نظامی تاکە دوژمنە فەرزی چون 4 کوشتەیاندا 4 کوشتیان تاکە دوژمنە فەرزیادایەن دوژمنێکە نییە تەکە هەوا دەرەکەفی کاورا 4 کوشتەیدا بابەگیان شەڕ تەکە کی هاتەمە منبەری شەڕ و قورسە کی ئێستا تۆ خۆت نەدوێت چنروێ تەقەینەکە سەر سوورهێنەر بوو تۆ لەسەر وت و سەر سوورهێنەر بوو لە خوار و وستێژی شەڕ و قورس کێ لە نێوانە کی خۆ ئیدامە بە ئەمە دەری دەخست کە قسەی دۆستان یەکێتی ڕاستە و ئێمە لە ناوەڕاستی شەڕێکی قورسدا گیرمان خواردەوە بۆیە بڕیاری چۆڵکردنی بنکەکانی ئێمە لەلایەن بەرپرسانەوە درا. کاکە ئەی بۆ بەرپرسان زووتر نەیاندا ئەگەر بەرپرسان بڕیاروە دەستبوون بۆ زووتر نەیاندا بۆ تۆ 4 ڕۆژ زووتر نەهاتیتە دەرەوە خۆ ئەم سناریۆ ئێشێ بۆ بخولقێت بەڵێ لەلایەن بەرپرسان بەڵێ چۆڵکردنی بنکەکانی ئێمە لەلایەن بەرپرسانەوە درا و بڕیاری لەسەر درا تەبعاً بەڵام هێشتا بەشێک لە پێشمەرگەکانی ئێمە لە هانە گەرمەڵە بوون ژن و مناڵەکانیش لە هەڵەبجە سەرگەردان چاوەڕوانی قەزا و قەدەر مابوونەوە خەڵکی هەڵەبجە لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا هەوڵیاندا بوو بەرەو سلێمانی هەڵبێن بەڵام لەبەر ئەوە پردی زەڵم تاقە ڕێگەی دەرباز بوون لە ئاوی زەڵم و بەنداوی دەربەنی خان بە توندی لەلایەن هێزەکانی ئێرانەوە تۆپباران ئەکرا خەڵکی ناچار بوون بگەڕێنەوە ناوشار سەرگەردان و ناهومێت لە هەڵەبجە خۆیان هەشار بدەن و چاوەڕێ چارەنووسی نادیار بن من خۆم لەم کاتەدا لە ناوشاری هەڵەبجەدا بووم وەک شاهێدێک بە چاوی خۆم بە چاوی خۆم ئەم سەر لە شێواویەی خەڵکم ئەبینی و سپای ئێرانیش بەو پەڕی دڕندەییەوە بێ پسانەوە ناوشاری هەڵەبجەی تۆپباران ئەکرد و لەم 3 ڕۆژەدا سەدان کەسی بێدیفاع بە تۆپی ئێران کوژران یان بە کاکە سوال ئەمەسە حاتەمە منبەری سپای ئێران شاخە شنروێ و سەنگەرەکانە سەدان بە خەستی تۆپباران ناکە بۆ شارە هەڵەبجە بە خەستی تۆپبارانەکە خەڵکە سڤیل بۆ بە خەستی تۆپبارانەکە جواب نییە تەبیعەتە ناتوانین جوابانەوە ئەوانە قارەمان بوون و فەرماندە بوون و شەڕکەر بوون و ئەوانە مبارزە کوردن و ئەوانە سیاسی کوردن جواوەمە ناتوانن بانەوە ناتوانن بەڵێ دەوڵەتە ئێران ئێستا خەریکە سپای بەعسەشکێنێ لە شارە هەڵەبجە وا تۆپەگرێتە خەڵکە سڤی لە هەڵەبجە و خەڵکە هەڵەبجە ئەکوژێ بەڵێ بە خەستی خەریکە لێدا بەڵێ ئێوارەی ڕۆژی سێهەم هێزی پێشمەرگەی یەکێتی و پاسداری ئێران پێکەوە هێرشیان کردە سەر کاکە هەورامان ئەوە بگرن کاک تاهای خوسرەوی لوتفەن تەحاتەم پڕ نییە لە تەناقوس داستانەکە پڕە لە تەناقوس حیزب دموکرات پڕە لە تەناقوس کوردایەتیە ئەم بێشەرەفە جنایەتکارانە پڕە لە تەناقوس کاوران نازانێت چۆنی بخونجنێ گەوجووگە سەر سوورهێنەرە مەگەنە دیگە سەر سوورهێنەرە سەریان سوورەخواتەوە خول ئەخواتەوە ئەمە ئەقڵ نایگری بەڵێ بەڵێ ئێوارەی ڕۆژی سێهەم هێزی پێشمەرگەی یەکێتی و پازاری ئێران پێکەوە هێرشیان کردە سەر هەڵەبجە و لە هەر 4 دەوری شار شەڕی ئەم هێزانە و تانکەکانی سپای سەدام بە چاو ئەبینرا ئێستا ئیدی بۆ کار بەدەستانی عێراقیش دەرکەوتبوو کە هەموو شوێنە گرنگ و استراتیژیەکان
ڕایگرە کاک هەورامان. کاک حاتەم مەمبەری ئەندامانە حیزب دموکرات خاس گوێ بگرن ئەگەر ئێوە خۆتانەکەنە نەفام تا بتان فامێنم. دەوڵەتە عێراق خەڵکی ئەگرد ئەکرێ بۆ جاسووسی، ئەی هەناردە ئێران بێت جاسووسی بکە، مەسەڵەن بێژێ دانەیە تۆپ وا لەکوێ گەرا بدات و هەواپەیماکانە عێراق. چۆنە بە لێشا و معلومات گەیگە دەست دەوڵەتە عێراق. عێراق پوری ئەدا نەفرێ بێتە کرماشان بێژێ زەدە هەوایی مەسەڵەن وا لەکوێ با لەکوێ. چۆنە بە لێشا و معلومات ئەگاتە ئستخباراتە عێراق، ئستخباراتە عێراق ئەوەنە حرەکەت ناکە. چۆنە ئیستە تازە زانی بووی تۆ کەی تۆ قەرارگای سەدام حوسێنی تۆ کی تازە زان چۆن تۆ ئەزانی تازە زانی بووی. بەڵێ فەرموو. ئێستا ئیدی بۆ کاربەدەستانی عێراقیش دەرکەوتبوو کە هەموو شوێنە گرنگ و استراتیجیەکانی وەک سۆنێ و شنەریوێ و باڵام بۆ و هەتا دوایی لەلایەن ئەفسەرانی عێراقەوە فرۆشراوە بە ئێران و تازە کار لە کاترازاوە لەلایەن هەرچی ئەفسەرە فرۆشیاگە. چۆن ئەم مەعامڵە کریاگە؟ چۆن دانەیە جاسووسنەوە ئەم جاسووسیە بکات؟ چۆن هێزە ئامادە نەهات؟ چۆن ئامادە باش نەبوون؟ چۆن سەدام حوسێن تەدابیرە خۆی نەکرد؟ چۆن بەچی فرۆشتیان؟ بە پول فرۆشتیان. ئەخ بابە ئێوە فیلمن خواوە کێڵ. چۆن ئەرتشێک ئەتوانێ بەشێ لە خۆی بفرۆشێت؟ ئەرتش کاکە خۆی وە فکرەکەن ئەمە عەشایریە، ئەمە ئەرتشە سلسلە مەراتبە کەس ناناسێ. لە حکوومەتە سەدام حوسێنە ئێژێ سەدام حوسێن بیوتایە کەس بۆی نییە بڕاتە باوەشە ژنەکەی، خەڵک زاتینەوە بڕاتە باوەشی ژنەکەی. لە حکوومەتە سەدام حوسێنە فقط سەدام حوسێن حەقی کێشانی سیگاری بەرگی هاوانای هەبوو. یەک نەفەر لە عێراق زاتی نەبوو سیگاری بەرگی هاوانە بخاتە لای دەمی. ئێستا چۆن ئەو کاورا توانی ئەرتەشێ توانی بەشێ لە ئەرتەش توانی خاک بفرۆشێ؟ چۆن ئەو کارەکە؟ کاک پەیمان بۆم هەیە یەک قەوسم بدەیتە کۆمنتێک بکەم. بەڵێ فەرموون. ئەم برادەرە لەوانەیە ئەم قسەی کردبێ ئێستا مەبەستی ئەوەیە چونکە ئێران جادەیەکی لە مڵە خوردەوە هێنا بەم دیوە لە پشتی ئەحماوە بە بلدۆزەر و شۆڤڵ ئەوانە ماوەیەک ئیشی تیا کرد. یعنی یەک تۆپی سەدام حوسێن با بڵێن عێراق نەدنرا بە شۆڤڵانەوە، یعنی بەڕێیان نەیەگرتن هیچ. لەوانەیە لەو ڕوانگەیەوە قسەی کرد. نە کاکە گیان تماشاکە مەسەلە ڕوانگەی ئەو نییە. ڕوانگەی ئەوانە ئەمانەی کە حیزبین ئەگەر پیای خاسیش بوون بە شدت ئەقلیاندا خریاگە ناتوانە ئیجارێکی سرم سوڕە خوات و سرم سوڕە خوا لەم دەنگ و باسە سمسمی خەرە و کارکاری یاسە عەجیبن ئەمانە. ئێمە خەریکین تەوزیح هەدەین ئەمە معامەڵاس ڕێکەوتگن نمایشێ لە شەڕ ئەکەن و شپرزەیی ئەکەن و لە مۆسەتە عیدەیە قارەمان تێتە دەرو عیدەیە کوژیاگ و ئاوارە و نمایشە ترسناکی شیمیایی ئەکرێت و تەواو بڕیاوە. ئێمە خەریکین ئەمە ئێژین لەگرا چی مشەخص ئەوێت ئەوەنەی کە سەدام جنایەتکارە ئێران هەز ئامریکایش هەست لە ئەوان جنایەتکارتر ئەمانن کە پێیانێژن کورد. ئەمانە خەڵکەکە ڕائەگرن، ئەمانە خەڵکەکە هەر ئەو خەڵکە وان لەسەر سفرەی هەوەسن وا هێزی لێگرن. هەر ئەم خەڵکە ئەکێشنە قەتڵگاوایی کوژن بازەدەن بەسەر جنازەکانیانە. هەر ئەمانەی کە پیانێژن پێشمەرگە ئیشێ سەربازەوە تەنون. ئەم جنایەتکار و متەجاوز و هەرچی و پەرچی و بێشەرەفانە. بەڵێ بۆی هەموو کەس چاوەڕوانی جۆرێکی دیکەی دۆڵەسەدنەوەی سەدامی دەکرد. ئەمە هەمان قەوانە وا دەوڵەتە ئێرانی فێرە مردمی کردگە لە تەریقە بەرەی کوردستانیوە چاوەڕوانی جۆرێکی تر لە تۆڵە. ئەی تۆ بۆ چاوەڕوانە نایە کرد جۆرێکی تر حەزب بەعس لە تۆ تۆڵە بسێنێتەوە تۆ بۆ شەڕ نەکرد. ئەی خۆ کەڵەگا بە خوێک ناکات عێراق سەفتە دۆلار و 25 دۆلار دیناری پێت نەدا فاسۆلیای مفتی پێت نەدا و فیشەکی مفت بۆ شەڕی ناکەی. خۆ فیشەکی پێت نەداگە لەشی پێسواق بیتۆ بۆ تۆ بۆ شەڕ نەکرد. ئەی تۆ بۆ نەترسیای لە چاوەڕوانە تۆڵەیە گەورەیە سەدام حوسێن تۆ شەڕ نەکرد تۆ بۆ لە تۆڵە نەترسیایی. ئەی خۆ کەڵەگاوە خوێک ناکە. بەڵێ فەرموون. ئەجا ئێرە ڕەنگە کەس بیری بۆ لای بۆمبارانی شیمیایی نەچووبێ، بەڵام هەموو ئەوانەی بەعس و سەدامیان ئەناسی تەنانەت مناڵەکانیش
ئەیان زانی جەلادی بەغدا هەروە دەست بەسەر دەست دانانیشێ دەمە و ئێوارەیەکی درەنگ بوو بەشی زۆری هێزەکەی ئێمە لە ئاوایی عەنەبدا کۆبووبوویەوە لە هەر چوار لاوە پازار و هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی و حرەکەی ئیسلامی بەرەو هەڵەبجە بەڕێوە بوون ئێمە بە بیسیم لەگەڵ دەفتەری سیاسی لە پەیوەندیدا بوون و بەرپرسان خەریکی دیتنەوەی ڕێگایەکی دەربازبوون بوون بۆ ئێمە بەڵام کام ڕێگا لە کەس دیار نەبوو ئێستا هەمومان بە تەواوی تێگەیشتی بوون کاکە ببەخشە بەڵێ سوال ئەمەسە ئەرێ ئێمە بەچی ئەزانن ئێوەش فکرەکەن ئێمەش بە ئەندازەی عەقڵ ئێوە عەقڵمان هەست تۆ چۆن تهدید کریاگی و تهدیدەکە جدی ناگری و تەمهیداتە بۆ نەکردگە لە دقیقەی ئاخر و های بە شوێنە ڕێگەی دەرباز بوون دقیقەی ئاخر دەی تۆ ئەگەر هەروە کارە کردووی دوو نەفر بۆ کۆنەوە گەسوە مدەتە چۆنە تۆ خەبەری بەم جدیە هیچ کارێکە بۆی نەکردگە ئیسەر لە دقیقەی ئاخر و هەوڵە چی ئەدەی دەربازیانکەی لە دقیقەی ئەوڵە ئەوتوانی و دوو بیسیمبیان کێشێتە دواوە ئیستە بۆ سەرکە ئەم نەمایشە قەرارە پەردە بشارێتەوە ارتباطە حزب الديمقراط کە دەوڵەتە ئێرانە دەوڵەتە عێراقا کاکە من لە سەرەتاوە لە مقدمەکە وتم وجودە ئەمانە بۆ ئەمەسە کورد نابوودکەن تا دەوڵەتە ئێران سەقامگیر بوێ دەوڵەتە عێراق تۆ بە پێش چاوە خۆدی سەدام حوسێنیان لەبەی نەورد کێ عێراقی دامەزران کێ پارتی وێکێتی ئمڕۆ کێ لە جوولەکەی ئانووسی ئێرانی ترە ئەو ڕەحمانی قاسملوو مەلامچەی بارزانی سوحا علی خامنەیی نەمێنێتەوە کێ ئێران دانێت قەرارە کێدا بنێ مچەی هجی عەبەی مۆتەدی تەوەجۆ ئەەکەی تۆ ئیش بزانی ئەمانە کێن کێ دروستی کردگەن بۆچی ماگنەوە بزانە یەک پێشمەرگەی ئەمانە ئەو وەنە ئەو شتێ ئەمان پێژن نیشتمان پەروەری من پێژم پاتریۆتیک بوون کەی لە وەتەن بوون ئەوە نێتیانە ئەوە نێت گشتی ترسیاگە گشتی خەسیاگە و باوکەگیان و بەبەگیان و ئەمرین و دەرەچین و ئەی تۆ مەگە شەڕکەر نەبووی تۆ قارەمان نەبووی مەگەر تۆ هێزە پێشمەرگە نەبووی من پێشمەرگەی کوردستانم و ئامادەی جەرگەی مەیدانم و بەسەر و ماڵ و ژیانم ئەپارێزم نیشتمانم ئەی پێشمەرگەی هەڵمەت بەر ئەی جەنگاوەرە دڵ ئاگرین ئەی شۆڕش گێڕە چەک لەشان بەبیر و بڕوا پۆڵاین تۆی کە شۆڕشە کوردستان ئەبەیتە پێش هەنگاو بێسرەوتن تا دوا بوارە سەرکەوتە بینێ چاڵە چاوە باوکە ئەی تۆ چکارە بووی لەوێ کاکە ئێژێ لە وەختە شەڕا ئینسان ئازادترین ئینسانە کەس ناتوانێت بە کەسێ وا لە ناوی شەڕا فەرمان بە تۆ چۆن عەزیزم چۆن وەزیفەیە پێشمەرگە بوون و خۆتە جێبەجێ نەکرد پلانی بێت چۆن دادناوە پلانی بێت ڕاستە بەڵێ ئێستا هەمومان بە تەواوی تێگەیشت بوون کە ئێمە لە گەمارەیەکی دژوار داین و ڕزگاربوونمان کارێکی هاسان نییە بەبیسیم لەگەڵ جەماعەتەکەی هانەگەرم لە قسەمان کرد و داوامان لێ کردن کە بەرەو پشتی عەنەب بێن تا لەوێ یەک بگرین و پێکەوە بەرەو دۆڵێکی ئەولاتر بڕۆین و بزانین دواتر چی بکەین پاش سەعاتێک ئەوانیش هاتن جگەر باشە ساعتێک چۆن هانەگەرمڵەوە ساعتی خەڵگێتە زۆر عەجیبە جگە لەوان 100 کەسێکی پێشمەرگەی کوردان کاک پێمان چکە لە هانەگەرمڵەوە تا عەنەب 3 ساعتیش ناڕیت بە پێ نەدە ئاخر ئەمانە پێشمەرگە و گەنەمانە وەکو ئاسکە فڕن پێشمەرگەی شەڕکەر و گون نادا خۆ پێمەکەنە باوەکە جدیەژم مە سوعالەکە مەسەمانە بۆ شەڕ ناکەن قسەیەوەم نییە سیاریان هەبوو ئەنا وەکو بزنەکێوی پەڕیگن ئاو ڕازەکەن وەکو بزنەکێویان توانی بڕۆن هانەگەڵە قسەمان کرد داوامان لێکردن بەرەو پشتی عەنەب بێن تا لەوێ یەک بگرین و پێکەوە بەرەو دۆڵێکی ئەولاتر بڕۆین و بزانین دواتر چی بکەین پاش سەعاتێک ئەوانیش هاتن و مۆیلی جگەر لەوان 100 کەسێکی پێشمەرگەی کوردانی شوانی کۆمەڵەش بە دوای ئەوانەوە بوون و جەماعەتەکەی ڕزگاری و چەند 100 کەسێکی سپای عێراقیش کە بە لیوای بەڵخە دەناسران بە دوای ئەوانەوە بوون ئێمە جەماعەتەکەی خۆمان هێنا و پێکەوە بەرەو ئاوایی
وێرانکراوی تاوێرە کە کەمتر لە 3 کیلۆمەتر لە هەڵەبجەوە دوور بوو چوون و لەوێ ماینەوە تا بزانین بەیانی چی ڕوودەدا. ئێستا 800 پێشمەرگەی حیزب دموکرات وانە تاوێرە. ئێستا خۆت خەڵکی ئەوێتە بە من بێژە ئەم تاوێرە کە ئەو ئێژێتی ئیستا بە تەورە کولی وا لە گەمارۆیە سپای پازدارانە دروستە لە ناو جەرگی شەڕایە ئەلا ئاساس بەڵێ ئەزانم چەند کەس لە بەرپرسانی ئێمە لەوانە کاک شاپور فەیروزی و کاک مزەفەر میتران و کاکەوە بگرە با من شتێ بێژم یەک هەفتە پێش دوو زەریفە حیزب دموکرات بە ناوە پێشمەرگەی شار دەمامەکیان لە دەموچاوە زەریفەکەیان لادا بوو و ناو شارە پیرانشارە قڕە پیرەژن ئەهاتن بەجێ و ناهێڵین بەجێ و ناهێڵین قڕ دەی تۆ ئەوە نەقارەمانی ئەمە وا شەڕینە دیگە واسە بۆ شەڕکەرەکە لە تاوێرە خۆی شارگەسۆ تۆ چۆن لە تاوێرە 800 نیروی شەڕکەرە خۆی شارگەسۆ ئەمیانە لە ناوە دڵە دوژمنە وەختی تاریکی چڕە وەکو خۆتان قسە بکەم وەختی تاریکی چڕە و درزە هیواو نییە و داگیرکەر بەسەرم سەرزەمینە و داکەوتگە و هەرچی ماڵە جاشە و هەرچی کەسە جاشە چۆن ئەم قارەمانە ئەم خولە پیزەتانە لێدا کەفت لە وەسەتە شارە شنووە خەریک و حەیتەرانیە کرد 700 پێشمەرگە هەز لەوێ 800 پێشمەرگە هەز یەک لە یەک تێ هەڵدریاکترن تازە ئەمانە شەڕکەر و گن و قارەمان و گن و لە یەکەم هێرشە هەفتایان کوشت و کامیان دروست ئەمە دروست یاوە دروست تۆ براکەم تۆ 700 نەفەرە هەز مامی شۆرتیان کردگەسە پێ خۆیان تەڕکردگە لە ترسا هێزی شەڕکەر بە چەک و ئەسڵحەوە خۆیان تەڕکردگە دانێ بەچە خوشکڵە هەنارگەسە ناوی شاری شنۆژێ بەجێ و ناهێڵین بەجێ و ناهێڵین ئەم قارەمانە لەکوێ دۆزیوە دێ ئەمە تۆ سپای پازدارانی یا بوو یا ئێم مردمی ئێمە و ئەحمەقەزانی کامین 700 هێزی شەڕکەر نەبوونە دانێ قارەمانە زەریف بەجێ و ناهێڵم ئەویش لە شارە شنووە وا داگیر کە تەنی گەسیوە و پڕوگە و مچەی هجری ڕوودا و بڵاویە کردو و نارتی بڵاویە کردو و مچە لوتی تەکان ئەدا و کابرایی و بەڕاستی کاکە مچە خۆرۆشێکی گەورە کەوت کەسە ناوە کوردستان هەموو کوردستان خۆرۆش تۆ 800 پێشمەرگەی شەڕکەرە زیقی کردگە مامی شۆرت بۆخی دایبیە ئەها بۆ مناڵیەوە 800 پێشمەرگیان دایبی بەسکە لە ترسا ئەو حاتەم خەریکەیژێ وانە تاوێرە خۆیان هەشارداگە باوکە ڕوو نەماڕخۆن دەی کاک مزەفەر میتران هەوڵیاندا کۆمەڵەکانیش لەگەڵ ئێمە بێن بەڵام ئەوان حازر نەبوون و ژمارەیەک لە بەرپرسانی ئێمەش کە دوای کۆنگرەی هەشتی حیزب ببوونە هەمەکارە بە توندی دژی ئەوە بوون کۆمەڵەکان بێنە لامان سپای ئێران بەرەو سید سادق و شانەدەری لە حاڵی پێشڕەوی دابوون و ڕادیۆتاران سەعات بە سەعات مزگەێنی گیرانی سلێمانی بە بیسەرانی ئەدا نێوان هەڵەبجە و بەرەکانی پێشەوەی شەڕ زیاتر لە 30 کیلۆمەتر دەبوو واتە ئێمە و خەڵکی هەڵەبجە زیاتر لە 30 کیلۆمەتر لە پشتەوەی بەرەی شەڕ لە گەمارۆدا و سەرگەردان سەعاتمان بۆ ڕووداوی چاوەڕوان کرا و ئەژمارد ئەگەر هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بیانویست بە ئەیانتوانی پێشی خەڵک بەردەن و لانی کەم لە شار چوو بانایە دەرەوە تا ئەگەر شار بۆمبارانیش کرا خەڵک نەکوژرێ ئالەگە حاتەمی منبەری وەکو شاهیدەکانی تری هەڵەبجە ئیشارەی بەوە کرد کە هێزی بەرەی کوردستانی خەڵکی هێشتەوە لە شار تا خەڵک بکوژن ئالەگرا حاتەم منبەری شارەی پێکرد و ئافرین حاتەم منبەری چونتە کە قسەکانی شاهیدەکانی ئێمە هاتووە تەمامی شاهیدەکان ئێمە گشتی ئەنەم قسەیانە پشڕاست کردو کە بەرەی کوردستانی نەیهێش خەڵک بڕاتە دەرەوە تا بیان کوژێت بەڵێ بەڵام ئەوان لەلایەک فریوی فروفیشاڵی تەبلیغاتی ئێرانیان خوارد و لەلایەکی ترەوە دڵڕەشی سەدام و بەعسیان بەکەم گرت تۆ سێرکە ئالەگرا خراو کرد ئالەگرا ئاغای منبەری تۆ هەم هاتی تۆ لە زهنە خۆت و عەشایر بازی و زهنە ئەحمەقانەی عەشایری دووکم
وەڵا ئەمانە فڵیوی فڕوفیشاڵە ئێرانیان خوارد و بەعسیان دەسەکەم گرت و کاکە تۆ بۆ نایژی ئەمانە شغڵیان مەئموریەتیان ئەوە بووە و خەڵکە بکوژن بابا ئەمانە چ بەڕاحەتی لەو جێگە تماشاکە کاکە هەورامان ئەمانە لەو جێگە واگەرێکیانە دزی بکەن و بوونۆ سەرۆک و ملیۆن بۆ پیایەتیان ئەم کوردستانە بەقەدەر ئەوان سەیاس و ژیر و عاقڵ وێ لە هەر کوێیەکیشا ئەم مردمیانە نابوت کردگە بێ ئەقڵ و بوون وەقلیان نەزانی گۆ مشتێک کرد و دەهاتین و گەوە باوکن و دەچی بکەن و دڵیان پاکە و خواخڵی ناگرێت و تێگەی تۆ سەیری ئەم پاساوە ئەحمەقانە لە ساحەی میلەتێکە ئایکەن بۆیە من ئێژم ئومەتە کوردی هەنووز قەبارەیە گەورە ناناسی ئاخە تۆ غەڵەت ئەەکەی نادرووسە ئەجداد نادروست لە ژێرە ناوە نەزانین و ئومەتێ بەبازی ئەگری و نابودی ئەەکەی ئەی چۆن مەسە قەزەم ئەیانە و کەس نییە بێت و سەرۆکە هەرێم لە مەسعود باشترمان نییە پیاوترمان نییە عاقڵترمان نییە مەسعودیش وەختی قسەکە ئێژی چرا ئینگلیسیە و پرتەپرتێسی حەیوانی قسەکە چۆن ئەمانە وەختی ئەگاتە فاجعەوە جینۆسایت حەیوانن و کەرن و کەرباوکن و نافامن وەلێ وەختی ئەگاتە وڵمە گۆشت و گۆشت خواردن و حرامزایی ئەمانە عاقڵ دنیان و کەس نییە لەسەر دەسیان چۆن قاسمە لووت ڕەهبەرە کاریزماتی کەوفرە باسەوادە ئەگاتە جنایەت کەریشە و نەیفامی و دێ ئەقلینە و دێ کوردکەرە و دەی نازانیت چۆنە واسە چۆنە ئێوە ئەمە قبوڵەکەن بۆ ئێوە ئەمە قبوڵەکەن ئەمە تەوهین نییە بە شعورە ئێوە ئەمە هەتکردنە خەڵکی نییە ئەمە بە ئەقلی خەڵکی کایەکردن نییە ئەمە خەڵکی بە گەمژە و گەلحۆزانی نییە چییە ئەمە تەوهین هەز لەمە گەورەتر تۆ فکرەکەی هۆ دایکەکەت و هۆ باوکەکە بێڕێزیە ئەمە بێڕێزی وە شعورە ئینسانیە تۆ نییە کاورا تۆ بە حەیواندا ئەنێم قسەکە فەرموو کاکە ڕەحمە سەرنجام ئەو بەڵایەی بەسەر خەڵکی هەڵەبجە و خورماڵ و سیرواندا هات کە بینیمان تاوێرە مەبەستی گوندی تاوێرە گوندێکی وێرانکراوی دەستی بەعز بوو تاقە ئاساواری ئەوەی کە ئەمە ڕۆژێک ئاوەدانیەک بووە بڕێک وشکە کەڵک جۆگەلەیەک ئاو بڕێک شەخەڵ و چەنددارە بی بوون دۆڵێکی بچکۆلانە کە لە لای خوارەکەیەوە ئەبووە ئاوایی عەنەبوو پشتەوەکەی ئەبووە گەلی هەیشور چەپ و کەلی هەیشور ببوورە چەپ و ڕاستی ئەم کەلەش ئەبووە بەرزایەکانی سوونێ و شنروێ کە چەند ڕۆژ بوو کەوتبوونە دەست سپای ئێران و بەهۆی گرنگیان لە باری سەربارزیەوە بووبوونە هۆی هەرەسهێنانی سپای عێراق و زاڵبوونی هێزی ئێران بەسەر ناوچەی بەرینی شارەزووردا ئێستا ئیدی ئێمە پاش گیرانی هەڵەبجە و زۆربەی هەر زۆری ناوچەکە لەلایەن ئێرانەوە لەم دۆڵە بچووکەدا لە گەمارۆی دەیان هەزار پازار و سەربازی ئێرانیدا بووین فەرەیدون نامدار ئێژێ 1500 وە بەرەی کوردستانیوە ئەم بۆ خاتری ئەوەی ترسنۆکی خۆیان بشارێت و دەیان هەزار من ئێژم کورد ڕقم ناناسی ئێژێ بە خەستی نایژێ 15 دانە 20 دانە وەختی ئێژێ خەسی خەس لە لای من ئەها خۆڵ ئەەکەیتە ناوە ئاو چڵپەیتی وەختی دایەکەی خەس واسە بە باوەڕە من مەسڵەن بە ئیلتیجای هەر 15 سانتیمتر و تۆ پێتێتە خوارەوە ئەمە خەسیە 15 دانە تۆپ ناوێتەوە بە خەستی 25 تۆپ ناوێتەوە بە خەستی دەیان هەزار یعنی چەند هەزار 100,000 دەیان هەزار چەند هەزار هەروە لە خۆیوە پیاکە لەبەرەوەی ئێژێ دانەیە لای ئێمە وتووی دوێشەو خەومدی چلگورگم بۆ هات کاوراوتی چلگورگ هاو بوو هاتی و چۆن زیقە نەکرد کورەوتی وەڵا 30 دانەوە وتی 30 گورگ تی ناوەڵا 20 دانەوە وتی هاتی و 20 گورگ باوکە ڕوو چۆن زیقە نەکرد تی 10 دانەوە وتی ماڵە بە قوڕنەگیریە 10 گورگ تۆ 10 گورگە دیکە کورەوتی 5 دانەوە وتی 5 گورگ خوڕ دنیاوە سرم کورەوتی بابا لێم گەڕێگە ماڵە بۆرێ بوو دەیان هەزار بۆچی لەبەر ئەوەی دژمنەکەی مهم کا خۆی مهم نیشانبات ترسەکەی خۆی بشارێتەوە بۆ بخاتری ئەوەسە
ژمارەمان ژوورەوەی 500 کەس دەبوو ژوورەوەی 500 کەس 700 کەسە کەس ئەوە سەوا کاکتە هاوتی 800 ئەمانە ڕاستی نایژن خۆیان جا با من عادەتێکتان پێبێژم با فێر بوون ژن حتا خۆی بە گەنج ئەزانی لێی بپرسی تەمەنە چەندێکە پێت ناژێ قینی لێتی دائیمەن خۆی بچووک ئەنوێنێ حتا خۆی بە گەنج ئەزانی کە زانی لە گەنجێتی دەرچوو ئیتر خەریکە پیر ئەوێت پێی خۆشە پیر بێژێت مەسەڵەن ئەگەر 45 ساڵێتی ئێژیەوە چەند ساڵتە ئێژی 55 ساڵمە بۆ لەبەرەوەی بێژی وەڵا خازماگی ئافرین چ شیرینی چ جوان ماگی ئەویش بێژێ و بەخواوی تەکیش بکەم و تێگەی ئەمە تێکنیکە لەو لاوە ئەو ئەکا بە دەیان هەزار لەم لاوە خۆی ئەکاوە 500 بەرەو ژوور دایەشکێنێنە خۆی ئەم تکنیکە تکنیکی داهاتیە فرە ڕەحەتە داهاتی کە ێژی یانی سادە فرشتە سادەیەکە گشت کەسی ئەیزانێت بەڵێ ژمارەمان ژووری 500 کەس دەبوو بەڵام بەهۆی ئەوەی کە چەندین ڕۆژ بوو لە حاڵی شەڕ و ئامادە باشدا بووین بە تەواوی ماندوو لەوەش خراپتر بێ ئیمکانات و برسی بووین کامە شەڕ نزیک بە حیت شەڕێک جا ئەمانە ئێژن نانە ڕقەمە تەماشاکە ئەمانە عکس لە خۆیاندا ئەنێن نانەڕقیان دەرهاور بە قەپیپیاکەن تۆجۆ کە ئیستا عکس لە خۆیان دانێن و نانە ڕقەس و قەپیپیاکەن و قارەمان و گلو ئەمانە 70 کیلو ئەمانە ئەو ڕۆڵە و بنە 70 کیلومتر چوونە ناو ئەمقە خاکە کوردستان و چووگن مەسەڵەن لە کامێران دەستیان وەشاندبە و هاتون و تۆ ئەفەهمی ئەمانە کاکگیان مشتی دروزن شەڕەکانیان دروزنانەس ئەوەیشی کوژیاگە کوڕەخاسە و گە لە پشتەوە فیشەکلیانداگە خۆیان ئەیدەیەکیان هەنارگە بڕاتە ناوی کەمینی خەبەریاندا گەوتیانە بیکوژە لەبەرەوەی شەڕەکە ڕاستڕاستی بنوێنێت بەڵێ شەکەتن 4 ڕۆژە ئەمانە لە تاوێرە دانیشتگن ئیستە ئەمەی ئەم باسیەکایشی 17 وێت شیمیایی لێ دریاگە و تەواوە و هیچ یارمەتیکی خەڵکیان نەداگە هیچ دفاعێکیان لە خەڵک نەکردگە هیچ شەڕێکیان نەکردگە هیچ دەستە و یەخە نەوگنە هیچ لەوێ فس خەفتگن 800 هێزە شەڕکرد بەژنوم ناوە بە کامە ئیتمینانە و کەس نازان نە سەنگەریان گرکە نە پەراکەندە بووگن نەبووگن و دەستەی دەنەفەرە ئامادەی شەڕون جپەیەکی گەورە بگرن هیچ دەی تۆ چۆن فەرماندەوگی کەس نازانی دەی تۆ چۆن دنیا دیدەوگی کەس نازانێ دەی تۆ چۆن ئیستە گەڵت دەڵپنەکەی و قسەی زلەکەی کەس نازانی ئەم گشتە قارەمانێتی حەماقەتەکەی تۆ لەگرا دەرەکەفی هیچ نزیک بە 1000 سەربازی عێراقی سەریان لێ شێوا بوو هاتبوون لە پایگایەکی چۆڵکراوی خۆیان لە نزیک ئێمە و لە پشتەوەی ئاوایی عەنەب سەنگەریان گرتبوو ئەم هێزانە کاکە بگرە دیگرە پایگا بابزانی پایگا ساختمانێکی بچووکە خۆی بدڕێ 50 نەفەریتیا جێگە ناوێتەوە ئەم ئاغا چۆن 1000 نەفەری بژارد با بمێنێت تۆ بێژە 1000 پایگا چۆن ڕێی پادگان نەها پایگا بەڵێ ئەوەی عەنەب سەنگەریان گرتبوو ئەم هێزانە نە هیچ پەیوەندیەکیان بە ئێمەوە هەبوو نەدەشیان زانی ئێمە لەو دۆڵین بەڵام بەهۆی بەرزی جێگاکەی ئێمەوە نیگابانەکانمان ئەوانیان ئەبینی لای ئێوارە سپای ئێران هێرشی کردە سەریان و پاش شەڕێکی زۆر سەخت زۆربەیانی کوشت دوای ئەم شەڕە و بەم شێوەیە کۆتایی بە دوا سەربازی عێراق لەم ناوە هات ئێمەش کە لە نزیکەوە شاهێدی ئەم گشت سیناریۆ دڵتەزێنانە بووین هەر سات چاوەڕوان بووین وەک ئەو پایگایەی پشتی عەنەب هێزێکی فراوانی ئێران بێنە سەرمان و تووشی شەڕێکی سەر و ماڵیمان بکەن بۆیە باشە کاکە ئێژێ باشترین دفاع شەڕکردنە تۆ وایتە گەمارەوە 1000 دانە نیروی عێراقی هاتکە تۆ گشت 2000 ئیستە هیوای دەربازبوونت هەست لە پشتە سەربازە عێراقیە تۆ بۆ وەکو قەیچی نادەی لەم هێزەی سپای پاسدارانەوە پەلاماری ئەم 1000 نەفەری داگە خۆگە خۆت دەربازکە ئیستە تۆ بە ژمارەی ئەوان کە 1000 ئەمانیش کە هیچێنیەن ئێوە لە ناوەڕاست و ئەمانە قەیچیکەن بۆ نایکەی بۆ تۆ بەچێ هیوایە کۆ لەوێ دانیشتگی
وایتە محاسرە دانیشتی چی سەدام حوسێن خۆی هەلیکۆپتەر ناهەنێرێ بۆ سەربازەکانی خۆی خۆ بۆ تۆ هەلیکۆپتەر بە دیارە معجزە دانیشتگی خوا لە ئاسمان و تەناف خاتە خوارەوە بۆتان بە دیارە چی و دانیشتی خۆ تۆ حەشارداگەن بابگیان مەگەر ئێوە نایژن ئێوە شەڕخەروگن مەگەر تۆ نایژی تۆ هەڵساگی لە نەوسوو و کڵاشەکە و هەڵکێشاگە و کلێتە کردگەسە سەر و پوزەوانە و بەستگە دیکتە ئیستا خوختێ نەمایش خۆیان ئەدەن هەتیشتاکەن و قەی خۆیانە خوێنیەکەن و قەی خۆیانە و پەسەکێکەک و کوڕەباڵێک و توزانم دەستارێکە وەسنە قەی سەریان و پوزەوان هەتیشتاوی وەسنە قەی خۆیان لەبەرەوەی نەمایشە خۆیان کەن مە تۆ نایژی جاران ئەمانتە وەستۆ قەی خۆت و ئەڕوویت لە سنە عەمەلیاتەوە کرد ئەزانی فاسڵەی سنە حتا نەوسو چەندێکە حەدەئەقەل 300 کیلومترە 300 کیلومتر تۆ لە نەوسو هەڵەسای بچی لە سنە شەڕ بکەی ئیستا حەی و حازر دەوڵەتە ئێران وەکو گوێرەکەوا لە بەردەستە بۆ شەڕ ناکەی بە ئومیدی چی دانیشتگی لە مەحاسرەیە هەزاران دەیان هەزار سەرباز ئێرانیە بە چه ئومیدی بەڕاستی زۆر سوالێکی گەورەیە کاکە تۆ خەڵکی عادی نییە بێژم حەپەسیاگی تۆ شەڕە دیگە لە شەڕا بووی و قارەمان بووی تۆ قارەمان نەوجی حەیزە دموکرات بابە تۆ بوو بە عەقڵە ئێمە بازیەکەی بۆیە ئەم پۆخڵەواتە بەحس ناکەن بەلای و باسی مەکە وەلێ دانەیە زەریف پێشمەرگەی ناوە شار پەردەی بووکێنی لەسەر خۆی لادا خۆی ئەسوڕێنی تو و ناوە شارە شنووە و قڕ بەجێ و ناهێڵم یەک نەفەر دوو نەفەر سێ نەفەر تو سەیرە ئەوانە کە ئەوانە کێنیتر کوا ئەو دەوڵەت 700 نەفەر نیروی شەڕکەر لەگرا یەکێ تنتن خەریکن دایبیە گۆڕن پێشمەرگەی شەڕکەرە دەهەی 60 بەڵێ پەحبادی نییە جمهوری ئیسلامی و CCTV نییە و فڕۆکەی بێ فڕۆکەوانی نییە و ئیستا ئەمانە گشتی مەوجودە وەلێ زەریفی ئەڕواتە ناوە شارەسنە قڕ بەجێ و ناهێڵم جامانە فعلت جەمعیان نییە بە سوورەتە مفرەد قساکەن بەجێ و ناهێڵم کێ بەجێ ناهێڵم بەڵێ بۆیە بۆ پەڕیوریاییە و خۆمان بۆ ئەو سەعاتە ئامادە کردبوو بە تەواوی لە بیرم نەماوە ئەو ڕۆژە بۆ کام سەعات بە تەمامی وریای کەبان لێتان دەی تۆ بۆ وێسیاگی دفاعەکەی بۆ شەڕ ناکەی ئەم هێزە بوو کەیە تۆ چۆن گەرەکتە مەحاسرە بشکێنی چۆن تێڵی هەرقەی مەحاسرە تەنگتر بوێت و چۆن تێڵیت تۆ کەی یعنی ئێوە وا نیشانی ئەدەن ئێژی مشتێ تێ هەڵدریاگن لە توولە عمرتانە شەڕتان نەدیگە چۆن ئێوە بڵاوەی پێ ناکەن یا ئێوە ئەسڵەن قەستتان نییە شەڕ بکەن فەرماندەکانتان ئەزان قەرار نییە ئێوە شەڕکەن نمایشە و ئێشە لێونە و لێدا بڕۆ دەرو نە شەڕتان کرد نە خەڵکتان پاراست نە فریای خەڵک کەوتن نە فریای یاروانە خۆتان کەوتن یاروانە خۆتانتان داوە دەست و بکوژرین بەڵێ بە تەواوی لە بیرم نەماوە ئەو ڕۆژە بوو یان ڕۆژی دوایی دیدەبانەکان هاواریان کرد هەموو خەڵکی هەڵەجە بەرەو کێوەکان بەڕێکەون ژمارەیەکی زۆر بەڕێگەون ببوورە هەموو خەڵکی هەڵەبجە بەرەو کێوەکان بەڕێگەون ژمارەیەکی زۆرترمان چوونە سەر بەرزایەکان و دیتمان بە هەزاران کەس بە دۆڵەکەی ئەو دیوی ئێمەدا بەرەو کەلی هەیشور و هەیشور بەڕێون و هەر تاو ناتاوێکی ژمارەیەکیان لێ دەکەون و کەسانی تر بە پاڵەپەستۆ هەوڵ ئەدەن هەڵیان سێننەوە ئاسمانی هەڵەبجەش دووکەڵێکی سپی لێ نیشتووە کە عادەتەن نیشانەی بۆمبارانە بەرپرسان چەند کەسیان ناردە سەر ڕێگاکە و بە پەلە گەڕانەوە وتیان شیمیایی ئەمە هەوڵین جار بوو من لە ژیانمدا ئەم ناوە شومەم ئەبیست کە بۆ قڕکردنی شارێک بەکار ئەبرا ئێمەش وێڕای تەزین و پەشۆکان لە بیستنی ئەم هەواڵە و هەروەها لە دیتنی ئەو دیمەنە ترسێ نەرانە ترسمان لێ نیشت چاوەڕوان بوون هەر کات ئاسەواری ئەم دڕندەگیە دەگاتە دۆڵی تاوێرە و ئێمەش قڕەکات بێسە کاکە بێسە ئێستا تۆ ترسیایی
ترسیای و ئێژی شیمیاییش لێمانەدا و باوکە گیان و ئیستەیتە دایبیەکان بوون و دەقیقەیە دوان. ئۆکەی بۆ دەرناچی ئیتر لە میانە بۆ دەرناچی بۆ بە شەڕکردن ناڕۆیتە دڵە سپای ئێران بۆ جواو نییە ترسیان و زیقمان کرد و باو کڕ و دانیشین و وەسیەتکەین و دەستکەینە ملی یەکتری و بە تەنیا جێم مەهێڵەوە ئەم شەو زریان ئەم شوێنێت و پێ لە قەمپیا کێشێت و باوکە گیان و با تۆزیە بگرین بۆ خۆمان و چرت و پرت ئەمە کێن ئەمە قارەمانە کاس ئەی پێشمەرگەی دڵ ئاگرینە ئەمە ئەوەسە ئەمە قارەمانین و زرین و فرە مهمین و دائیمەن تێ هەڵدریاگ و دائیمەن دەرچوو بووگنەمانە متجاوزە بە خەڵک زیقی کرد و ڕۆحی تۆقی و گیانی دا و نەپلانە نظامی و وەختێکیش قساکەن فرە گەورەین و فەرماندەی گەورەین و فرشتە مهمێکین و ئەمەنە تۆی بینی ئەوەنە ناتوانن مدیریەتە قەیرانکەن وانییە تۆ پێتیان وتکە دانیشە قەشەن جێگەکە فرەخۆشە دانیشە بەڵێ ئەو کات خەڵکی هەڵەبجە لە دەست زوحاکێک لە هەڵدەهاتن و پەنایان بۆ زوحاکێکی تر دەبن بەڵام ئێمە ئەوەشمان نەبوو گەڕانەوە بۆ ئێران مەرگ مانەوە لەو ناوە مەرگ و دەربازبوونیش لە خەول و خەیاڵەوە نزیک بوو تا ئەی بۆ شەڕی مان و نەمان ناکەی درۆ ئەەکەی ئەی تۆ ئیستا ئەم لات مەرگە و ئەو لات مەرگە و ئەم زەحاکە و ئەو زەحاکە و بە دیارە چاوێسیاگی خوا لە ئاسمانگۆ پەتێ بخاتە خوارەوە بووت جبرەئیل بێ سوارەکە قاڵیچەکەی حەزەتی سڵەیمان بێ بدووە بە دیارە چی بیسیاگی خەنجەرەکەی کابرایە حیچ تەوەجۆکەی حیچ خۆ ئەم حیچە لەکوێتێ کاکە ئەمە لەکوێتێ ئەمە حیچە تۆ نە ئیلتجای وەتەنیت هەست نە کوردی نە هیچ کارێ بۆ مردمە کوردەکەی نەبووت مهمە ئای داخی گران و وەی ئەو خەڵکە لێ قۆمیاوی تو چکاری ئەی تۆ چکارەی تۆ بۆ دائیمەن فکرەکەی ئێشەیەکێکی تر بێ یارمەتی با تۆ خۆت هیچ کارێ وەلێ قسە بۆ خەڵکی زلە وەلێ بۆ خەڵکی تیرە هەشت دەکوژی چۆنە ئەمە بەڵێ فەرمووی سەعاتەکان هەروە تێدەپەڕین و دەستە ژن و پیا و مناڵی ئەم شارە بەرتاوان کەوتووە بە مەودایەک 1 کیلۆمەتری و بە پێش چاوی ئێمەدا هاتن و بەرەو سنووری ئێران ڕۆشتن دیارە دواتر هەمومان دیمەنە مرۆڤ هەژێنەکانی ئەم ڕووداوەمان لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە بینیەوە ئێمەش سەدان پێشمەرگەی چەک بەدەستی کورد بێ ئەوە بچووکترین یارمەتیمان بۆ ئەم کاکە ئەوە بگرە با من خوێندنەوەی بکەم من 7 ساڵ کادرە کۆمەڵە بووم هەر نەمزانی ماژەرایم گوردانە شوانە چیە وەێ با ئیسە کەتیکەیە گوتیان شەڕیمان و نەمانیان کرد گوردانە شوان هیچ شەڕێکی نەکردگە شیمیاییش بەری کەوت کوژیا 11 نەفەرە 10 نەفەریشیان گیریا ئاعترافاتە تەلەڤیزیۆنیشیان کرد خۆیان کردوە تڕۆ لێودا هەمەی سەیاریش هاتە دەرەوە کاورایەک بوو کە بەدەستی خۆی لەوانەی کوشت بوو تەوەجۆت کرد ئاغاگیان هێزە گوردانە شوان ئەکسەرەن سنەیی بوون هەر مەشەیە جەمیان کردایەت و ئەمە تەواو بووگە ئەم شەڕە تەواو بووگە هەڵەبجە سناریۆی ئاخرە کارە گشتیان تەواو بووگە ئەم مشتە بەکری گیراوە کاریان تەواو بووگە هەڵیت بوو دوای ئەم جەریانە گوردانە شوانەسە بۆ خاتری ئەمانە بەرادرانە پڕۆلەتەرە کارگەرن واگەرەکیانە ئینقلاب بکەن و ئەمانە تنترن وەسە سەیبراهیمی عەلیزا گەرەکی تەکی ئیمپرالیزم شەڕکە نی پاڵی داگەسۆ لە سلێمانیە ئیمپریالیزم وا لە لای دەستیا ئیمپریالیزم تۆم چیەکات تیماری ئەکا هەڵوێست ئەگرێ بەرامبەر بە ئەمریکا وەرێ خەلیکە فاسۆلیای ئامریکایی ئەخوا لە ژێرە دەسە دەوڵەتە ئێرانیا سەی ئیبراهیمە عەلیزادە و حازر نییە سەیەکە وەقەی خۆیەوە هەڵگری ئاغاگیان ئەمە گشتی بازیە سیاسیە بازیە گەوجاندنە مردمە کوردە زانی دێدا چه اتفاقێک کەوت ئاغای مەنسوورە حکومەت کۆمونیزمە کرێکاری دروست کرد وتیان ئەکرێنە مەعامەڵە و گشتی لە فوردگای بەغاوە تێ قوچان چوو بۆ سوئێد گوێ دوا پێ کاکە گیانەویشە داستانە کۆمەڵە ئەو با بزانی داستانەکەی چه شەکڵیە
بەڵێ ئێمەش سەدان پێشمەرگە چەک بەدەستی کورد بێ ئەوە بچووکترین یارمەتیمان بۆ ئەم خەڵکە لێ قەوماوە دەست بێت بە چاوی پڕ لە فرمێسک و دڵی پڕ لە گریانەوە سیرمانەکردن تۆ سەیری ئەمە بکە بێسە توخوا ئەم قسە کردی ئەمە قسەی کەنیشتێکی 14 ساڵەی تازە پێگەیی عاشقە ئەی هاوار دڵی ئەکوڵێ بۆ ئەم خەڵکە و حەچێکی نییە دووگڵە فرمێسکی بۆ بڕژێنێتە خوار و حەزی پێکەم و ئای بەخوا عاشقتم و وەرێ ئیتر چی بکەم و دەی بابەم نایاڵێ شوو پێ بکەم و دەی براکەم نامداتێ و بابەجان تۆ کێ بەری پێتگرت و قارەمانێتی بنوێنی کێ بەری پێتگرت و چی بەری پێتگرت و تۆ عەزیزم مەگەر نایژی گیان لەسەر دەسین ئێمە لە ماجەراکەی سەیسایە قاف فامیمان ئێوە قون لەسەر دەسوگەن گیان لەسەر دەست نییەن کومەگە ئێوە گیان لەسەر دەستنەوە مەگە پێشتان مەرگ نییە مەگەر ئێوە نەتانداگەسە بەرە ئیزرائیل ئێوە سبقەتتان گرکە لە ئیزرائیلیش دەی تۆ پێشمەرگە مەگە نیەی بۆ لە مەرگ سڵەکەی بڕوای تۆ دەمە ئەم مردمە بۆ خۆت بڕێت تەبلیغاتە بکردایە ئەفکارە عمومیت بگۆڕیایە نیشانە بدایە بەڕاستی تۆ شتێکی ئەوە نییە چریقە قازی محەممەدتان دنیای گرت کە ئێوە گشتان وەنە قازی محەممەد ڕێبازە قازی محەممەد حیزیەتی تەسلیم بوون درۆزنی کاولی بەرساختە بوونە ئێوە گشتان شکل قازی محەممەد ڕازەکەی وەڵاوە دڵێکی پڕ و فرمێسمان ڕژان لە دوور و دایکە بێت و قوروانتان و چی بکەین و حەچێکمان لە دەست دەرنایە کاکە لە کوێی دنیا کاورا بەرامبەر بە ملەتی وا قسەکە لە کوێی دنیا ئێمە چین ئێمە چی حاڵی بووگن وەحشی حاڵی بووگن بەدەوی حاڵی بووگن ئێوە چۆن قسەی واکەن بابا ئێمە بفەهمین تۆ کێ پیرەژنی کەنیشکە 14 ساڵەی عاشقی 20 نەفەرنیا گەسە سەرە کار تۆ پێشمەرگەی شەڕکەری گیان لەسەر دەسی تۆ پێشمەرگەی پۆڵائینی تۆ پێشمەرگەی ئاگرینی تۆ چیت یا ئەم تەختە قمپانانەی و ئەیستە لە هەرێمە ئەیوێنین مشتی جنایەتکارە نێوە چین وا ئێوە حیزبی دموکراتن و ناسیۆنالیست بووگن و کورت و مەگەر کورت ناکەی دەی لە هەرکوێ کورت تۆی گەرەک و تۆ نەبووی تۆ تێو قوچان دەرچویت دێ ئەم کورت ئەم چیت فرۆشتۆ تۆ چی ئەفرۆشی تۆ بەم کوردە کەی ڕۆژی تەنگانەس وەڵا لە دوور و تماشامانە کرد و هیچمان لە دەست بەر نەیە هاتوو نەمانەتوانی و هیچ بەڵێ وەلێ کاکە هەورامان سەیرە مردمە ئێمە ناتوانانی هەڵوێست بگرێ بەرامبەر بەمانە ناتوانین چون مردم ئێمە نازانێ وەتەن یعنی چی نە ئەزانێ مبارزە یعنی چی نە ئەزانێ ئینقلاب و شۆڕش یعنی چی نازانێ مردم ئێمە هەچی نازانی مردم ئێمە حازرە پێی نێژن درۆزن وەلێ بەلێشاو پێی بێژە خائین بۆی مهم نییە بەلێشاو پێی بێژە جنایەتکار پێی مهم نییە وەلی پێی نێژی درۆزن نافەهمێ فەرقی ئەم دوانەوە یەک و نازانی بەڵێ فەرموو ڕەنگە ئەمە خۆی یەکێک لە گەورەترین تراژیدیەکانی سەرجەم بزوتنەوەی کورد بێت کە لە کاتی کارەساتی وادا ڕۆژنامەوانێکی بیانی بتوانێت یارمەتی دەری ئەو خەڵکە بێت تۆ بیگرە کاکە ڕەنگە ئەمە تراژیدیا تۆ هەرەزانی تراژیدی یعنی چی بە کەرامەتم قەسەم ئەوەی وا لە ئەم سەرزەمینی ئێمە تراژیدی بەکارەوە نازانێت تراژیدی یعنی چی ئەمە تراژیدیە قەدەرە ئەمە تراژیدی لەنەوە ئەی یونانیە قەدەرە ئێمە واسە ئێمە ئەوەی خۆیژی قارەمان و شەڕکەرتی هەڵدریاگە لە دوورە وێسێ دانەیە کوڕە زەریفی ئوروپایی وا لە خیابانەکانە پاریس و لەندەنا گەورە بوو تێت و دەمی ئێمەوە سەحنە سەبتەکات تۆ زاتە نییە لە بنە ئەو بەردە بەچکەشوان و گیگاوان و گیلادی و هەرچی ڕۆژە بۆ شاخ و داخاوی گورگە دیگە حەفیر دیگە شەڕە دیگە تۆ تەب خەریکی دایبی ئەوەسیتە ناوپات دانەیە زەریفی سوسووری ئوروپایی خەریکە عکسەکرێنەوە مردمە لەوە سەتە شەڕان خجاڵە ناکێشی داناتەپیت نامریت قەت بەچی ئێژی قارەمان و کورد و زل و مهم و چۆن ڕوتێ دەمە قۆپانی گوشادەکەیتە پێت ئام تاقی لە حیزاخەیتە ملە سەرت و سەرتەکانە دەی خۆت وە مهمەزانی ئەمەسە ئەو تەوەهمەی وا من وتم لە ئیبتدای مقدمەکەوە لە زوانە عەلی بن ئەبی تالب
قارەمانە و بیکە قمی ئاسمان و قسە مەکە و لاو و سەدام حسین بوو گشتی سەدام حسین بوو سەدام حسین بوێنێت و ئەوە قارەمانە وا لە ئاسمان بوو ئەی تۆ چکارە بووی بەڵێ بیخێنەوە بەڵام ئێمە لە ترسی سپای داگیرکەرێکی ترمان نەک هەر نەتوانین یارمەتی دەربین کاکە بیگرە ترس بۆ تۆ ئێشێ معنایەکی نەوێ تۆ پێشمەرگەی بابە تۆ خەڵکە عادی نیەی ئەم قسە دانەیەک خەڵکی عادی هەڵەبجەبی کا من باوەڕ یەکەم نە شەڕی دیگە نەتەکی مەرگا ڕوبەڕوو بوو گەسۆ تۆ دائیمەن دەسوایە خەیت و شەڕەکەیت و عەمەلیاتەکەیت و فیشەکە تەقیت و کەڵک تۆ بۆ ترسیاگی ئێجی تا ئێستا شەڕە چاو پێ نەکەوتگە زیقمان کرد و لە داگیرکەر ئەترسین و دەی تۆ لە داگیرکەر ترسیاگی چۆن جورئەتە بوو ئەسلحە بگریتە دەستەوە کورە من سەر دەرنایەرم دەی تۆ ئەگەر باوەڕت بەوە نەوێ کە تۆ قارەمانیت و ئەم دنیا ئەگۆڕیت چەک هەڵ ئەگری ئەی ئەو چەکە چی داگێ دەستۆ ترسە زاور چی داگەسی دەستۆ ئەمن نافەهمم ئەمە لە ترسی داگیرکەرێکی تر مە تۆ خۆت ناچوویتە دەمە ئەم داگیرکەرە مەگەر تۆ نەچووی عملیاتەکەت لە شارە سنا و لە کرماشانە و لە داڵە هوا و لە پیران شارێڕا و لە مەهابادێڕا مەگە تۆ ناچوویت ئیستا بۆ لە گرازیقە کردەوە دەسە داگیرکەرێڕا تۆ ئەم توڕەهات و فەسادە ئەوێنی چۆنەکرێتە ناوەم زەهنە مەردەمە بەڵێ فەرموو نەک هەر نەتوانین یارمەتی دەربین بەڵکو و ترسی ئەوەمان بێت ئاشکرا بین و بە کۆمەڵ بکوژێن من نازخوا بەبە گیان نەتخۆن ئەخەیش بمرم بۆت زەریفکیان بەزنە و تەجاوزیان پێت نەکرد بەزنە و ئەمە تۆ پێشمەرگە نیەی ئەو کلاشینکۆفی وا پێ تۆش کلاش خۆ تۆ ناوسکە نەوەڕیاگە کورە کاکە ئەو سوسولە و ئەسفەهانیە و بەچە زەریفە و تۆ کوردە قەحرەمانیت و گەڵدەڵپنیت و سوارکاریت و تۆ کلێتە ئەخەیتە سەر و چەپ و ڕاست و هەڵقونکە ئەەکەی و کلاشە هەورامیەکەیتە پێ زەرمەی پێوتێت و قڕە پیرەژن ئەەکەی دێت و بۆ تۆقیگی ئەو بۆ نەتۆقیگە سوسو لە تارانی هاتکەتە کە تواشەکە بەچە سوس زەریفە تارانی خوا جوان باوکو گیان و وەی براڕۆ تۆ سەیرە ئەمانە بکە کورە من ئەزانم ئەمانە چەنێ خوێڕین پێشمەرگە دەبێت پیر و باوەڕ شەڕی پێ بکە بەڵام دیارەمانە پیر و باوەڕیان هەر نەبوو بۆ کۆراخە بە کامە بیر و باوەڕ عەزیزم بە کامە بیر و باوەڕ پرسیارەکە ئەمانە چۆن کوردن ئەسڵەن نازانن کوردی یعنی چی دوژمنە کورد کێس تۆ وەختێ نەزانین دوژمنە کێستێکی کیاشە داگیرکەر یعنی چی یعنی ئیشغاڵگەر دەی تۆ چۆن لە ئیشغاڵگەر ئەترسی چۆن ئەترسی لە ئیشغاڵگەر ئیشغاڵگەر ئێشێ لە تۆ بترسێ تۆ چۆن لە ئەو ئەترسی ئیشغاڵگەر ئێشێ سڵکا لە تۆ چۆن لە ئەو ئەترسی بابا من پێت ئێژم کاکە هەورامان ئەمانە هەرچی عیلمی دنیاس سەرۆقنەکەی ئەەکەن ماگلو ئینسا حەیرەتەکە ئەمە چۆنە بەڵێ جا ئەمە خۆشە کاک پەیمان من نازانم خوێنەری ئەم دێڕانە چۆن لە مەبەستی من تێدەگات بەڵام ئێستاش بەڵام خۆیشی ئەزانێ فرە مەسخەرەس نەخۆ ئەم فەقیرە بێسە کاکە هەورامان ئەم فەقیرە ڕازەکە ئەم قسانەی نووسیگە ڕازەکات گزارشی واقعیەکی داگە خۆ درۆ ناکە خۆ من ناژم حاتەم منبەری درۆەکە من خەریکم خەتە سیاسی حیزب دموکرات و حیزبی دموکرات باسەکەم گورم بەوە بەختە ئیسەیشە کاولە ئیسەیچە هەزار کونوالە گیانیا بوو گەسە سوعال بۆ ئێمانە نووسێت خۆی نازانێت دەردەکەی والەکوێ هەرچی بم بارە و بەو بارا و ئەوەی پیرەژینی لە بنەماڵەیە چاو پێکەوت کە چۆن ئەلا ئەوێنێت و چۆن پاسا و تێرێت و بەکاری ئەهێنێ پاسا و بێرێت و قوتار ناوێ ئێژێ مەعزەرەت مەسبووەخشی دانێ هەر لەو لای خۆمانە کاکەورامان بە دەوری ئاگرێکا خەریک بوو لە پڕێکا لێ قۆمیە خۆی سەغڵەت کرد ماوەیەکی تری پێچوو جارێکی تر لێ قۆمیاوتی ئەشەوبی لا مەشاریۆ تۆجۆکێ خۆی ئەترافێکی تر ناشارێت و کاکە ئەم فەقیریشە گەیگەسە ئەو مەقتەعە کەیتر ناشارێت و
بەڵام ئێستاش پاش زیاتر لە 20 ساڵ من ئەو دیمەنانم وەک دوێنێ لە پێش چاون و وەک ئەو کات بێز لە خۆم دەکەم کە بە کلاشین کۆفێک و ببێ 5 خشابەوە لە دیلێک بێدەسەڵاتتر سەیری ئەو خەڵکەم ئەکرد و نەم ئەتوانی کارێکیان بۆ بکەم. دووشتی کوتووە لێرە کاکە بێسە بۆ نەدەتوانی عەزیزم 5 خەشاو فیشەکە وا پێ دوو نارنجە کەس ئافرین بەو سەداقەتە بۆ نەدەتوانی ترسیاوی کاکە باس تۆ یە شەرافەتێکە وات یا حەداقەل ئەمانتە نووسیگە ئافرین و شەرافەتە تۆ دەیخۆ ئەو بێشەرەفەکانی تر دەرچووبن و باسی ناکەن ترسیاوی دەی تۆ ئیشێ بۆ بترسی تۆ پێشمەرگەیت و دائیمەن تەک لە شەڕابوویت و دائیمەن شەڕە کردبە و دائیمەن دەستوە یەخەتەکە مەرگاوی ناوت پێشمەرگەس کەوتیتە بەرە ئیزرائیل ئیستا ئێمە بۆمان دەرکەوت ئێوە قون مەرگەن پێشمەرگە نیە تازە بیری کردوتەوە ناوی کلاشین کۆفیژە باواتە نەمانتوانی شەڕ بکەین بۆ نەتوانی ناوسکە بڕیا و کلکە کاری نەکرد بۆ شەڕە چاو پێ نەکەوت و تەقەت نەئەزانی بۆ نەدەتوانی ئەوە نییە ئیسە بیرەکاتەوە شەرمەکە بەڵێ ببوورە من قسم کرد ئەم نەم ئەتوانی کارێکیان بۆ بکەم چەند سەد کەس لە ژن و مناڵی ئێمەش واتە ئەم 500 پێشمەرگە گیرکەوتووە پێش بۆمبارانەکە لە هەڵەبجە دابوون و بێشک ئێستا لەگەڵ ئەم خەڵکەدا خەریکی خۆ دەربازکردن بوون یان وەک ئەو هەزارانەی تر بە بۆمبای بەعس کوژرا بوون بۆیە هەموو ئەو کەسانە کە ژن یان ئێستا یەکچت بۆ ئێمە دەرکەوت یەکچت بۆ ئێمە دەرکەوت کاکە بێسە ئەو بەشە لە حیزبی دموکرات بوو کە مەشەیە بدرایەتە دەست خانەوادە و مانەوادەکان بڕوایەتە دوای لەبیرە نەچێ دوای ئەم ماجرای هەڵەبجە حیزبی دموکراتی ئیتر ئەچێتە ناوە ئوردوگا و فاسۆلیاخۆری بە عام دەست پێکایتە لەسەر سفرەی ماڵەکان و تێنە دەرەوە ئیتر لەسەر گیفانی مردمی کوردنان ناخۆن ئێشێ ئاغایە قاسملوو لە دۆلارەکانی بەعس خەرجکا بۆیان هەرچی ژن و مناڵی فەقیرە بە بەهانووی ئەوەی دەست دەرتانەکەین فڕایەنە دەنا هەڵەوجە چون ئەزانن ڕۆژی 16 بمبارانە کەسەوە نێژێ چاوەڕوان کراو خۆیژێ چاوەڕوان کراو بۆ خاتریەوەی تەکی خەڵکی هەڵەبجا بڕۆنەوە بۆ ئێران و ئەیدەیەکیان بگیرێن بکوژرێن و پیرەمەردەکان بگیرێن محاسبە بکرێن و بکوژرێن ئەمانە نانخۆریشیان وەسەر و نەمێنێ شتێکیشان وەدەسی ئێران و داوێت مامڵەکە ئاواسەوە لێ شەڕکەرەکانیان کێشن نەدوهاوە تەوەجۆکەی ئەی فەرموو ئەوەشمان بۆ دەرکەوت بەڵێ بۆیە هەموو ئەو کەسانە کە ژنیان مناڵیان لە ناو ئەو ئاگرەدا بوو دڵگران و بێ ئەوقرە بە ناو دۆڵەکەدا سەر و خواریان ئەکرد و لە فکری چارەیەک دابوون تا هەواڵێک لە کەسانیان بزانن یانێ چۆن چارەیەک بگرن یعنی بخۆیان بڕۆن دێوان ناڕۆن ناو مردمەکە و یارمەتی کەس نادن و لە ترسا زیقیان کردگە پاڵ کەوتگن لەوێ و خوانەکە پەلاماریان بات و ئەمە خۆ وانە فکر چارەیەکە دەی دانەدانە و دانەدانە و دوان بە ئاگاداری و بێ ئاگاداری کەسمان لێ جودا بوویەوە و شوێن کەس و کاری خۆیان کەوتن پاش چەند سەعات هێندێکیان گەڕانەوە لامان هەواڵ و وردەکاری جەرگبڕەکانی ئەم ڕووداوەیان بۆ هێنانەوە بەڵام ژمارەیەکیشیان ڕۆشتن و هیچ کات نەگەڕانەوە ڕۆژەکانی دواتریش ئەم ڕەوتە هەروە بەردەوام بوو نزیک 50 کەسمان بەو بیانوە چوون و خۆیان ڕادستی هێزەکانی ئێران کردەوە کە بەرپرسی گەورە و کادری ناوداریشیان لە ناودا بوون بوونی مەرگ و ماڵوێرانی سەراسەری ناوچەی داگرت بوو بە دەیان هەزار مرۆڤی سەرگەردان ماڵ و حاڵی خۆیان جێهێشت بوو بۆ نەجاتدانی گیانیان ڕێگای کێو دۆڵ هەڵدێر و لووتکەی شاخیان گرتووە بەر بە هەزاران باوک و دایکی بێ مناڵ و مناڵی بێ باوک و دایک بەو شاخانەوە سەرگەدان بە دوای یەکدا وێڵ بوون و فریاڕەسێک لە ئاسمان و زەوی دەست نەدەکەوت دێ فریاڕەسێ لە ئاسمان و زەمی دەست نەدەکەوت تۆ بۆ دانیشتویت ئەمە 1 2
تۆ لەگرا بۆ دەرەکەوێ ئەمانە هیچ پەروەردەیەکی عەقیدەتیان نەوگە کە دەستیان بردە مەسلەحە. سوال عاملە ئینسجام و کۆبوونەوەی ئەو خەڵکە لە دەوری یەکتریا چییە؟ کوردایەتیە، سەرزەمینە کوردەوارە، دفاع لە وەتەنکردنە، دفاع لە کورد وە مەردمە کوردکردنە. تۆ ئەم دقیقە بۆ دەرەکەوێ کاورا وەختی ئەکەوێتە ژێرە ئەزمونە گەورە لە پڕێکا تێ قوچێنێ دەرەچێ ڕواخۆی تەسلیمەکات و بەرپرسە گەورە. تۆ ئەگەر چەتە نەوگی لە ماڵی باوکتان نان نەوگە بخوا و دەرنەچوویی چی پاڵی پێتۆ نیاگە تفەنگی حیزبی دموکراتە هەڵگرتەکە؟ چی؟ تا ئەم دقیقە تۆ هیچ شتێک آخر ئەم کە لە زلەتی هەڵدریاگانە پەرچەمێکی پەڕۆیەکی نادروست ئەگرنە دەسوڵتەکانی ئەدەن و عەکسێکی بێفەڕی کاورایەکی گەوج لە خۆیان گەوشتر وە ناوی قازی حەمە و دانێ ئەحمەق وەکو قاسم لودا ئەنێن و پڕۆ ئەتەکێن. ئەم نادروسانە ئیستە لەگرا مەشەیە کاریان کردایە. هەم پەرچەمەکەتان هەم قازی حەمەتان هەم قاسم لوتتان بۆ کاری نەکرد. بۆ چوون خۆتان تەسلیم کردو؟ بۆ فریای کەس نەکەوتن؟ بۆ شەڕیمان و نەمانتان نەکرد؟ بۆ حماسە و قارەمانیتان دروست نەکرد؟ کورە ئێوە پێشمەرگەی سەر جادەی ئاسفالت بوون، بۆ وەڵمە گۆشت خواردن و دەست وە کەنیشکە خەڵکی کێشان و ئەماڵە خەڵکی چوونابوون و پێشمەرگە. ئیستە وەختە شەڕە شەڕ ناکەی، ئەڕۆی تەسلیمەویت و بەبەندیا وەی بەشکە بتخوا. ئێوە ئەوەنەی یاخیەکی کورتان لێ نهاتکە. یاخی ئیستێشە لە منتەقەی لوڕسان و ئیلام و لە کوردەواری خۆمان ئیستێشە خەڵک یاخیەوێ، یەک نەفەر لە بەرامبەر دەوڵەتە ئێرانیە یاخیەوێ. ئەوەنەی یاخیەکتان لێ ناوە، ئەوەنەی خولەپیزەتان لێ ناوە. کاورای کاول حیزبی دموکرات و حیزی دموکرات و حیزی کوردی و شۆڕەشە کوردی ئێوە هێلکە و ڕۆنیش نەوگەن. شۆڕەشە کوردی کاورای کاول ئێوە پوڵەکەی سەدام حوسێن و پوڵەکەی دەوڵەتە ئێران و فاسۆلیا و هویەت جەمعی و چەتەگەری و تەجاوز ئێوەی نیاقەی یەکتریوە. نە شەڕکەرن، نە قارەمانن، نە فەرماندەن، نە ئەقڵتان هەز، نە ئینتیماتان هەز، نە پرینسیپتان هەز، نە ئەخلاقتان هەز، هیچێکتان نییە. دەی تۆ بۆ بمێنیت، بۆ ئەمێنیت و ئەم گشتە سەجر تەحملەکەی. ئێوە ئەوەنەی بەسیجیەکی ئێرانیتان لێنەیە هات خۆی خستە سەر مەیداننی. ئەوەنەی بەسیجیە فاسدینە. وا ئیمڕۆ کوردەوارتان بە فەساد کێشاگە، وا ئیمڕۆ خەریکی فعالیەتی مەدەنی و لچە سیلیکۆن و قڕە پیرەژن و قن هەڵتەکاندن و مەراسمە نەورۆز و قڕ بەجێ و ناهێڵم، قڕ بەجێ و ناهێڵم. 800 نەفەرتان لەوێ قنی کردووە دەرەچوو بەرەو جمهوری ئیسلامی خۆی تەسلیم کاتەوە. ئیستە تۆ ئەم دانە زەریفە شنۆیتە لەکوێ هاورد بەناوە شارە شنوێی قارەمانە قڕ بەجێ و ناهێڵم. ڕووداو بۆت بڵاوی کات و نارتی بۆت بڵاوی کات و بێشەرەفینە. من نازانم خەڵکە کۆیە چۆن ئێوە نادا لە شیش، چۆن ئەو خەڵکی کوردەواری داگیرکریاگە لەلایەن عێراق و ئێوەی جنایەتکاری جەلادی فاسد ئیبنە فاسد تەحملەکە، چۆن تەحملتانەکە؟ دەترسن کێ تەحملتانەکە؟ سوپای پاسداران چۆن گەڵتان پانەوە کرد گەسۆ لەوێ بگونە عاملە فەساد؟ کاورای تێق و چێنەری دەرچووی وەڵا 50 نەفەریان تەسلیم بوون و وردە دەرەچوون. هێزە پێشمەرگەیە کوردستان فاسدینە. خۆتان فاسد، زوانتان فاسد، مەفاهیمتان فاسد، ساختارتان فاسد. بابا ئێوەیەشی 100 جار بدرین لە دارە ئێعدام واتان کرد بە مەردمە. وا ئەوەنەتان ئینتما لە مەردم نێشکە. خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەن عێراق و ماندوو بووگن بەدەست ئێوە. لە حیزن، لە دزن، لە جنایەتکارن. بە 1000 بار ئەم خەڵکە دڵپاکە دڵسافەتانە خەڵەتاند. فێری پوڵ خواردنتان کردن، فێری ماستاوچێتیتان کردن، تەحەداتان کرد لە وجودیان، لە ماڵیان، لە زندگیان، لە ناموسیان. 1000 جان مامەڵەتان بەسەریان و کرد. ئەم مردمە بەدبەختە ماندوو بوو، کۆڵ بوو بەدەستان.
فەسادتان سیستەماتی کردە ناوی زەهنیان بێشەرەفینە قارەمان بووگین. دقیقاً بەڕاستی چی بکەین لەم ڕۆژە ڕەشەدا کە یەکێک لە تراژیدیە مەزنەکانی مێژووی کورد کارەکە تراژدی بێسە تراژدی یعنی چی یەک دەحفەیتر بێژن تراژدی آخر کاول تۆ ئەفەهمی تراژدی یعنی چی تراژدی یعنی دوو تەرەفی حەق لە بەرامبەر یەکتریادەن لە یەکتری تەقدیر یەکێکیان لەبینەوە دوو حەق بەمێژن تراژدی تۆ حاڵیتە نابوود کاول یعنی حاکم شارە ئەنتیگۆنە چون حاکمەوە قوانینی شاری هەست حەقی هەست کە قوانینی شار و حکوومەتە خۆی داسەپێنی ئەنتیگۆنە چون ئینسانە و خۆیش کە ئەو کاوراسە وا خۆی کوشتگە قانونە قەومێتی قانون دڵی حکمی پێیەکا کە جنازەی براکەی چاڵکە قانونە حکوومەت و ئیدارەی جامعە ئەدا لە قانون دڵ لەم وەسەتە قانونە حکوومەت ئەم قانونە قەشەنگەی دڵە ئەکوژێت تراژدی یعنی ئەوە حاڵیتە ئەمە کوێی تراژدیە ئەمە جینۆسایدە ئەمە فاجعەیەکی سیستەماتیکە فاجعەس بۆ ئێمە کە نازانین کێ وای پێمان کردگە و ئێمە تەلاشەکەی نیشانی دەین جینۆسایدە چون تەوتەیەکی بینالمەلەلیە و ئێوە هاوکارە ئەم تەوتانە ڕۆڵە ئەوەڵ ئێوە یەکێڕن تراژدی مێژووی تراژدیە ئاڕوودان یەکێک لە گەورە تاوانەکان لە دژی مرۆڤایەتی ئەگەر کەسێک کوردانیش بە بەشێک لە مرۆڤایەتی بزانێ لە بینی کەوانان و سیوێتی بەڕێوە دەچوو بەجێی مەزڵومیەتی نەتەوەی کورد بۆ دنیا ڕوون بێتەوە و ڕەوایی کێشەکەی سابت بکات کۆماری ئیسلامی کە خۆی لایەنێکی پێکهێنەری ئەم تاوانە بوو مەزڵوم نمایی دەکرد و خۆی وەک قوربانی پێشانی کۆمەڵگەی جیهانی ئەدا ساڵانێک لەو سەردەمە تێپەڕیون و هێشتا بەرپرسانی نابەرپرسی باشوور سپاسی ڕژێمی ئیسلامی ئێران دەکەن کە لە تەنانێکی بەو خەڵکە داوە یان پەناگایەکی بۆ سازکردوون هەڵبەتە پێدا هەڵگون و تاریف پێدا هەڵگوتن و هەڵی نووسیوە تاریفکردنی دەوڵەتێکی دژی کوردی و وەک کۆماری ئیسلامی خۆی شەرمێکی گەورەیە و کاکە ئەوە بگرە ئەم ئەدەبیاتە سەخیفە دموکراتی و حیزبێتە دیگە دژی کوردی یعنی چۆن دژی ئەو کارانە ئێوە کردان لەوە دژی کوردی تر هەست دژی کوردی چه شکلیە چۆنە دژی کوردی چه شکلیە کاکە چه شکلیە کە یەکێکی تر ئەیکا ئێوە نایکەن تەجاوزە ئێوەیش ئەیکەن ئێوە ئەیکەن دزیە ئێوە ئەیکەن حیزیە ئێوە ئەیکەن شەڕنەکەری و دەرچووجێ ئێوە ئەیکەن ئێوە شەڕەکە بۆ خەڵکی جێتێڵ و دەرەچن ئێوە ئەچوونە لادەیەک بۆ هێرکە و ڕۆن خواردن و تەجاوزکردن سپای پاسداران تەپی ئەدا ئەمە لە سەرتان ماڵی مردمی وێرانە کرد بە RPG ئەیدا لە ماڵی مردم لادیەکەی پێچۆڵەکردن دەریەکردن لەبەرەوەی تۆ هێرکە ڕۆنێکە خواردی و ماچێکی کنیشکێکە کردوێت کاورای کاورە درۆزن دژی کوردی چه شکلیە کاوران نان نەبوو بیخوا خۆی بوو بزنێ ئەڕوین خۆتان نەداوە ملیا و بزنەکەتان پێسەرەوڕی وەکو حیوان پاڵە کەوتن بۆی پارەشی نەدەدایە پارەی چی کاکەمانە مشتی دزون خەڵکیان تاڵانە کرد دژی کوردی قسەی مفت کوراسم معلوم نییە ئەم قەتوڕ ڕەهاتە دژی کوردی چه شکلیە و داگیرکەرە تۆ داگیرکە نییەی ئەی تۆ چکارەوی لە وەسەتا 700 نەفەر میری مسەلح ئامادەی شەڕی تۆ چکارەوی وڵا زیقمان کرد و خۆمان تەڕ کردو لە داگیرکەر ترسن ناکە ئەی تۆ داعشیەکەی بەڵێ بەڵێ
بەداخەوە تێکڕای بەرپرسانی باشووریش بەشێک لەم شەرمەیان بەرکەوتووە. هێزەکەی ئێمە هەروە لە دۆڵی تاوێرە چاوەڕوانی هەلوو فرسەتێکمان ئەمە هێزە چی بوو؟ هێزە مستەراوچوون بوو، هێزە ئسحالکردن بوو، هێزە چی؟ هێزە چی؟ هێزی گواستۆتەوە، هێز دەگۆزیێتەوە، هێزی خەبەر کردووەتەوە. کۆرە بڕۆن ئێوە مشتێ حیزن، حیزتان دائیمن بۆ حیزی خەریکن. هێزە چی؟ هێزە توالێت، هێزە بەلەفیڕە، هێزە چی؟ کاکە ئەمەیشە بەم ئەدەبیاتە تەکیانە قسەکەی شیک تەکیانە قسەکەی حاڵی ناوێ پێی بێژی جنایەتکار خۆشی دی شتە قشنگێکە جنایەتکار ئێشی حتمما وەزوانی کەر و قاتر و ئەمانە قسەیان تەکا بکەیت تا بۆی سڕوانەکەیان هەڵسێ بفهمن. هێز یعنی نیرو، یعنی توانە ئەنجامدانە کارێک. ئێوە توانە ئەنجامدانە کارە چیتان بووگە؟ هێز یعنی نیرو. تعریفەکەی بڕۆ لە فیزیک بخوێنەوە، یعنی توانە ئەنجامدانە کار. کارە چی؟ قوچاندن، دەرچوون و تەسلیم بوون، بەلەفیڕەگرتن و دایبی بەستن. حیز بەڵێ. هێزەکەی ئێمە هەروە لە دۆڵی تاوێرە چاوەڕوانی هەلوو فرسەتێکمانە کرد تا بە جۆرێک لەم ڕووداوە پڕ لە مەترسیە نەجاتمان بێت و بۆ ئەم مەبەستە بیمان لە چەند ئاڵترناتیڤێک لەوانە گەڕانەوە بۆ دواوە و چوونەوە بۆ ناو قوڵایی ڕۆژهەڵاتی کوردستان دەکردەوە. ئیسە قوڵایی ڕۆژهەڵات کورە تۆ زیقە کردگە لە دەست داگیرکە ڕۆیتە قوڵایی ڕۆژهەڵات دانیشە ڕۆڵەگیان دەسە ئەوە ڕێ بڤەز ئەسووتی نەکەی. تۆ حەی و حازر کاراوا لە بەردەستاوایتەوە کەژوکێوایژی بزنە کێفیت چەکە وا پێ و ئەسڵحە وا پێ و حەفسە کە لە زلوەیەک و لەوێ دانیشتگن زیقتان کردگە هەر دایبی ئەگۆڕن بڕۆیتە قوڵایی ڕۆژهەڵاتە کوێ؟ قسەی مۆفت تۆڕەهات. بەڵێ ئاڵتەرناتیڤی دیکەمان تێپەڕین بە ناو ئەو دەیان هەزار سپایی ئێران و سەرنجام گەیشتن بە دەوروبەری سلێمانی و ناوچەی ژێر دەسەڵاتی دەوڵەتی بەعز بوو. ئافرین ئەمە فرەخاسە. ئەمە تێپەڕ ئاڵتەرناتیڤە دیکەمان ڕۆیشتن بۆ قوڵاوی ڕۆژهەڵات یا تێپەڕین بە ناوی ئەم 10,000 دانە دێ کامیان سەخترە؟ دە ئێران هەرچی نیروی بووگە هاورگەسی ئەم دێ و پشت چۆڵە دێ بۆ ناڕۆی بۆ دێ قوڵایی چۆن گەرەکتە ڕێگە سەختەکە هەڵبژێری تۆ لە هیچ کوێیەکە سەختەکە هەڵ نەبژات ئیسە چۆن سەختەکە هەڵبژێری دەیان هەزار نیروی جمهوری ئیسلامی ئادەی با بخوێنین. بەڵام هەر کام لەم ڕێگایانە ئەگەر ناممکن نەهات بایانە بەرچاو حتمما مەحاڵ و یەکجار پڕمەترسی بە حساب دەهاتن. کۆماری ئیسلامی تقریبان ئاگاداری هەموو شتێکی ئێمە بوو، هەم ژمارەمانی ئەزانی و هەم جێگایمانەوەمان. کۆماری ئیسلامی حتمما ئەیزانی وای نەکوێ، حتممەنی ئەیزانی چەند نەفەرین، حتممەنی ئەزانمە لەکوێ ئەیزانی لەوەی کە 50 نەفەر ئەمانەتیان تێقوچاندگە و دەرچوو خۆیان تەسلیم کردگەسەوە دەی کۆماری ئیسلامی بۆ نایەتە سەرەتەوە. کۆماری ئیسلامی ئێستا ئێشێ دەروە شوێنی توا بگەڕێ بوودا لە 6. کۆماری ئیسلامی وەگەر هەر ئەوە 9,000 نەفەر عەسکەری وە بەرچاوی تۆ کوشت لە پایگاکە ئەی بۆ نایە تۆ بکوژی تۆ دەمە خۆپان لە پێی ضد ئینقلابی حیزی دموکرات بۆ نایە بتکوژی. سوال لە تۆ ببزان بێژی چی؟ هەم وەزعیەت و هەم ئیمکانات جاباوە بخوێنەوە، هەم ژمارەمانی ئەزانی و هەم جێگەیمانەوەمان، هەم وەزعیەت و هەم ئیمکاناتمان. چونکە جگە لەو سی خوڕانەی کە لە ناو خۆمان و لە ناو هێزەکانی باشووردا هەیبوون دەیان کەسی خۆشمان لەم ڕۆژەدا ئەوە بگرە لە بیرتان نەچێ وتی دەیان سیخوەڕ یانێ سیخوەر یعنی جاسووس لە ناومانە بوو لە ناو هێزەکانی باشووری شاب بوو یعنی بەرەی کوردستانیە حیستن لە خۆیان. ئێستامانە گشتی سیخوەڕە جمهوری ئیسلامی تەوەجۆ بکەن لە بیرتان نەچێها جا ئێستا تەماشای نەماویشە قەهرەمانی مارپێچە لە نێوانە ئەم حیزبانە وەکو ماسی ئەخلیسکێن. دا ئیدامە بە
دەیان کەسی خۆشمان لەم چەند ڕۆژەدا هەڵاتبوون و خۆیان ڕادستی ڕژێم کردو و بێشک هەموو شتێکیان بۆ باس کردبوون بۆیە دژوار نەبوو بۆ بەرپرسانی ئێران کە بزانن ئێمە خەریکی چین. ڕۆژێک پاش شیمیایی بارانەکە محسین ڕەزایی فەرماندەی ئەو دەمەی سپای پازارانی ئێران خۆی هاتبوو هەڵەبجە و کێشەی ئێمەی لەگەڵ بەرپرسانی کوردستاندا باس کردبوو. بەرپرسانی یەکێتیش کەسێکیان بۆ لای ئێمە نرد و وەزعەکەیان لەگەڵدا باس کردین. یەکێک لە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاری کرد ئەوە بێسم ڕۆژی بەرتر محسن ڕزایی هاتکە سەناوە شارە هەڵەبجە هەر ئیستە ئەزانن وانەکوێ ئیتر پێویست ناکە کاورا خۆی تەسلیم کردوێ ئەمان ئەزانن وارەکوێ ڕاست دانێ بەرپرسی یەکێتی ئەهەنێرنە تاوێرە ئەدایەن تەوەجۆتان کرد محسن ڕزایی ڕێک ئەزانێ مانەوانەکوێ کاریشیان چییە دوو هەلیکۆپتەر کوبرا بە هەنێرێت و ڕاستەریان دەست بنێتەوە قەی دوکمەکە بێژێ هەر 700 نەفەریان کاتە تریت ئەمە اتفاقا ناکەفی ئەدامە بە یەکێک لە بەرپرسانی یەنەک واتێکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاری کردبوو کە ئێمە بچینە هەڵەبجە و لە چەند ماڵی بەرزدا کە بە شۆقە سپیەکان بەناوبانگ بوو خۆمان حەشار دێن و ئەو بەڕێزە قەولیشی دابوو کە ئەگەر ئێرانیەکانیش بزانن کاریان پێمان نابێت. دیارە یانە چۆن کاریان پێ نابێ ئەم ڕیشی خسکەسە گرە و دەستیانی ماچ کردگە بۆچی ئیشەکاری پێوانەوەی دەیمەگەر ئێوە دژمنە جمهوری ئیسلامی نەوبن و گەرەکتانە جمهوری ئیسلامی بڕوخێن و ئیسێژن جەمهوریە ئیسلامی و جەمهوری ئیسلامی و سوپای پاسداران و جەوش و جۆش و چۆن سوپای پاسداران و جاشکاری بە تۆ نییە وڵی زۆر مهمە زۆر عجیب کاکە ئەمە چۆن ناوێتەوە سوال بۆ مردمە کورد من نافەهمم کاورای بەچکە حیزبی چۆن جورئەتەکان لە ناو مردمە ئێمە دەمەکات و قسەیشەکە ئەمە نافەهمم یا مردمە ئێمە بەغایەت مردمێکی ئەحمەقە یا بەغایەت بێ ئەخلاقە یا نازانم مردمە ئێمە بۆ هەڵوێست هەڵناگرێت کاکەمە تەوهینە بە مردمە ئێمە تەوهینە بە عەقڵی مردمی ئێمە پێویستی بە تەفسیراتەوە پێویستی بە شەرحکردنە ئەم جۆرەشتانە بۆی تێبگا دیارە ئەمە پلانێکی خاوی ئەو بەڕێزە و برادەر ڕەزایی بوو تا هەمومان لەو ماڵانە باوێن دوایی بە بەرنامە بێنە سەرمان و بێ ئەوە زیانێکی بەرچاویان لێکەوێ لە بینمان بەر کاکە ئێوە تەوەجوو بکەن ئەمانە ئیستە شەڕ پۆلیسە خاص پۆلیسە خراوەکە یعنی یەکێتی نیشتمانی دانێکیان واتە پیای بە شەرەفێکە دوی تریان وا پیای بێشەرەفێکە تەوەجۆ بکەن هەر کەسی گیای بایرێ ئەڕنێ بۆ خۆی هەر کەسی جۆری ڕەفتارەکە لەگران نە حیزب مەوجودە و نە سەرکردایەتی و نە قەرارە سەرگردایەتی و نە بەرخورد بمانە ئێستا ئەم یەکێتیە دانەیە حیزە پیلانی خاوی هاوردگە و خیاڵتان خاوە و ئێمە لە تاوێرە پاڵمانداگەسە و دابێن و ناڕێنە ناوە شوقە بەرزەکان تەوەجۆکەی من نافەهمم سپای پاسداران ئەگەر گەرەکی حیزب دموکرات لەبین بوات بۆ ئیستە وەختێسی لە بینی بووە و لە بینی ناوە لە چی ئەترسێ لە بەسیجی ئەترسێ نەبەخوا مەگەر سپای پاسداران هەر ئەوە نەبوو بە بەرچاوی حیزبی دموکرات و 1000 عەسکەری عێراقی کوشت خۆی وتی بۆ تهدیدی وەکو حیزبی دموکرات خڕحات کەسە بەردەسی تەواوی نیروی نظامی توانێ بکوژێ و نایکوژێت سوال بۆ نایکوژێت ئیستە سوالێ تر ئەمەسە مانەوەی حیزبی دموکرات چ گرنگیەکی بۆ دەوڵەتی ئێرانی هەست ئەمە سوالە ئەسڵیە تا تۆ بفهمی حیزبی دموکرات ئێشێ بمێنێتەوە بۆ ئێشێ بمێنێتەوە دەوڵەتە ئێرانی بۆ ئێشێ حیزبی دموکرات پێڵێتەوە سوالەکەی تر ڕەبتی بەرەو بەوەی کە ئیمڕۆ حیزبی دموکرات کۆمەڵە لە زەڕگوێز و لە کۆیە چی هێشتگنیوە چی مردم پوورە مردم حمایەتە اجتماعیە مردم چی هێشتگنیوە کێ دفاعیان لێکە بە چه هێزێ بە پەیمانە نێو دەوڵەتی بە چی ماگنۆ لەوێ هەچکە جواو ناتۆ خۆ بەڵێ فەرموو بەرپرسانی ئەمە زوو لەم پلانە گڵاوە تێگەشتن بۆیە داواکەیان ڕەت کردەوە و قبوڵیان نەکرد بچینە ئەو جێگایە ئێوارەکەی
هەلیکۆپتەرێکی ئێران ئەم بەرپرسانە فەورەن زوو ئەم پلانە تێ ئەگەن وەلێ لە نەوسودانەی یەکێتی نیشتمانی تێپیانێژێ چۆڵیکە فەورەن لەو پلانە تێناگەن. عجیبە ئەمانە لە هەر کوێمەیریان بێ فرە ژیرن زوو تێ ئەگەن لە جێگەیەکی ترا وە فیشەک بیکەیتە ناوە گوێیان تێناگەن. ئێوارەکەی هێلیکۆپتەرێکی ئێران نزم هات بەسەرماندا فڕی و ئەوانە وەک من چاویان کەس نەبوو. ئەیانوت بە کامێرای ڤیدیۆ فیلمیان لێ گرتوین. دیارە ئێمە بە یەک فیشەک ئەمانتوانی ئەم کۆپتەرە کۆپتەری دژمن بخێنە خوارەوە. بەڵام ئەم کارە وەک درۆخاندنی هێلانەی زەردەواڵەوە بگرە وەک ڕووخاندنی خەڵکی کوردەوار بێنە پێش چاوە خۆتان. حیزبی دموکرات دوژمنی جمهوری ئیسلامیە. ئەوە نەبوو لە ژێری ناوی جاشن هەزاران کوردی کوشت، فقط کوردی کوشت بێسە. حیزبی دموکرات دوژمنی دەوڵەتی ئێرانە. هەلیکۆپتەرێکی ئێرانی شناسایی واوە ڕاسەریان و تەقەیان لێ ناکا خەریکە فیلمیان لێگرێ. ئەزانی بۆ تخوا بێسم من شتێکە فێ بێژم دانەیە کوڕی لەک هاتوو ئەیوت چۆن مێش بکوژن، ئەیوت مشتی خوێ داکەن شکلی شەکەرەدا، کاسێ عەرەقیش دابنێن ئۆزۆ، مێشەکە تێت و ئەزانێتە شەکەرە خوێکە ئەخوا تینی ئەوێت و ئەزانێتە ئۆزۆکە ئاوە دەمی تێ ئەخا مەسەوێ مەسی کە بوو سەری گێجە چێ ئەکەوێتە زەوی بیگرن. دقیقەن حیزب دموکراتیش وا فکرەکاتەوە. دەوڵەتی ئێران وت کێسی ئەوەڵدەفە بڕۆم فیلمیان لێ بگرم ئەگەر ئەمانەمانە گرت بزانین ئەمە موجریمە ئێدامیکەین. سوال ئەمەسە هەلیکۆپتەری شناسایی دەوڵەتە ئێران هاتکە فیلمی لە تۆ گرتگە دەی ئەڕواتە خوار ئەیداتە مەقەڕە فەرماندەهی ئێژێ وە تۆپەکانی بەندلی تۆپەکانی جمهوری ئیسلامی چۆن هەڵەبجێ ئەپێکات تۆ نابیکێ. ئێژێ وەختی کاتی بۆمبارانەکەی کرماشان شار چۆڵ بوو هەنێ دەرمان خۆر لە کرماشانە وەیلان بۆ جێگەیان نەبوو دزیانە کرد بە بەختانە جارجارە دزیەکیانە کرد. ئێژێ ڕۆژێکیانە پۆلیس تەماشا ئەکا ئەوێنێ گەرتیەک فەرشێکی لوولە کردگە نیاییوە سەریشانیە خەریکە دەرەچی نیای شوێنی وتی بێرەگرا هەرچی و پەرچی وتی بەڵێ جناب سەروان وتی ئەوە چێوا لە سەریشانت وتی ئێ جناب سەروان ئەمە مەوجی ئینفجار فڕی داگەسە سەریشانم. جناب سەروان وتی ئاخر سەگ باب مەوجی ئینفجار فەرش لوولەکای خاتە سەرشانە ئینسان وتی چۆن جناب سەروان مەوجی ئینفجار ئاسنی 16 لول ئەکا قاڵی لول ناکا. زۆر باشی عجیبە بۆ من عجیبە یعنی چۆن تۆپەکانی دەوڵەتە ئێران نقطە بە نقطەی هەڵەبجە ئەپێکێت وەلی دوو تۆپی نادالەتەوە. عجیبە ئەم تۆپە زەریفانە ناتەقینێ بۆ تۆ گەرای گرتگە و قەشەنگ تۆ وای تۆ کوێ و بە تۆپ لێن نادا. سوال بۆ گولە تۆپ گرانە ئێوە فرە زەریفترن لە خەڵکە هەڵەبجە ئەو پیرەژنە لە ناوە هەڵەبجە فرە خەتەرناکتر بوو لە ئێوە بۆ نادا لە ئێوە بۆ جمهوریە ئیسلامی حتا مجاهدینی خەڵقی لە بەغا دەرنەکرد دانەنیشت وەلێ ئێوە پاڵتان داگەسەوە لە زڕگوێز و خەریکی سەکس زەبدەری و ئەرق خواردن و کەبابکردن و لە کۆیە و بەسەر ئەم گشتە جنایەتە کردەکتانە بۆ لێتان نادا. ئێژێ ئەمانتوانی هەلیکۆپتەرەکە داگرین بەڵام ئەوە شارە زەردەواڵە یعنی ئەم هەلیکۆپتەرە بڕوان وە زەردەواڵەکانی تر نایژێ بین خوا هاوار نایژێ بین دەی تۆ بۆ نایە لەم هەلیکۆپتەرە بخیتە خوار و بیتۆ قارەمان. ئەمە کامە ئەقڵێژێتی ئەقلی ئێوە وا کارەکە ئێوە ئەقلتان ئەوە لەسە دەیخۆ من درۆ ناکەم ئێوە ئایکیوتانەوە لێ مەیمونێکە ئێوە ئەوەنەی مەیمونێ ئایکیوتانە وەکو گەلەڕان هەست لە کوێوسان تێتۆ پاڵەکەوێ خوێ ئەلێسێتەوە گشتان پاڵ کەوتگن خەریکن خوێ ئەلێسنەوە ئەو فیلمتان لێەگرێ ئێوە تەقەی لێ ناکەن لاوە قەی ناکە ئیشەڵا و ئیشەڵا پشی دەسو ئیشەڵا نایەنە سەرمان و ئیشەڵا نایکەن و دەی جمهوری ئیسلامی لە مەچەکە قارەمانانەی ئێوە ترسیا بۆ تۆپتان تێناگرێ ئەو تۆپە قەشەنگەکان لە دوورۆ تێتانگرێ.
کاک هەورامان تماشاکە ئێمە خەریکین دەلیل تێرینەوە بەچکە حیزبی ئەلا ڕقمە تەمامە ئەم دەلیلانە هەر ڕووی تێ قسە بکە معلومە تۆ لە خانەوادا کوڕکەی دایکت کێس باوکت کێس معلومە تۆ کێی لەوانی تەوا دایبی خەریک بووی خۆتە تەڕە کرد ئەمەسە معلومە ئێوە کێن بابا ئێوە مشتێ بێشەرەف بێ ئەقڵ بێ خانەوادە جنایەتکار بێ پرینسیپ واگە لە کۆمەتان کرد لە ئومەت کوردی بە ئومەت کوردیتان نابود کرد دامە بەفەرم بێ هیچ شکێک پاش چەند دقیقە هەزاران سەربازی ئێرانیمان وەسەر دەگەڕان و تووشی شەڕێکی نەخوازراو ئەبووین کە شەڕ نەخوازراو بابا گیان تۆ ئێشێ وە شوێن شەڕا بگەڕی تۆ چۆن شەڕ ناخوازی ئەی چ کارێ خۆ کەڵەگانی کاکە کەڵەگا تعریفەکەی ئەمەسە کەڵەگا عیبارەت هەندەز گای نێر وا حیچێکی لێ نایە دوو کار نەوێ یا ئێشێ جوودکە بۆ جوودکردن ئێشێ بیخەسێنیت کە ئێژن کەڵەگا نەخەسیاگە چون ئەگەر نەخەسیاوێ جوود ناکا کۆنتڕۆڵ ناوی کەڵەگا فقط یەک ئیشی هەست بپەڕێ لەبەر ئەوەی گوێرەکە دروستکە دەوڵەتە عێراقی مردمە کورد ئێوەی بۆ چییە لەبەرەوەی بپەڕن لە کێ بپەڕن تووشی شەڕێکی نەخوازراو ئەبووین ئەگەر کاکە هەورامان بیگرە با من جواوە ئەم بەچکە حیزبیە بەمە من چۆن جاشە ئێرانم ئەژداد بێشەرەف چۆن جاشە ئێرانم من خەریکم قسەی دانێ ئەوەنە قسەکە پیسە خەریکی خەجاڵەتە کێشی آخر شەهرەنەوی آخر وجود شەهرەنەوی وجود چیا سرخی تۆ چی ئەدواتە دواو دەی تۆ شەرەفە نێسە باوکە نێسە دایکی وە شەرەفە نێسە سفرە و خوانە نێسە ئابڕوو حیسیەتە نێسە تۆ چی ئەدواتە دواوە عەلیە وەیسی چیت هەز لە دەسی بەی شتێکە هەز لە دەسی بەی نێسە حەکێکە نییە لە دەسی بەی بۆیە تێو ناچەقێت ڕووداری بەچکە مەفعولی وەکو تۆ فرە بوو فرەمان دیگە بەچکە مەفعولی وەکو تۆ فەرموو کاکە هەورامان ئەمانە ئیستە ئێشێ خەڵکی هەرێم خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەنە عێراق یەکە بیدایەنە لە شیشە کەباب باوەڕکە وا ئیستە دەمیان زاڵە بەسەر ئەو خەڵکە لەسەر نانە ئەو خەڵکە ئەخوەن لە سفرەی ئەو خەڵکە ئەخوەن لە پوڵە ئەو خەڵکە ئەخوەن بە بازاڕە ئەو خەڵکە ئەڕۆن هەزار فەزاحەت و فەساد لە ناو جامعەی ئێمە بڵاو ئەکەن و کەچی قسەیشیان لێ نازانم ئەم خەڵکی ئێمە بۆ وای پیادکە کە لە باشی حاڵتدا دوای کوشتنی پاسدارێکی تووشی شەڕێکی نەخوازراو ئەبووین کە لە باشترین حاڵتدا دوای کوشتنی پاسدارێکی زۆر بۆ خۆمان تێکڕا تێدا دەچوون دیارە لە یەکەم ڕۆژەوە بەرپرسانمان لە ڕێگای بیسیمەوە پەیوەندی بەردەوامیان لەگەڵ دەفتەری سیاسی هەبوو دەفتەر و بە تایبەتی دکتۆر شەرەفکەندیش یەخەی یەکێتی گرتبوو بۆ نەجاتدانی ئێمە جگە لە کێشەی گەمارۆکەوتن بێ ئیمکاناتی و سەرما و سۆڵە گرفتێکی سەرەکی ترمان هەبوو کە ئەویش کێشەی ناخۆیی بوو ئەم ڕۆژە ڕەشانە کە بوونە بەشێک لە ڕەشترین ڕۆژەکانی مێژووی کورد کەمتر لە 2 مانگ پاش ئەوە بوو کۆنگرەی هەشتی حیزبی دیموکرات بەسترا بوو دڵ و دەرونی ئەندامانی پڕ کردبوو لە ڕق و قین لە یەکتری کۆنگرە پڕکێشەکانی حیزب بوو وەک پێشتریش ئیشارەم پێ کردووە پێش هێرشی ئێرانیش بۆ سەربنکەکانی ئێمە و ناوچەی شارەزور ئەم کێشانە سەراپای بەدەنەی حیزبیان داگیر کردبوو کاکە هەورامان من ببەخشە شارژم خەریکە نامێنی بەشێک جەنابە ئیشتە دقیقەن بزانی وای نەکوێ بەشەکەی تریدانێ
ئەو ئەگەینە شعبەدە بازی و ساحریکردنەکەی دەرەچن بەپێی ئەو بەرنمەیە کە هەیە دوو پەڕەوان ماوە دوو لاپەڕە سەرحە جاگەر هەڵیەکری بۆ بەیانی و شەحنت نەماوە ئەوە شتێکی ترە بڕۆین تا شەحنمانەوەڕێت ئیسە کەوایە پێهاتە دوو لاپەڕەکە بخوێن و من محاولەکەم فرە پێشە پێ نەگرم دەباش ئێمە و ناوچەی شارەزە ئەم کێشانە سەراپای بەدەنی حیزبیان داگیر کردبوو هەموو باس و خواسەکان تەنیا لەسەر ئەم کێشەیە بوون لەم دۆڵی تاوێرەدا هەردوو باڵی ئەم کێشەیە هەبوون بەڵام باڵی نەیاری لیستەی فیکس نازانم چیاڵێ لیستی عەبدوڕەحمانی قاسملووە هەشتی حیزبی دموکراتە حیزبی دموکرات عەبدوڕەحمانی قاسملوو لیستێکی 20 نەفەرە تێرێ 22 نەفەرە ئێژێ ئەمانە بە لیستۆ تێنە ناوی کنگرە کە بیوەنەوە خۆ تێتۆ کودتاکە نوعی کودتاکە بە ناوی حیزبی دموکرات ئەوەسە ڕێبەرەتی شۆڕشگێران بەعدەن لێجگێ ئەوێتەوە باسی ئەوەکە لیستەی فیکس منزوری عەبدوڕەحمانی قاسملووە بەڵێ لیستەی فیکس هیچ دەسەڵاتیان نەبوو بەرپرسیارەتی ئەم کاروانە و هەموو پەیوەندیەکانی دیکە تەنیا لە دەست لایەنگرانی دکتۆر قاسملوودا بوو تەنانەت بۆ بچووکترین کاریش بچووکترین ڕاوێژیان لەگەڵ نەدەکردین ئەمە لە حاڵێکدا بوو کە کەسی زۆر بە ئەزمون و کار لە دەستهاتووی وەک شاپور فیروزی و برهان ڕوحانی خالید درودی مزەفەر میتەران و ڕەشاد حوسێنی و هەتا دوایی لە ناو ئەمانەدا بوون و ئەکرا نەک هەر بۆ نەجاتبوونی یارمەتی دەربن بەڵکو هەر کامەیان ئەکرا بەرپرسیارەتی گرنگی لە دەستدا بێ و ڕۆڵی شیاوی پێشووی خۆمان بگێڕن بەڵام لە قاموسی حیزبایەتی ئێمەی کووردا سنووری دۆست و دژمن تەنیا چەند سانتیمەترە و ئەگەر یار نەبوو نەیار و دژمنیش لای ئێمە هاومانان سوال ئەمەسە ئەوە وەزیفەی ئێوە و سنوورە دۆست و دژمن مشەخصکە نەتان کرد ئەوە وەزیفەی ئەوڵتان و نەتان کرد وەزیفەی دووەمتانەمەوە تعریفکەنەوە کە جاش کێس ئەویشتانە نەکرد ئیستێشە خەریکە هەر پاسا و تێریتەوە بۆ بێئێرادەگیە خۆیان و بۆ کاولیە خۆیان و اختلافاتان لەسەر چ بوو لەسەر مەردانەگی دەی ئیستە مەیدانە مەردانەگی بۆ ئێوە خاڕی بوو بەرادەرانە چی پێژن ڕێبەرایەتی شۆڕشگێر ئێوە بتان کردایە بۆ نەتان کرد ئێوە اختلافتان لەسەر چی بوو لەسەر مردمە کوردەوار بوو لەسەر چۆنیەتی بەڕێوەبردنە شۆڕشە ملەتە کوردی بوو لەم لەختا ئەوێنین ئێوە گشتان خەسیاک درۆزن ترسیاک بۆگەن فاسدن دیمان ئادەگیسە دیمان بە وردی دیمان فەرقتان چێتەکە یەکتریان ئەمە گشتی سەرکە ئەمە پاساوی فرقەیی و تڕەهاتی فرقەیی و ئەمەسە گروهێنە ناوی یەکتریان بەڵێ فەرموو چوار شەو ڕۆژ بوو ئێمە هەروە لەم دۆڵە مابووینەوە هێشتا بچووکترین تروسکەی هیوا بۆ دەربازبوونمان بەدی نەدەکرا بنەماڵەکانمان هەروە سەرگەردان بەشێکیان بە ناچار لەگەڵ کۆچی خەڵکی هەڵەبجە ڕێگای گەڕانەوە بۆ بەردەستی کۆماری ئیسلامیان هەڵبژاردبوو بەڵام ژمارەیەک هەروە بەناو کێو و دۆڵاندا ئەسوڕانەوە چاوەڕوانی دۆزینەوەی ئێمە بوون و ئێمەش دەستە بە دزی و بێدزی هێزەکانی ڕژێمەوە لە شوێن ئەوان ئەگەڕان ڕەنگە خوێنەر بپرسێ ئەی چۆن و لەبەر چەهۆیە کۆماری ئیسلامی هێرشی نەدەکردینە سەر بەڵێ پرسین ئێمە ڕاستیەکەی تا ئێستاشی لەگەڵ بێت منیش نازانم بۆچی و هۆیەکی خۆشی نازانی بوو من نەزانم بوو چون ئێوە لە ڕۆژی وەڵە دەوڵەتی ئێران دروستانی کردگە وجودتان ئەمە گەسە مردمە کورد نابووتکەن و بۆیە هیچ قیمێکتان نییە ئەخلاقتان نییە هیچ پەروەردەیەکتان نییە هیچ تعریفێکتان لە کورد نییە فقط بۆ کاولیە کورد دروستکریاگین لەوەیشە ئێوە ئێشێ بمایەنەوە نەماویشێک بکریایە سەحنەیەک لە تەئاتر ئیجرا بکریایە و خەڵکی سبیلی کورد بکوژیایە و ئومەت و کوردی دوچارە ئەم جینوسایتە بووایە کە لێودا ڕۆحی لە دەستدا وجودی لە دەستا و قیامەتیان ماوە حاڵیت بوو ئێوە بۆ ئێوە دروستکریاگەن وەڵا خۆشم نازانم بۆ پەلاماریان بدەین ئەم برادرە خەریکە ڕاستی دەڵێت پێ سادەیەکە بەدبەخت یان لانیکەم بۆ تۆپبارانی نەدەکردین ینی پێی بەو شتە بردووە خۆی پێی بەو شتە بردووە بەس ناتوانە بیدۆزێتەوە گولە تۆپ گرانە و خوا هەڵی ناگرێت و دەیتر چی بکەن و ئەش
لانی کەم بۆ تۆبارانێک لە ئەقڵەوە دوورە ئەگەر پێمان وابێت کە لەبەر هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم کارەیان نەدەکرد بێت یعنی ئێران نەیکرد بێت چونکە ڕژێم هیچ حسابێکی لەو چەشنی بۆ ئەوان نەدەکرد و جگەر لەوە سەر ڕای هاوکاری و بێدرێغی ژمارەیەک پێشمەرگە و بەرپرسی یەکێتی لەگەڵ ئێمە بە تایبەتی کەسێک بە ناوی حەمە سیاسی بەشێکی دیگەی بەرپرسانیانی بەرکرد بەکردەوە مەعامەلەیان لەسەر دەکردین دیارە نابێت کردەوەی نەشیاوی هێندێک بەرپرسی یەکێتی ببنە هۆی ئەوە خزمەتی ئەو کەس و ئینسانە خاوەن هەڵوێستانەشیان نەبینرێ کە هەر لە ڕۆژی یەکەمی هێرشەکەەوە ئێمان لە پلان و گەڵاڵەکانی ڕژێم ئاگادار ئەکردەوە و لەم ڕۆژە یەکجار سەختانەشدا ماڵ و مناڵ و خزم و کەسی لێ قەومامان خۆیان وێڵ کرد و هاتن تا پایگیان لە خۆبوردوویان کرد تا پای گیان تا حەدی گیان لە خۆبوردنەوەیان کرد تا ئێمەیان ڕزگار کرد بێگومان ڕێبەری یەکێتیش لە نزیکەوە ئاگداری ئەم وەزع پڕمەترسیە بوون و هەموو هەوڵیان ئەدا کە کارە ساتێک بە نیسبەت ئێمەوە ڕوو نەدات. بەڵێ یەکێتی پڕە لە سیخۆڕ حیزب دموکرات خۆی پڕە لە سیخۆڕ حەمە سیاسی ئەوێت تۆ قاڵیچەی حەزرەتی سڵێمان ئەمانە ئەفرێنێ لە ناوی دەیان هەزار حدەئەقەل دوای ئەمریکا بیان دەرەچێت و تەسلیمی شەوێتەوە حدەئەقەل 600 نەفەریان ماگە 600 نەفەر هێزە مسلحە حیزب دموکرات بەجل لە خاکیە حیزب دموکرات و ئەسەن لباسەکانیان فەرقە کاتێکە یەکێتیە کورە بابامانە فکرەکەن ئێمە گەوجینە مردمە ئەحمەقە نافەحمێت ئەمانە کەوتگنە ڕێ و ئەم پازدارانە گشتی ئەحمەقن و حفاظەتە ئیطلاعاتە سپا لەوێ کار ناکە و ئیطلاعاتە سپا ئاگای لە ئەنگوسیلەی دەسە مردم هەست خۆی تێپەتووە داتە لە مردمە تو ئەتوانی بەناوە ئەمانە قوتار بووی ئیطلاعاتە سپا نایژی یەکێتی نیشتمانی و بەرەی کوردستانی فەریدون نامدار وتی گشتی 95 نەفەر 350 نەفەر بن گشتیان نایژی تۆ ئەم هێزە 600 نەفەریە لەکوێ هاورد من ئەینە هازیهی لەکە و عەرەبێژین کتێکی یاوازە ئامدە لەکوێ هاورد بابا عەجەب گاگەلیەکە ئەسەن کەس نازانی چه خەوەرە لەدا نە بابا دەوڵەت ئێران پەخمەیەکە و ئەحمەقیشە و من نازانم ئەمانە سیخوەڕیان هەز سیخوڕ وە چه دەردێگە خوا بەڵێ پاش نیوەڕۆی ڕۆژی چوارەم ژمارەیەک ژن و مناڵی ئێمە لەوانە هاوژینەکەی من کە لە ڕۆژی یەکەمەوە لە هەڵەبجە بەجێ مابوو پەیدا بوونەوە و گەیشتنەوە لامان سەر لە بەیانیەکەشی دوو سەرگای وێڵ ڕوویان کردە دۆڵەکەمان و تا چاو لەسەر یەک نەی سەر بڕان ئەبێ سەبیگرن ئەشەوبی لا بۆ دزیکردن بۆ گا خواردن بۆ گوێرەکە خواردن بۆ مەشروب خواردن بۆ ماڵە دزی و حرام خواردن بۆ تەجاوزکردن ئەشە و بیر لا نەزیرتان نییە تۆ تا چاو لە یەک بنی دوو گاتان داوە عەرز پێستان کرد و کەبابتان کرد خواردتان وەرێ ناوگەڵتان گەنی و بڕۆنە دەمی خەڵکەکە وەرێ بۆ دزی ڕەقەمیەکەن لە شەڕە حوزورتان نییە وەرێ بۆ دزی ئافرم سەلاخی باشن دزی باشن متەجاوزی باشن بێشەرەفی باشن مەسینە هەڵگیری باشن نۆکەری باشن وەقیهی باشن گەوادی باشن ئارێ وەڵڵا نەزیرتان نییە یعنی ئێژی دەستچن کریاگەن لەم سەرزەمینە دەستچن کریاگەن قەشنگ ئەکبەر هەرچی شتە هەن بەڵام بەبارە پیسە بۆ گەنەکەیە ئاگال لێبوو وتی ئەوامانە کردە گاکە سەر بڕیا پێزگیریا خوریا ئەم قارەمانانە بەڵێ ئەم گۆشتە هێزێکی وەبەرهێناینەوە و بۆ ئێوارەکەی کە قەرار بوو بەرەو قوڵایی ناوچەکە واتە بۆ لای سەید سادق بە مەبەستی دەرەباز بوون و ڕێکەوین یارمەتیەکی چاک بوو حەمە سیاسی کە بەداخە و دواتر لە شەڕی ناوخۆییدا گیان دەستدا ژمارەیەک پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان و دوو کەسی حیزبی سۆسیالیستی کوردستان حاضر بوون بەناو ئەو ئاگرەدا پێشمان کەون و بە ناوی هێزی یەکێتی و بەناو سوپای ئێراندا دەربازمان کەن هەموو شتێک ئامادە کرا تیمێکی 30-40 کەسی پێشمەرگەی گورج و گۆڵ ئامادە کران تا لەگەڵ یەکێتیەکان لە پێشەوە بڕۆن و هەر کە تووشی ئێرانیەکان بوون
بڵێن ئێمە یەکێتین و قەرارە بڕۆین بۆ جێگایەک بە ناوی میری سوور. ئێمەش ئەو ژن و بناڵەی کە لەگەڵمان بوون لە ناو سەفەکەدا بشارینەوە و بە شوێن تیمە پێشڕەوەکەدا حرەکەت بکەیت. پاشە ئەم هەموو ترسەی بۆ چییە؟ وڵای عەجیبە. بێسە ئاخر جارە بە سناریۆکە فرق قەشەنگە کاورانە هێژە هێزی یەکێتی نیشتمانی ژن و مناڵ چیەکە لەوە ستیا بیشارین و لە بینمانە 600 نەفەر 700 نەفەر نیروی مسلح دوو دانە حەسەکی ئێشێ کارتی حەسەکیان پێوێ ئەمان ئێژن نیروی یەکێتی کۆرەتۆ بێ ئەم فیلمە کۆکەرەوە کابرا بالاخەرە ئێشێ کارتی نیشانە پازدارە ئێرانی بە ئەم کارتە خۆ لەسەری نووسیاگە حەسەک بەرەی کوردستانی یەکێتی بەرەی کوردستانی دوو حەسەک لەوێجیەکەن. ژمارەیەک دیل و زیندانی پێشتیشمان پێبوون کە بە چەند کەسدا بەڕێکرا بە چەند کەسێکدا بەڕێمان کردن. کەسێک ئەیود بۆ ئەوە ئیعدامیان کەن کەسێک ئەیود بۆ ئەوە دواتر وەڵی خراپی نووسیوە کاک پەیمان لێرە دواتر کە ئێمە دەرباز بوون ئازادیان کەن بۆ دۆڵی ئەولاتری نزیک هێزەکانی ئێران بە سەفێکی ڕێک و پێک حرەکەتمان کرد و هێشتا کیلۆمەترێک دوو نەکەوت بوونەوە وتیان بگەڕێنەوە بۆ وتیانێکێتیەکان لەلایەن سپای ئێرانەوە گیراون و ناڵن بڕۆین بە دڵشکاویەوە گەڕاینەوە شوێنەکەی خۆمان و هەر کەسە لەبەر خۆیەوە فکرێکی ئەکردەوە بڵێ ئەمە دوایین شەوی ژیانمان بێت ئێمە زۆر و کەم ئاگاداری چارەنووسی گوردانەکەی کۆمەڵە و جەماعەتەکەی ڕزگاری بوون و ئەمانزانی ئەمە بگرە کاکەورامەن تا ئەم دقیقە یەک نەفەر دەرمۆرد جەماعەت ڕزگاری قسەی نەکردە حتا تەکیە نەقشبەندی یەک نەفەر بەحسی نەکردە بۆ کێ چەند نەفەر بوو من نەمبیستگە و بەرچاوە من نەکەوتگە هەچ کەسیش باسی نەکردە نازانم بۆ باسی ناکەن و تاوانە ئەم جنایەتە وا لە ئەستۆکیا کەس نازانی بە بێژگەوەی کاکتەها هەورامی بوو یا کاک بەختیارە لە هۆنی بوو ئشارەی پێکرد کە ئەمانە 300 نەفەر خانەوادە بوون کاکسەرێتیان کوژیاگەن بەڵێ جەماعەتەکەی ڕزگاری بوون و ئەمانزانی لە نزیک پردی زەڕم لە بین چوون بە چاوی خۆشمان ئەفروتونابوونی لیوای بەڵخەمان بینی کە پازدارەکان لە پشت ئاوایە عەنەبەوە هەمویان کوشتن بۆیە نەدەکرا چارەنووسی ئێمەش لە هی ئەوان باشتر بێتە بەرچاو لێرە ئەم ستیکەیە تەواو بوو لە 409 کاک پەیمان بەڵێ دەست خۆش بێ لە 409 ڕایگرە ئێمە دیمان خەریکە بەحس داستانێکە کاشتە عەجیب و غەریبی کەلەی سەرە سوود ئەکێشێ بەعدەن بەحسی ئەکات و ئەچێتە ناوی تا ئێم دقیقە ئێمە دیمان ئەنچێ کە بەحسەکرێ گشتیان ئاماژە بەوە ئەکەن کە حیزبە دموکرات تەزمینی پێدریاگە بمێنێتەوە هەر وەکو ئەوەی کە کارمەندیان بووگە نەک ئەوەی کە ئیستا حیزب دموکرات مەسەڵەن قودرەتێکیش بوو بێت و ئێشە بزانن و سوال لە خۆتان بکەن مانەوەی حیزب دموکرات مشتێ تفەنگچی بە ناوی کورد و بێپرەنسیب بێبنەما بێ ئەخلاق بێ هەبوونە مەتنە کوردی بێ ئەوەی کە بزانن بۆچی دەستیان بردەسە ئەسڵحە ئیلا ئەوەی کە تەجاوزی پێ بکەن تعدای پێ بکەن نانە مفتی پێ بخۆن دزی پێ بکەن حقوقی پێ بگرن حچێکی تر نییە و ئەمانە لەو ڕۆژەی کە ئێشێ کار بکەن ئەو وەزیفەی کە بۆیان تعریف کردیا گەسۆ ئەنەهوو بۆ ئێوەی ئەفرۆشن هیچ کارێ ناکەن هیچ بەڵکو خەریکن بەحسە معجزە و قاڵیچەی حەزرەتە سڵێمان و ئەمانە ئەکەن و لە پڕێکا دوودانە گایش لە تورفەت العینێکا ئەخوەن سەری ئەوڕن و پاکیەکەن و ئەیخوەن ئەمە ئەو حیزبی دموکراتە قارەمانەسەوە بەسەر جنازەی مردمی هەڵەبجەوە بازیدا وا سەرکردایەتەکەی ئاگادار بوو لە حملەی شیمیایی هەڵەبجە و تەکە نیروێ بەرەی کوردستانیا دەرگیر نەبوون لەسەر خەڵکە هەڵەبجە کە خەڵکە هەڵەبجە نەکوژرێت با ئەوان لە جەماعەتە بێشەرەفی یەکێتی و پارتیان بدایە و لە خەڵکی هەڵەبجە و قەزای هەڵەبجە دفاعیان کردایە لە تاریخا دەرەکەوت با خیرەتیان بواە و پیاگ وایەنە حەقە سوڵەیمانە معینیان بسەندایەوە ئەگەر پیاگ بوون ئیستە وەختی و حەقی سڵێمانی معینیان لێ بزێنەوە دەرکەوت ئەمانە مشتێک نادروسە بێشەرەفن وا دەوڵەتە ئێرانی بۆ بێکەرامەتکردنە ئومەتە کوردی دروستی کردگن و ئایان هێڵێتەوە و چاوتان پێکەوت وا مەچەی هجری
هەفتەی ڕابردوو دوودانە زەریفی هەناردووە ناوە شارە شنۆ و قڕە پیرەژن ئەهاتن و سمکۆڵانیان ئەکرد و سمتۆڵانیان نیشان ئەدا و ئەیوو بەجیتان نایەڵین و قڕ و لەگرا 700 نەفەر نیروی شەڕکەرە دەهەیە شەسیان وا ئیدعایان تێ تەپ دایبیان ئەگۆڕا لە تاوە داگیرکرد کە زۆر ترسناکە خۆیشی نازانێ بۆ دەوڵەتی ئێرانی لێیان نادا تۆپیان تێ ناگرێ حملە ناکاتە سەریان وەکو سەرباز و ئەسکەرەکان. یعنی ئەمە لە تاریخە هەر ملەتێکا بەحس بکرێت ئەوەی ناوی حیزبی دموکرات بێرێ خەڵک وەقەب تیکەتیکەیەکە وەقەب خەڵک بۆی پیاکات خەڵک ئەیخاتە ناوی سیفونە مستراوەکە و سیفونە کێشێتەوە سەریا کەچی ئەم توولە حیزبیانە ئەم حیزبە بێشەرەفانەی بەرساختەی دەوڵەتانە منتەقە و نظامە سڵتەی جیهانی قەپیان کردە بەسەر ئەم بەردەم و بەرنادەن. ئیستەمەشایە لە زەڕگوێز و لە کۆیە خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەن عێراق و ئەمانەی لە شیش بدایە ئەم جنایەتکارە بێشەرەفانە ئەم گاخوەرە دەڵەتزانە ئەمانە ئەم جنایەتکارانە مەشیە بە سزای ئەعماڵە خۆیان بگایەنە پان بووگنۆ و ئەمان و حکوومەتە هەرێم و دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی و ویاڵەتە متحدەیە ئەمریکا ڕیشە چۆڵەی مردمە کوردیان دەرهاورد خۆی مردمە کوردیان گۆڕی سەرزەمینە کوردەواریان بچوو کردو و ئێمەیان لە ئینسان بوون سڕیەوە. لای ئێوە خۆش کاکە هەورامان زەحمەتت کێشا دەستت خۆش بێ. سپاس بۆ هەموو لایەک شەوتان شاد کاک پێمان سپاس بۆ تۆش.